ڕۆمانی ڕێحانەی خوێناوی بابەت ڕۆمان نووسینی تانیا کورد میرزا چاپی یەکەم ساڵی 2007 خوێندنەوەی نەرمین عوسمان محەممەد. بەشی یەکەم. من تازە چوو بوومە ئەوێ، سەرەتا خۆمم وەک کارمەندە دی و شەڵتەرەکەش وەک شوێنکار، بەڵام بەرەبەرە بووە تونێلێکی تاریک بۆم، ئیتر لەوێوە کەس دەنگی نەدەبیستم. ئەوێ بووە ئەو شوێنە تاریکەی کە بەردەوام سەرما لێوەی دەچوە گیانمەوە، هەتا دەهات دنیای خوارەوە تاریکتر دەبوو. بەڵام ئێمە ئەو ژنگەلەی ئەوێ هەرچەند دنیا تاریکتر دابهاتایە، بەهۆی ئەو ژنە ڕەنگ پرتەقاڵیەی ناو شەڵتەرەکەوە باشتر یەکمان دەدی. لەو دەمە بەدواوە پرتەقاڵیم لەلا بووە ئەو تاکە ڕەنگەی کە بۆ بینینی ناوەوەی مرۆڤەکانەشیە. هەفتەی 2 شەو لەوێ دەمامەوە. ژنەکانی ناو شەڵتەرەکە خۆیان وتەنی یەکەم جاریان بوو هەست بە نزیکی بکەن لەگەڵ خانمێکدا کە لێرە کارەکە. من جگەلەوەی کە گوێم بۆ شلدەکردن هیچی ترم نەدەکرد، گوێم بۆ هەمویان دەگرت. بەڵام ئەوەی منی بۆ ئەوێ پەلکێش کردبوو دەمی زەلال و دەنگە نەبیستراوەکەی بوو. زەلال ئەو ژنە دەنگبەی کە نەعرەتەی نەبیستراوی هەموو شەڵتەرەکەی ڕاگرتبوو. دەیوت یەکەم هەنگاوی پەشیمان بوونەوە لە خۆکوشتن ئەوەیە کەسێک بدۆزیتەوە بەردەوام گوێ بۆ قەوچە قەوچەکانە بگرێ بەبێ ئەوەی خۆی قسە بکە. مرۆڤ جووتێ گوێی گەورەی هەبێت و بیان کاتە ڕێبەر باشترە لە دڵێکی کرمن. گوێی گەورەی چاک ئاراستە بکە باشترە وەک لە دڵ. ئەگەر وایان کردایە ئەوە بەس وایان نەکرد، نەخێر نەیان کرد. ژنەکانە و 2 ڕۆژە دڵی خۆیانیان بۆ دەکردمەوە. بەردەوام دەبوو خەریکی شێلانی قاچ، شان و ملی زەلال و هاوڕێکانی بم. ژنەکانی ئەوێ وەک نەنکم وابوون. بەردەوام کەسێکیانەویست تا ماسوولکەکانیان بگوشێ. بەردەوام نرکە و مرقە مرقیان بوو. ژنی وڵاتەکەی من دڵیانەشکا کەچی شان و ملیان ئازاری دەهات. کەرامەتیان دەدرا بە دیواری مەتبەخەکانە و هەپرونە بوو کەچی هێز لە ئەژنۆکانیاندا نەدەما. چاویان کوێر دەکردنەوە کەچی لە تاو ئازاری زاریان جێیان بە خۆیان نەدەگرت. گەرچی ئەم ژنگەلەی شەڵتەر بە هەیهەت لە ننکم نەدەچوون، وەلێ هەمویان هەر ئەو بوون. جارێکیان بەدەم شێلانی قاچ و قولیانەوە وتم: ژنگەل ئێوە سەر و تەزبیحی 101 دەنگیتان لە ملدایە و یەکی دەسێجلی کوردیتان پۆشیوە و سەر و لەچکی کرێشەی سپیتان بەسەرەوەیە. ئێوە هەر وەک نەنکم سەر و لاستیکتان لە بری پشتێن بەربەر ورگتانەوە بەستووە و قژەکانتان لە بنەوە سپی، دواتر پرتەقاڵی و ئینجا ڕەشن. باشە هەر وەکو جلی کوردی لەبەرەکەن، چما لە بری ئەو کەواو سەڵتەیە هێلەگێکی تەنکەڵە ناکەن. دەیخۆوتمان جلی کوردی بەبێ ئاوەڵکراز نابێ، بەڵام چما لە بری ئەو قوماشە سورمە ڕووشە کودەرێکی فێنکەڵە نەبێ. چۆنە ئێوە ئەوەنگە لە نەنکمەچن؟ ئەوان قاقابم قسانەی من پێدەکەنین. جارێکیانێکیان کە نازانم پەنا یان زەلال بووتی ئەم قسانی کە تۆ دەیانکەی ئەگەر ئێمە بمان کردایە بە شێت و وێت ناوتان دەبردین. دەتانوت سەر لێ شێواون و دەبزڕێنن، یان دەتانوت عەوام و ڕەشۆکن. هەر باشە بە نەنگیشت دەمان چوێنی. ئەگەر بە باوە گەورەت بچواندینایە ئەوەیان چۆن؟ ئەو دەمە دەدوت ئەو هەموو کوڵکوچڵکە، ئەو سەبەتە گەڵوگونا، وای ژنگەل چەندە بە باوە گەورەم ئەچن، وای ئەوە چۆنە ئێوە ئەوەندە باوا من. پاژنیوەڕۆی ئەو ڕۆژە بێحەواس و ماندوو لەسەر دۆشەکە ئیسفەنجەکە قاچەکانی درێژ کردبوو، شانەکانی داتەپی و دەستەکانی درێژتر لە جاران و پشتی تەواو کۆما بووەوە. سەری پەنجەکانی لە دەنووکی چۆلەکەکانی بەرگە دۆشەکەکە وەردەدا و پاژنەی پێیەکانی لە ناوەڕاستی دۆشەکەکە دەخشاند و بەسەری پەنجە گەورەی هەوڵی هەڵگێڕانەوەی دۆشەکەکەی دەدا. من دانەکانم بە لێگیرانی قڵیشی پاژنەپێیەکانی لە دۆشەکەکە ئاڵ دەبووەوە.
ئەو هەردوو پشتە دەستی کردە کچانی ژوورەکە و وتی کەمێ قاچم بۆ بشێلە هەتا خۆم نەڵێم بەس دەست هەڵمەگریت. نازانم پێوەری خەڵک بۆ کەسێک چییە کە خۆشیانەوێ، بەڵام لای من باش شێلان و نەرم شێلانە، دەی بزانم چەنە خۆشەوێم. لە بری پێست دەستم بەر ئاگر کەوت. کچێ ئەو گڕی گەرمیە چییە؟ تاد نییە؟ نەخۆش نیت؟ زۆر گەرمیت. ئەڵەی سکەڵ لە بری ئێسقان لاقەکانتی ڕاگرتووە. نا هیچ دەردێکم نییە. سەرەتا وا مەزانی ئەم گڕەی ژێر پێستم نەخۆشیە، وا مەزانی بەداو و دەرمان کچێ بە نەشتەرگەری یان هەر شتێکی تر وەک چارەسەری سروشتی و گژوگیای خۆمانە چارەی هەیە، بەڵام نەیبوو. دواتر سەرم کردە سەر دوعا و نوشتەی جادووکەران و مەلایان، بەڵام ئەویش فێنکی نەکردمەوە و تا دەهات گرگەرمتر دەبوو. پەیتا پەیتا جۆگە لە گڕی نوێ دەڕژانە ناو دەمارەکانمەوە. بۆیە ئیتر ئەوداڵی ئەوە بووم داخۆ کاممان ئاوقای ئەوی ترمان بووین. داخۆ ئەم جەستە لاوازە تەختە ئاسایە لە بنەمادا گۆڕەپانی کاممانە و ئەوی تر بووەتە مڵۆزم بەسەریەوە. هێنام و بردم، هێنام و بردم، هێنایم و بردمی، بەڵام ئیتر وازم لەوە هێنا کە ئەم گڕە نەخۆشی و زەقنەبوود بێت وەک تۆ دەڵێ. ئەو گڕە جەنگە، سەربارە، هەتا گەرمتر بێت و پشکۆی زیاتری لێ بێتەوە، باشتر ساربوونەوەی ئەو گڕە و کوژانەوەی خەتەرە. تێگەی خەتەر. کەس باسی ئاگر ناکا. لە کتێبەکانیشا باسی ئاو و ملەخڕە و تاعون و لاڕەشە هەیە، بەس ئاگر نا. ئاگر باز ناکرێت ئەگەر چزەکەی لە خۆتەوە نەبێت. گڕێک بە فراوانی دەمە تیمساحێک بە دیواری پێستی قاچمەوە ئەنووسێت و بەجارێکدا هەموو دەمارم دەکاتە سکەڵ. ئەمەوێ هاوارکەم بەڵام فریا ناکەوم و گەدەم گڕی زەردێک کە ئاوقای پرتەقاڵیە هەڵدەداتە ناو دەممەوە. ئیتر چاوەکانم حۆلە بن و برژانگم دەنیشنە سەریەک. ئەمە ئەگەر لە خۆت و هی خۆت نەبێ چۆن نەتوانی باسی کەی؟ ئەم گڕەی هەناوم بۆ من دەستگرتنە بە ئازارەوە هەتا بمگەێنێتە شتێکی تر کە هێشتا کەس ئەزموونی نەکردووە. بۆ ئەوە دەستم بەسەر ئەم گڕەدا گرتووە هەتا بمگەێنێتە سەر زۆنگە گڕێکی گەرمتر، گەورەتر، کە بەجارێکدا گڕێک نا هەزار و هەزار گڕ بژێنە دامێنیەوە. خەیاڵ نەکەی کە هیچ وەختێ ئەم گڕ پەروەردەکردنم بۆ ئەوە بێ کە بگەم بە فێنکی. لە لای منیان باشترە بڵێم لە ئێستای مننا ئامانج لە گەڕ گەیشتنە بە گڕێکی تر. وتم با بزانیت و خەیاڵت بۆ هیچی تر نەچێ. ئەخیرەن زەلال، ئەخیرەن ئەو هەر خەریکی دەنووکی چۆلەکەکانی سەربەرگی دۆشەکەکە بوو کە لە هەندێ شوێنە ڕەنگی پەڕەقاوەییەکانیان کاڵەوە بوو. لێوەکانی ئاوسا بوون کە دەمی دەنا بەیەکەوە ئەنووسان. بۆنێک وەک بۆنی پەڕۆ و پاتاڵی سوتاو، وەک بۆنی لاستیک و پارچەتڵایی سوتاو لە کاتی قسەکردنیدا لە دەمیەوە دەهاتە دەرەوە. بەبێ ئەوەی سەری هەڵبڕێوتی ئاخر و ماخری ناوێ. ئیتر حاڵی بووم من گڕم، ئەوە منم زەلال کە لە تۆوی ئاگر و هێلکەی پشکۆ خوڵقاوم. وەک وتم ئەمە ئاخر و ماخری نییە. لە هەموو کەسێ زیاتر ئەو گڕە مافی بەسەر کوتەکوتەی لاشەی منەوە هەیە. ئەو خانەخوێ و منیش من شتێکی ڕەزاگران وەک هەوێ. ئەوەی کە دەبێ گۆڕەپانەکە چۆڵکات و ملی پشکێنێ منم. کەریم و کەبیر ئەوەیانە کە دەبێ بڕوا. سایە دەبێ بڕۆم و خۆم بدەمەوە دەستگڕێکی گەرمتر. ئەها بیهێنە بەرچاوی خۆت کە کڵپەکڵپی زیاتر بێ، پرتەقاڵی تر بێ، گڕ بێت، ئەمما چگڕ. هەموو جارێمانەوە و باوەشکردن بە ژیانە ئازایەتی و خۆڕاگری نییە. شوێن و کەس کەوتووە. لەم دۆخەی منە ڕۆشتن فەزیلەتە. لەگەڵ گڕدا دەبوو هەر سەرەتا ببمە سکەڵ. دەی نەبووم، کەواتە ئەبێ هەرچی زووترە بڕۆم. وەک ئەو پاڵەوانە بزێوانەی فلیمە ئەمریکیەکان ناکە ئەڕۆن و ئاور دەدەنەوە. ئەڕۆن و بیری ڕابردوو دەکەن و جەخاری بۆ هەڵدەکێشن، بەڵکو ڕۆشتن بەڕاکردن و بەبێ ملخوارکردنەوە. ڕۆشتنێک کە لە کاتی چوونە هەموو یادەوەری و ڕابردوو بەدواتەوە فڕێ بدەیت. نەچوون لە ڕۆیشتن بە ڕابردووەوە بە ئاوردانەوە باشترە. سایە ڕابردوو ئەو شتەیە کە من هەرگیز بیری ناکەم و نامەوێت هیچ چرکەیەک لە ژیانم کە گوزەراوە بگەڕێتەوە. من نەفرەتم هەیە لە ڕابردوو،
نەوەک بیری بکەم و بیلاوێنمەوە. بیری چی بکەم؟ ئادەی ناشێ بڵێ بیری ئەو ئێوارانە بکەم کە چاوەڕوانی هاتنەوەی باوکم ئەبووم لەگەڵ دنیادایدایە تاریکی و لێڵی دڵم وەک چۆلەکەیەکی حیزەلە لە سنگما خاو دەبووەوە. ئەترسام لە هاتنەوەی ئەو پیاوەی کە لە سێبەری دێوە چوو لە دەنگی پێی گرمەگرمی و خیزەی سنگی ئەترسام. ئەی بۆ ناڵێ بیری مەجلیس و دانیشتنەکانی شەوانتان بکەرەوە، بیری ئەو هەموو شەوەی کە باوکم ژوورەکەی بە دووکەڵی جگەرە قانگ دەدا و پەیتا پەیتا دایکم چای بۆ تێدەکرد و زوو ئەگەر تەقەیەک یان ورتەیەکمان بهاتایە بە حەیوانن وز بن زانین خەبەر چییە بێدەنگی ئەکردین. هیچ شتێکم نییە حەزکەم بیری بکەم. ئەوەی هەمە هاتوچۆی مەکتەبە بە پاتەی لاستیکەوە کە کچەکان گاڵتەیان بە جیقە و فڵقەی پێیەکان مەهات لە ناو پاتەکەدا. نەڕێی باوکمە قاپی شکاوی چینکۆیە بەسەرمەوە بەدەستی دایکم، بۆیە من دەبوو بڕۆم خۆم بەبێ ڕەگ و ڕیشەم بارگە و بنە پێچینەوە و بڕۆین بەبێ ڕەگ. ئەزانی ئۆمەد ڕەگ و ڕیشەی نەبێ ئاسان لە هەموو شوێنێشی نەبێت و گوڵ دەگرێ. ئەوەی نایەڵێت خەڵک پێش بکەوێت ڕەگە درێژ و تێک ئاڵاویەکانێتی. پۆزی ڕەگ و بنەچە بووەتە لا ڕەشەی زۆر کەس و دای ڕزاندووە. ئەگەر بەو ڕەگانەوە هەستم و بڕۆم دڵنیا بە هەر لە جێگەی خۆمەمێنمەوە و خۆم نادەمە دەست هیچ گڕێکی تر. مرۆڤ بە ڕەگە کۆنەکانیەوە ناتوانێت داهاتووی نوێی هەبێ. سایە سەیری ئەو چۆلەکانی سەر ئەم بەرگە بکە چەندە دەستەمە و سەلارن. ژن و چۆلەکە چەنە بەیەگەچن لە جێیەکدا کە باڵشکاوی دەستەمۆیی و ماڵی بوون ئەوقای سەلاری و پێوەری ژن بوو بێ چما زیندانی دیواری بڵند و قەفەزی سەد شیش و قوفڵ جوان نین. سایە ئێمە یان ڕاسترە بڵێم ئێوەی بەناو ژندۆست و بەرگریکار نابێ هەوڵی شکاندنی قوفڵەکان و ڕووخاندنی دیوارەکانمان بدەن. نابێت ئێمە وەک چۆلەکەی بەرەڵای دەرەوە ببین ئاخر پاساری بەبێ باڵ بۆ کوێ. ئەبێ بێن دووسێ دێر هەیە بیگۆڕن. ئەبێ پێناسەی ژنی باش و سەلار بسڕنەوە و دانەیەکی تری بۆ بنووسن و لە دیوار و تەلبەندەکان گەڕێن. هەموو ئەو هەوڵانەی ئێوە هەتا ئێستا بۆ باخەڵ بووە. مرۆڤ نابێ وشیار بکرێتەوە لە کاتێکا پێناسەکانی بۆ ئامادە نەکراوە. ئەبێ پێناسەکانی بۆ داڕێژنەوە. اینجا ئێوە وەرن زانیاری بدەنێ لەسەر مانای پێناسەکە و وشیاری کەنەوە کە چۆن پێناسەکە لەبەر بکە. ئێوە چیتان کرد ها؟ هاتن ئێمەتان خستە سەر کەڵکەڵەی پێناسە جوانەکان کە ئێمە وەک چۆلەکە تیانە ئەتوانین بە باڵی خۆمانەوە بفڕین و هیچ مناڵێکیش بەردمان تێ نەگرێت. بەڵام لەگەڵ یەکەم هەوڵدا بۆ فڕین حاڵی بووین نەوەک لە ترسی بەردی مناڵەکان ناتوانین بچینە دەرەوە بگرە هەر باڵیشمان کراوە. ئێستا تۆ وەرە پێم بڵێ ئەو وشیاری کە بۆتان باس کردین و وەک کراک دای ڕزانین بە کەڵکی چیمان و کاممان هات. سایە ئێمە لە هیچمان کەم نییە پێناسەی نوێ و باش نەبێ. ئەسڵەن هەر کەسیشمان ناوێ باسی پێناسەکانمان بۆ بکە دوای گۆڕینیان. مرۆڤ خۆ بەخۆ لەگەڵیانە ڕادێت و دەبێتە باش وەستاش. مەگەر ئێوە هاتوون ئەو عالەمە لەسەر ژن کوشتنی ڕابێنن. ئێوە هاتوون بۆیان باس بکەن کە جگە لە فیشەک بەرد ئاگر و چەقۆش بەکاربێنن. نەخێر یاساکان هەن و ئەوان بەبێ ئەوەی کەس دەرسیان لەسەریان پێ بڵێتەوە خۆیان زۆر جوان ئەزانن جێبەجێیان بکەن. هەر ئەوەش نا بگرە داهێنانیشیان لە یاساکانە کردووە و ئێستا پێشنیاریشیان هەیە. خەریکی شێلانی قاچەکانی زەلال بووم کە دەستەکانم ماندوو دەبوون کەم کەم دەوەستام. بەڵام ئەو مۆڕەی لێ دەکردم. هەر کاتێ ئەو مۆڕەی لێ دەکردمەوە ئەموت چییە خۆ لە خوێنانە دراوم. زەلال خۆ بەکرێت نەگرتووم. ئەویش بەردەوام با بەکرێ گیراوی هەموو بەکرێ گیراوین وەڵامی دەدامەوە. جارێکیان زۆر تووڕەبوو بەردەوام بوو لە قسەکردن. کچینە دوور نیە ڕۆشتنمان بیر نەچوو بێتەوە. ڕەنگە ئێستا دەرمان بکەنە دەرەوە لە بری ئەوەی بە پێ بڕۆین وەک مناڵ گاگۆڵکێ بکەین یان بە قونە خوشکێ بڕۆین. بەڕای من ڕۆشتن شتێک نییە کە فێری بووی ئیتر بیرە نەچێتەوە. نەخێر تەنیا شتێک کە ڕۆشتنمان بیر ناباتەوە بەردەوام بوونە لەسەر ڕۆشتن. ئەمە وەکو قسەکردن نییە. من دڵنیام مرۆڤ سەدان ساڵ دەمی بدورنەوە نێڵن قسە بکە هەر کاتێ دەمیان کردەوە وەک دەمدڕا و قسەی خۆی هەر ئەکا.
ئەوەی مرۆڤ لە ئاژەڵ جیاکاتەوە ڕۆشتنە، نەوەک قسەکردن، یان وەک هەندێک دەڵێن بیرکردنەوە. ئاژەڵەکان ناڕۆن. ئەوەی کە ئێمە دەیبینین گایەک، مەڕێک یان بزنێک لێرەوە تا ئەوێ یان لە نێو گەوڕەکەی دەجوڵێت، ئەوە ڕۆشتن نییە، ئەوە وەستان و چاوەڕوانیە. تەنیا خاڵی جیاوازی نێوان ئێمە و ئەوان ڕۆشتنە. ئەگەر باسی قسەکردن و بیرکردنەوەکەن، ئەمەیان خاڵی هاوبەشن لە نێوانمانە. ئێمە قسەکەر نین. ئەگەر بڕیارە ئەم هەمووی کە مرۆڤ و توێتی و ئەیڵێ قسەکردن بێ، ئەی چۆنە هەموو شت لە جێی خۆیەتی کچینە؟ نا، ئەمانە تەنیا کۆمەڵە دەنگێکی تێکەڵن کە نەبۆ خۆمان و نەبۆ کەسیش ڕوون نین. مانایان چییە و چی نییە؟ وەک باعەی مەڕ و باڕەی بزن و میاوەی پشیلەکان، وەک حەپەی سەگەکان. ئێوە چەند جار وتار، راپۆرت و چاوپێکەوتنتان لەسەر کێشەکانی ژنان و شەڵتەرەکان خوێندۆتەوە و بیستووە. دڵنیام لانی کەم بەدەیان کچێ بە سەدان، ئەی ئەگەر بەڕاستی هەموو ئەمانە قسە بوون و خاوەنەکانیان قسەکەریان پێدەوترێ، بۆچی ئێستا ئێمە لێرەین ها؟ یەکێک پێم بڵێ ئێمە لێرە چ سندانێکین، چ زەهرەمارێکمانە، چ دەردێکمانە. هەرچی بیرکردنەوەشە، ئەوە من پێم وایە ئەمەیان خاڵی دووەمی هاوبەشمانە. نە ئێمە و نە ئەوان هەرگیز بیرمان نەکردوتەوە. ئەوەی ناویان ناوە بیرکردنەوە شتێکی ترە. کچینە من ناوی ئەنێم برسێتی گەدە و ناوگەڵ. برسێتی هەردووکی لە مرۆڤە و برسێتی گەدەش لە ئاژەڵدا. مرۆڤەکان گەدە و ناوگەڵ ئاراستەیانەکە، ئاژەڵەکانیش تەنیا گەدەیان. اینجا نازانم ئەمەیان بە چوڕێکەوە ناوناوە بیرکردنەوە. بۆ ئەم ئازار و گڕەی ئەژنۆکانیشم ئەتوانم ئەوەنە بڵێم لە بەشی پورە ئایشێم، نەنەخۆنچەم و سایتەلاری دراوسێی دایکم و نەنکی تۆش ساگەردون تەشەنوج لە ماسوولکەکانی ڕانم و شان و ملمدایە. خۆ عەیب نییە، ئێستا فرسەتە، 1000 ساڵە گۆشتی ئێمە نەشێراوە. لەگەڵ باسی شێلان مەکرد، دایکم توێخی بە دەموولچی خۆیەوە نەدەهێشت و چاوی بە 100 باردا دەخولانەوە. شین و باوکە ڕۆی دەنایەوە. بە بیانووی چاو شەکرەوە بانگیە کردمە مەتبەخەکە و دەیوت سەرشین، زەعیفە چۆنە بێ لە لای پیا و باسی شێلان بکە، بێ ئابڕوو، بەکەڵ، تیاترۆ، هەڵگیرا و سۆزانی بێبن. باشەیەکێ تێم گەیەنێ ئەم ژنانە ئەو فەرهەنگە دەوڵەمەندەی جنێویان لەکوێوە هێناوە. بەو هەموو نەزانی و چاوکوێری و نەخوێنەواری خۆیانەوە ئەم هەموو جنێوە سەرمۆرانەیان چۆن لەبەرە؟ ئێوە قەت سەرنجی دایک و نەنگتان داوە کە دەمیان هەڵدەپچن بۆ جنێو؟ وای ژنگەل چی لە دەمیان دێتە دەرەوە؟ دەی ئێستا خۆ دایک میلێنیە، باش قاچم پشێلە، ئاو بوەستێت تۆ نەوەستیت. جگە لەم مەوزوعی بیرچوونەوەی ڕۆشتن و نەڕۆشتنە شتێکی تر هەیە، گەورەتر لەوەی باسم کرد، ئەویش ترسە لە چوونە دەرەوە. ڕاستە هەمومان لێرە بە جۆرێک و دەیان جۆر لە کاتی نان خواردن و پاروگلانە، لە کاتی هەڵتروشکان لەسەر سیفۆنی تەوالێتەکە و ڕێک لەو کاتەدا کە قەبزی زۆرمان بۆ دەهێنێت. دواتریش لە کاتی خەوبردنەوەی ژێر بەتانیەکانمانە پلان و بەرنامەی چوونە دەرەوە دادەڕێژین. بەڵام کچینە هەمووی درۆیە. هەموو ئەوانە بۆ ئەوەیە نەچوونە دەرەوە زیاتر گوڵ بگرێ لە لامان و چوونە دەرەوە لەبیر خۆمان بەرینەوە. یانی بیرکردنەوەمان لە چوونە دەرەوە بۆ لە بیرکردنی چوونە دەرەوەیە. لێرە بەدواوە سەختترین شت بەرەڵابوونە لە ناو شەقام و کۆڵان و شارەکانە. سەختترین شت بەدێکەوتنی ئێمەی ماڵی و لە مرۆڤتۆقیوە لەگەڵ ئەو هەموو چاو و دەست و پێ و دەنگانەدا. بیهێنە بەرچاوی خۆتان. ئێستا بمانخەنە ئەو دی و دەرگای ئەم شەڵتەرە سندانیەوە ئەبێت چۆن ڕێبکەین. ئەی ئاخۆکە گوێمان لە دەنگی یەکەم پیاو بوو، چۆن ئازای ئەناممان بکەوێتە لەرزین و دەممان پەڵاز بگرێت. لێرە بەدواوە ترسناکترین شت بۆ بینین دیوارەکانی ئەم زیندانە نین، بەڵکو لاشەی مرۆڤەکانی دەرەوەن. ئێمە لێرە بەدواوە ئەبێ لە دەرەوە ئەو دەرەوەی کە خەڵک بە سروشت و شەقام و شار و زێت ناوی ئەبەن خۆمان پارێزین. دوای ماوەیەک مانەوە لە زیندان و دابڕان لەو گۆشت و خوێنانە ئەو جا تێدەگەی کە هەڵکردن لەگەڵ ئەوانە چ عەزابێ بووە. اینجا دەزانی دابڕان لەوان و دوورکەوتنەوە لە ماڵ و حاڵیان، نەخواردنی نان لە کاسە و کوچەڵیان چ نێعمەتێکە. ئەو جا تێدەگەی بە موعجیزەیەکی ئیلاهی لە دەست ئەوان قوتارت بووە. ئیتر لێرە بەدواوە تاکە گەوهەری ئێمە هی ئەم ژنگەلە پاراستنی بەندایەتی خۆمانە.
یەکەم، دووەم و سێیەم تا هەزارەم ئیشی ئێمە لێرە بەدواوە دەستگرتنمانە بەسەر دیلی خۆمان و سڕین و خاوێنگرتنی قوفڵی دەرگاکانە. لێرە بەدواوە کاری ئێمە تۆندترکردنی دەرگاکان و ئەستوورکردنی دیوارەکان و بەرزکردنەوەیانە، بە جۆرێ نەڕەنگیان ببینین و نەدەنگیان ببیستین. ژنگەل نەگوێمان لە ئا یان بێت و نەنا. خەیاڵ نەکەن بە دەرەوە، بیرتان نەچێت کە هیچمان دەست نەکەوت لە دەرەوە. بە ناوی ئازادیەوە براینە دەرەوە. تومەز ئەمیش بۆ دژایەتیکردنی ئازادی بوو، بەڵام ئەم جارە بە خۆمان شەڕەکەیان لەگەڵ ئازادی پێکردین. کێشایانین بە خۆمانە و لەگەڵ خۆمانە ڕوبەڕوویان کردینەوە و وتیان لە نێوان خۆت و خۆتا هەڵبژێرە و یەکێکیان بنێرە چاڵ ئینجا ئازادیت، کامیان هەڵەبژێری. هاتنە پەنا گوێمان و چرپانیان، ئیتر با نەڵێن ئازادیمان نەداوە بەژن. ئەوە تا خۆتانمان مخەیر کردووە کە هەڵی بژێرن. پیاوی واتان قەت دەست ناکەوێتەوە ها؟ زەلال جاران بەر لەم شەڵتەرە زۆر کەم دەدووە. بەردەوام هانم دەدا بۆ قسەکردن. پێم وابوو ئەبێ قسە بکە یان بگری، تەنیا بۆ ئەوەی سەری ئەو بیرەگڕە لەسەر خۆی هەڵبداتەوە. پێم وابوو قسەکردن هاوکاری دەکا کە کەم کەم گر دەرپاوێت و شتێک لە ناوەوە ڕافێنکی بێتەوە، نەوەک هیچی تر. هاوڕایی خۆمم پێڕاگەیان کە قسەکردن هیچ ناگۆڕێ، بەڵام خۆ ئەو شت نەبوو بۆ گۆڕانمان نەبوو، بۆ نەدۆڕانمان بوو. من پێم وت هەموو دەم گۆڕان باش نییە. ئێستا تەنیا چمکێکی نەدۆڕانت چنکەوێ ئەوە گۆڕانە. تۆ کە نەدۆڕایت دواتە خودی گۆڕانت خستۆتە کۆشتەوە. زەلال سپێنەی چاوەکانی زەردەچوونەوە و هەردوو گلێنەکانی بەرەبەرە دەردەپۆقین. جار جار بژانگەکانی تاقوجوو دەکەوتن. ئەدوت ئێستا دەستنوێژی هەڵگرتووە. خۆی بەگاڵتەوە ئەیوت هیچ نییە، فریشکم کەوتووە، ناوکم کەوتووە، زراوم تۆقیوە، بەس ئەمانە هیچ نین. بۆ ژنێک کە گڕ گۆشاوگۆش دەیبڕێ. تەنیا دەفتەرێک و قەڵەمێکم بۆ پەیدا بکە، بەڵام با خانمی سەر بە هەوێ نەزانێ. شپرزەیی و نیگەرانیەکانی ئەمڕۆی زەلال زۆر لەهی ئەو ڕۆژە دەچوو کە لە ئامادەیی بازرگانی گەڕایەوە بۆ ماڵەوە و ناساغ بوو. بەر لە تەواوبوونی دواوانەی بەرەو ماڵەوە گەڕایەوە. بەری چاوەکانی هەڵاوسا بوو. ڕوخساریشی یەکجار ماندوو. پاژەوەی لە پۆلا دەستی هەڵبڕی و بەڕاکردن خۆی گەیاندە دەستشۆرەکان، هەرچەنی توانی ڕشایەوە. من بە دوایە چووم، دەمم سووتا و وتم زەلال چیتە؟ سکرنیە؟ من خوشکە گەورەکەم کەسکی هەبوو ئەڕشایەوە. بەلاتی ڕێکەوە سەیری کردم، دەدوت کفرم کردووە. بەبێ ئەوەی وەڵام بداتەوە مشتێ ئاوی لە دەمی وەردا و لە بری ئەوەی تفی بکاتەوە قوتیە. منی شێڵنجەکەی خۆمم گرت و خواردمەوە. جانتاکەی کردە باوەش، ئەو جانتا کاوبۆیی کە ڕۆژێ بەیەکەوە لە کۆنەکەی لای مزگەوتی گەورەی سلێمانی کڕیبوومان و ناومان نابوو دەرپێکەی سام. زەلال بەرەو چەتری پاسەکان بووەوە. شڵپەی باران و کزەی سەرما پۆخڵی ئەمبەروبەری شەقامەکە و دڵتەنی خۆشی لەولاوە. بەسەر شەقامەکەدا لۆژەلۆژ دەڕۆشت. ڕێبوارەکانیش هەموو خاو بووبوونەوە. دەدوت شریتی ڕۆشتنیان لە چەند شوێنێکا باریک بۆتەوە و توانای ڕۆشتنیان نەماوە. ڕێڕۆشتنی خەڵکەکەم پێسەیر بوو. ئەدوت شفرەیەکی نهێنی لە نێوان دڵتەنگی زەلال و ئەوانە هەیە. گورج قسەی ئەو ژنە جووتیارەم بیرکەوتەوە کە پاییزان تەماتەی سەوزی بۆ ناو ترشیا دەهێنا بۆ دایکم کە یوت ئەگەر لەبەر خۆشە نەبێ هەر زەردە بخەرە سەر لێوت و پێ بکەنە، چونکە ئەمە کارە و کاردانەوەکەی لەسەر دەموچاوی خەڵک دەبینی. ژنەکان شڵپەشڵپی پاپوجیان، پاژنەی پێقلیشاوەکان و جلە ڕەشەکانیان دابوو بەسەر شەقامە خۆڵە مێشیەکەدا. سەری پەنجەکانی پێیان لە سەرمادا سوور هەڵگەڕابوون. دامێنی عەباکانیان باراناوی ڕاماڵی و دەمورچیان کەوە هەڵگەڕابوو. شڵب شڵب ڕێیانە کرد و بە دوو پەنجە عەباکانیان لە لای ملیانەوە گرت بوو. دەموچاویان باریک بوو بووەوە. چاویان زیزی دەگێڕا بەملاو ئەولای خۆیانە. دەدوت دز و جەردە بە دوایانەوەیە. هەمویان چەند لە دایک مەچوون. پیاوە دوکانارەکان شاگردەکانیان بانگە کرد و قسەیان پێدەوتن، بەڵام ڕووی دەمیان بەرەو ڕووی شەقامەکە بوو. هاواریانە کرد، شتیان دەکێشا و سەیری قونی ژنەکانیان دەکرد و شتەکانیان نەدەچوە ناو عەلاگەکانەوە و بەملاو ئەولادا دەکەوتە خوارەوە. هەتی گورج بە، دەیبزانە مامۆستا چیەوێ، ئادوو لە فەگەسی جوان، چایەکی ئاڵتوونی،
دەی کوڕە دەی هەی هەی ماڵە بابم لەو قونەی ئەڵەی زینە چاوکە چاو ئەڵەی قاترە بەرزەیە زرمەیە ژنێکی تری دووگیان دای بەلای گەڵی شکاردا و ئەوەی بەردەرگاکە وتی فەرموو دادە گەڵی خۆش ژنەکە بەبێ ئەوەی ڕووی تێبکا لارەلار ورگی بۆ لایەک و خۆی لاکەی تر بەردەوام بوو لەسەر ڕۆشتن و کوڕەکە دەنگی بەرزتر کردەوە پێی ناخورێ گەڵی چی هێشتا لە شۆکی پێوەدانی ئەو مارەدایە کە پێوەی داوە کە فووی تێکردووە ژن کوا دڵی دێپارە لە گەدەیدا خەرج بکە بڕۆ هەر دڵێ نەیە هیچ بخۆیت بۆی کۆبکەرەوە باس درێژ لە پێیەکێ بەسەرا بێنێ قنباریکێ کوڕە قژزەردێکی مەمەک فنجانی زەلال لەبەر سەمونخانەکەی تەنیشت گەسەکەدا وەستا و لوتی لەو تەختەیە نزیک کردەوە کە سەمونەکانی لەسەر دانرا بوو هەتا توانی بۆنێکی قوڵی لێیان کرد بەبێ ئەوەی گوێ بداتە فرکە فرکی ئۆتۆمبیلەکان چووە ئەو بەری شەقامەکە و لەبەردەم تەلاری سالمە خۆی هاویشتە ناو پاسێکی کۆستەرەوە سەرنشینەکەی تەنیشتی جگەرەی ئەکێشا و بۆنی تەپڵەکی لێوە ئەهات چەندە زەوق سزن ئەم مرۆڤگەلە زەلال وای وت هەرشەمی توانی بەسەر کۆشی خۆیان ڕشایەوە سەرنشینە بۆن تەپڵەکەکە بەر بۆ جنێودان بە خوشک و دایکی زەلال لە بری وەڵامدانەوە و نیگەرانی زەردەخەنەیەکی دوژمنتەقێنەی بۆ کرد زەلال سەیری سەرنشینەکانی تریە کرد هەمویان گرش پێڵاو قوڕاوی ناحەز و دەموچاو و لاقوپا و دەهاتنە بەرچاو هەمویان یەک جۆرە لوتیان پێوە بوو لوت قاڵنگی بۆنێکی تەواو ناخۆشی چڵک ئارەقەی لەش و بنهەنگڵ بەناو پاسەکە بڵاوی کردبوو ڕاڕەوی پاسەکە یەکپارچە قوڕاو بوو سەرنشینێ جامی کردەوە ئەوەی دواوەی دەستی درێژ کرد و دای خست و وتی چیتە کاکا تۆ تێریت و ئێمە ناوسکمان بەتاڵە سەرمامانە دایخە شۆفێرەکە لە پڕ ئیستێکی تومی کرد و بە جارێکدا چەند سەرنشینێکی پیا و ژنێویان بە شۆفێرەکە دەدا یەکێکیان وتی کوێری حەیوان دانەیەکی تر وتی ئاوا نامرین کاکە پێی لێتونکە و خۆکە بە حەسیب ساڵحدا زەلال دەمی کردەوە بڵمە بڵمێکی لێوە هات سەرنشینە بۆن تەپڵەکەکەی تەنیشتی پێی بڕێ وتی زعیفە و قسەکردن دەمە داخە زعیفە بۆی نییە قسە بکە هەر ئەسڵەن بۆی نییە بێتە دەرەوە کە هاتوویت سەرێک کسکە و بگەڕێوە ناو دەرپێکەی باوکە هەڵبەت ئەگەر باوکەی دەرپێی لە پێیا بێ خۆمەرج نییە لەم کاولەیەدا هەموو باوکێ بتوانێت دەرپێیەکی گەورەی لە پێیا بێ کە جێی ژن و مناڵەکانیشی تیا بێتەوە من خۆم 24 ساڵە بەخۆم و 3 مناڵمەوە نەمانتوانیوە دەرپێیەکی وا گەورەمان هەبێ کە هەمومان بشارێتەوە هەتا پارەی دەرپێیەکی گەورەت بۆ خردەبێتەوە 100 جار دەرپێت پێدا دەکەنن دوور نییە باوکی تۆش هەمان دەردەی منی نەبێ زەلال ناوبەناو هەردوو دەستی دەخستە ژێر خۆیەوە نەمزانی لەبەر سادی کوشنەکان یان ڕقیەکەی بوو خۆی ئەهێنایەوە یەک دەستی دەگر بەسکیەوە و گوژ لای دەبرد دەیبردەوە ژێری و دەیهێنا بە قژە خاوەکانیا و دەیبردنەوە ژێر خۆی ئەم قسانە سەرمای ناوپاسەکە بۆنی تەپڵەک و ڕشانەوەکەی خۆشی زەلالیان بە شپرزەیی گەیان دەماڵەوە شپرزەیەک کە لە هیچ جارانی تری نەئەچوو کە ئیتر زەلالی کردبوو بە چەند پارچەیەکەوە و هەر پارچەیەش خۆی نەیدەویست لەگەڵ ئەوی تر یەک بگرێتەوە کۆتایی بەشی یەکەم بەشی دووە لە بەردەم دەرگای ماڵەوەدا دەستی کرد بە جانتاکە و بۆ دراوەکەیدا قماشەکەی ناوەوەی وەک جانتای زۆربەی ژنانی تر درابوو کلیلەکەی دۆزیەوە هەر بەو جلانەی بەریەوە خۆی هەڵدایە سەر تەنیا قەنەفەی ژوورەکە لەگەڵ ڕاکشا دەم و دەست خەو بردیەوە کە بە ئاگا هاتەوە هەموو گیانی شەڵاڵی ئارەق بوو تامی پیری ژەنگاوی لە ناو دەمیەوە دەهات هێلە گوتەنورە خۆڵە مێشیەکەی داکەند و بە ژێرکراسە سپێسەتەنەکەیەوە سەیرێکی خۆی کرد خوار ناوکی کەمێک قوتبوو بووەوە دەستێکی پیادا هێنا و تون دەستی بر بۆ ناوەوە بەرمی زەڵانی یەکجار تون بوو بەڵێ قسەکەی سایەیە نا لەبەر خۆیەوە وایوە گەرچی کاتدا بووی لە تاریکی بەڵام مەدووت هیچ نەخەوتووە ماندوو بوو هێشتا پێویستی بە چەند سەعاتێک خەوی تر بوو یەکجار شەکەت بوو پاکە تشقارتەکەی لە لێواری زۆپاکەدا دەرهێنا و زیاد لە دەنگێکی تەقان زۆپا گەورەکەی پێکرد و لەسەر دەم ڕاکشا ئازارێکی تون بە ناوسکی داهات
ڕێگە دوت شتێکی تێە چەقێنن، شتێکە دوای چەقینی ئیتر نایەتە دەرەوە، هەتا ئەمیش لەگەڵ خۆی دانەچەقێ. ئەوە بێت چی بێ ئەوە نەبەهێز بێ، ئەوە نە عاشقی پێوە نووسان و پێوە داکوتان بێ. بەبەری دەستی تون خوارد ناوکی گوشی، بۆنێک هات بە سەریدا، بۆنی ڕێحانە. چووە بەردەم کرێکار و وتی: ئێستاش عەرەبانەی سەوزەکان نەڕۆشتوونەتەوە، حەزم لە دەستکێ ڕێحانەیە، ڕێحانەیەکی تەڕ، سەوز و گەش. ئەچیت بۆم؟ کرێکار وەک زۆربەی جار قسەکەی پێبڕی. لە مەتبەخ لە تەنیشتی بوتڵی غازەکەوە پیازی لێیە. پیاز، پیاز، بچۆ دووسێ سەلک بخۆ. کە تێریشە لێیان خوارد ئەتوانی چەندانەیەکیان بەیەکەوە پۆنیتەوە و بیانکەیتە ملە. جاران دایکم کە براوە بە بووکی مروانکەی پیازی بۆ خۆی هۆنیوەتەوە. ئەو پیاوە چەنە ناشرین وەڵامیایەوە. پیاز، ئەو ئارەزوی ڕێحانەیە کرد. چی لە پیازکە؟ ئەو شەوەی سەرانسەر بەخەوە بەسەر برد. خەوێک زیاتر لە بورانەوە و بێ ئاگایی ئەچوو. ئیدی زۆربەی ڕۆژیش لەوانەکانە وەنەوز کوتی بووی. 10 ڕۆژ دواتر هەر بەجلەکانی خوێندنیەوە پاش تەواوبوونی وانەکان بە پێ بەرەو شەقامی مەولەوی بووەوە و لەوێشەوە چووە شەقامی ئۆرزدی. لە تاقیگەیەکی پشکنین کەمێک میزی دانا. پاش نیو سەعات تاقیگەکەی بەجێهێشت و چووە خوارەوە. بۆنی شێرم، پاقلەی کوڵاو، کاستەر و مەحەلەبی تێکەڵە هێڵنجیان پێدەدا و بێزی دەهاتەوە. ڕەشەتەی پشکنینەکەی بەدەستەوە بوو. بە درێژایی شەقامی ئۆرزی دەچوە خوارەوە و دەگریا. خۆی دەکێشا بە خەڵکە، مناڵی ئەشێلا و دەستی بە عەرەبانەکانەوە ئەگرت. من نەمەزانی خانوێ کە هاوسەری هەیە بە بیستنی هەواڵی دووگیانبوونی بۆ دەبێ بەو ڕادەیەنی گەران و شپرسە بێ. ئەگریا، هەنگاوەکانی خێرا و خێراترە بوو. دواوەی تەنورەکەی یەک پارچە بوو بۆ قوڕ و چڵپاو. ڕێبوارانی ئەوێ سەیریانە کرد. دانەیە وتی: ئۆی دایکێ بمرێ، چەند گوناحە، بزانە چیەتی. شانی زەلال بەر شانی پیاوێ کەوت و کابراوتی: کوێری؟ ئەو هەردەگریا و ڕێیە کرد. ڕێبوارانیش هەرێکە و قسەیەکیانە کرد. کاتێ ئەویان دەدی بەبێ گوێدانە هیچ شتێک و کەس خۆڕخۆڕ دەگریا. ئەم خەڵکەی ئێمەش سەیرن، نایەڵن بژگریت. ژنێک حەزەکا بگری، دەلێی گەڕێن. دەگری نایەڵن و دەڵێن جوابیان کردووە. پێیەکەنێت ئەڵێن ناتەواوە و بۆی دەگەڕێ. مشتەریە و لە دەستیان بەربووە. زەلال دەگریا و ڕێیە کرد، وەک ئەوەی هەموو شەقامەکە چۆڵ و خاڵی بێ. ئەو هیچ کەسی نابینی، لەبەر خۆیەوە ئەیوت: یەع، نا، من ئەو بەچکەی دەیناسۆڕەم ناوێ، ناهێنمە ناو دونیاوە. بەرە بمە ڕەحم و هەڵی دەکۆڵم، بە قوڵایی مەترێکیشی لێ دەبڕم، نەخێر نامەوێ. لەبەردەم ساردەمەنی هێرۆ داوەستا، سەری گێژ بوو، نەیەتوانی ڕێبکە. دەستی گر بە عەمودی بەردەم دوکانەکەوە و یەکدوو لە تریدا. وەخت بوو بکەوێ بەسەر نەعەلفرۆشەکەیە. نەعەلفرۆشی سەر شەقامەکە قایمتر هاواری کردووتی: نەعەل، جوان وەک خۆت، نەعلی چین و ماچینە، نەعلی ئەمریکیمان بۆ هاتووە، هی مۆزەمبیق و خوڕاسان. کامە دەوێ پورێ؟ دوکانار و دەستگێڕەکان زۆر جار بۆ تووڕەکردنی ژنە گەنجەکان پیانەوتن پورێ، بەڵام بێ ئاگا بوون لەوەی زەلال کە گر نەیهێناوەتە گۆ. چ باکی بە وشەکەیە؟ نەعەلفرۆشەکەی نەعلی هەمەڕەنگی لەسەر پارچەیەک نایلۆنی شین دانابوو، لەو نەعلانەی کە لە لاستیکی ڕق و زبر دروست کرابوون. زەلال هیچ ئاگای لە قسەکانی نەعەلفرۆشیەکە نەبوو. کەمێک وەستا. نەعەلفرۆشەکە فرمێسکەکانی زەلالی بینی، چاوەکانی زیاتر دەرپۆقان و دەمی زیاتر کردەوە و وتی: باشە پوری گیان مەگری، خۆ بە زۆر نەمان بڕیوە بەسەرتا. هەرمەی کرا، ئەڵڵایە کرد لە بری نەعەل خامینەت لە پێیە کرد. زەلال بەبێ ئەوەی قسەکانی نەعەلفرۆشەکە بیستیە هێواش بەرەو گەراجی پاسەکانی توی مەلیک بووەوە. لەسەر عەرەبانەیەک دەستێک ڕێحانەی کڕی و گەڵا بە باران و قوڕەکەی سەریەوە ئەیخستە دەمیەوە. خۆی هاویشتە ناو پاسێکەوە لە کورسی تەلەڤیزیۆنەکە کە دەکەوتە پشت دەرگای کۆستەرەکەوە دانیشت. ژنێکی بە ساڵاچوو کرێکەی خۆی بۆ زەلال درێژ کرد و وتی: کچەکەم، ئەوە بگەیەنە، ئەمر درێژبی، دەی باوکم. زەلال چاوی تێبڕی بوو، سەیری ناوچاوانی ژنەکەیە کرد، وەلێ دڵنیام خەیاڵی بۆ شوێنێکی تر چوو بوو، بەڵام بۆ کوێ؟ نە پارەکەی لە ژنەکە وەرگرت و نە هیچیشی وت. ژنە بە ساڵاچۆکە وتی: بەو سەرسپێوە دەستم ڕاگرتووە، ئەڵێی جنۆکەی دیوە، وی بسمیللا.
زەلال چەناگەی کەوتە لەرزین و ڕەشایی ماسکارەکەی بە گۆنای داهاتە خوارەوە و کەوتە سەر لێوە سوورە تۆخەکانی بە دەستێکی شاڵە ڕەشەکەی سەرشانی کۆکردەوە و دەستی کرد بە گیرفانی قەمسەڵە سوورەکەیە. زەلال هەمیشە پارچەیەک لە جلەکانی بەشی سەرەوەی سوور بوون. چەند قەمسەڵە، بلوز، قەمیس و هێلەگێکی هەبوون، وەڵێ هەمویان هەر سوور بوون. ژنە بە ساڵاتشۆکە کە دیمەنی زەلالی بەو شێوەیە بینی هەستی دایکانەی بۆی جوڵاوتی ڕۆڵێکیان عەفومکە دەی خۆ من لە بری دایکتم وا شتێکی شمود هەی جیلی ئەمارە پۆ بەرگەی دوو قسە ناگرن سیر ئەو لوشکەی ئەڵی لایەکیان لێ کردوتەوە دەسا وەڵڵاهی دایکی دوو مناڵ بووم دایکم پردەمی کردوم لە خوێن باوکم پردەمی تفی لەسەر هیچ تێ کردوم و سرم بەرز نەکردوتەوە مێرد لەسەر هیچ و خۆڕا خەنجەری بۆ هاویشتوم و بەری دەستمی داوەتەوە هیچم نەوتووە فزە ئەمانە چین خۆڵی لایەکمان لێ کردوتەوە تۆپە و ئامان ئەم جارش زەلال بێبەنگ بوو هیچ کاردانەوەیەکی نەبوو ڕووی بۆ لای جامەکەی پشتیەوە وەرگێڕا و لوتی نا بە جامەتەم کردووەکەەوە و هۆن هۆنەگریا گوێ لە دەنگی شوفێرەکە بوو کەوتی خوشکم ئێرە ئاخر وێزگەیەدا نابەزی خوشکم گەیشتین زەلال شاڵە ڕەشەکەی لە خوار ملیەوە گرێدا و قاچەکانی بە دوای خۆیان ڕاکێشا قاچەکانی بە هیب و گەڵەیەکی پەڕۆیینەیان دەکرد شل و بێهێست لە بازاڕەکانی ئازادی سێ هێلکەوتوو نانی گەرم و دەستکی ڕێحانەی کڕی بەدەم ڕێگای ماڵەوە گەڵابۆنی ڕێحانەکەیە کرد و اینجا ئەیخستنە ناو دەمیەوە و لەبەر خۆیەوە وتی ئەڵێ خوشکم دابەزە گەیشتین سەی لەو دەماخە وەرە زەلام پێ وابێ بە 20 دەقاگەی وەرە ئەو نەفامیت خۆشیشە ها ئەوە من باوکم خۆت کوڕە باوکت ئەو هەموو ئۆمەتە هەر نەگەیشتین بەو هەموو کاتە ئێستا چۆن ئێمە خێرا گەیشتین نازانم قاقایەکی قایمی لێدا و بەردەوام بوو ئینسان ناگا خۆ من وەک فرۆشیارانی وشەنیم بڵێم چێژ لە نەگەیشتنایە نەخێر هەموو هەنگاوەکان و بڕینی ڕێگاکان ئەو هەموو دەردی سەری و تێیکردنە بۆ گەیشتنە بۆ پاڵانەوە و خۆدانە بە ژیانە ئیتر ڕێبوار ئەگەر بۆ گەیشتن ڕێنەکە چما ڕێگرتووە چێژی ڕاستەقینە لە خاڵی کۆتاییدایە لەوێدا کە مرۆڤ بەگات و هەردوو دەستی بەرز دەکاتەوە و ئەڵێ لە کۆتاییدا گەیشتم بڕیم بەبێ ئەوەی بتوانێت بمبڕێت ڕێگا خەنجەرە ئێمە کە نەمانتوانیوە بیبڕین و بگەین بۆیە کوتە بووین و بڕیوینی جامخانە شوشەیەکەی ڕاکێشا وەک هەمیشە بە زەحمەت بۆی کرایەوە چاوی بە گۆرەویە پیسەکانی کوێخا کەوت کە خراببوونە ناویەکەوە و تۆپەڵ کرابوون تاکێک لە پێڵاوەکانی کوێخا لەم دی و جامخانەکەوە کە پڕ بوو لە بارانە و ئەوی تریش لەو دی و جامخانەکەەوە بوو کرێکاری هاوژینی بەدەنگ کرانەوەی جامخانەکە هاتە ڕاڕەوەکە و وتی چییە هەم دیسانەڵەی بۆن بە گوۆوەکەی ئەمەی بەدەنگێکی هێواشەوە وت نەبا کوێخا گوێی لێبێ کرێکار پیاوێکی دەمشڕ جنێو فرۆشت و یەکجار دڕەنجێن بوو ئەو ئەگەر دەمی شینە کردایەتەوە بە دەمولچ و چاوەکانی و بە ئاماژە سوکایەتی بە زەلالە کرد زەلال هەرگیز وەڵامی ئەوی نەدەدایەوە بەڵێ نیگای تێدەبڕی و مادەبوو بە خۆیان دەشکایەوە پرسیار ژنکەی وەڵامی پیاو ناداتەوە ئەمە ئاماژەیە بۆچی ئەوەنەی من زەلالم ئەناسی ژنێ نەبوو بۆ دۆخە ساچابێ هەرگیز لەوە ناچوو خۆی دابێتە دەم ئەو جۆگەلەی جنێ و پیسیەوە وەلێ ئەی ئەم هەموو بێدەنگی و دان بەخۆگرتنەدا چمانایەکی تری هەبوو زەلال لەیوت ئەوە دان بەخۆداگرتن نییە دان لە خۆوەردانە دەست لە خۆبەردانە ئەم بێدەنگی وەڵام نەدانەوانەی من بەمانای ڕازیبوون و سەرداگرتن نییە هی ئەوە نییە کە من بە سیفەت ژنێکی لەسەر خۆم بێدەنگیەکەم مانای ئەوەیە ئیتر نامەوێ بەردەوام بم نامەوێ باس لە هیچ کەم حەز ناکەم بەهۆی قسەکردنەوە پەتێکی چارەسەرم دەستکەوێت و خوانەکەران ببێتە هۆی بەردەوام بوونم لەگەڵ کرێکارە قسەکردن هەمیشە ئەمان خاتەوە بەردەم دوو بژاردا دوو کەس و دوو دنیا بەڵام بێدەنگی وانییە هەر لە ئەزەلەوە یەکسایدە لە دوورەوە لە دەرەوە ئەو سایدە دەست پێ دەکات و دەتگەیەنێتەوە بەخۆت بێدەنگیدا دەدبڕێ لەو بەردەوامیانەی کە بەرچنەکەی خۆدۆڕاندنە بەس مرۆڤ حەزی لەمایان نییە ئەوانیانەوێ قسە بکەن و عاقیبەت لەو سەریەوە بە سەبەتەیەکەوە بگەڕێنەوە کە خۆیانیان تیاچنیوەتەوە بە قوپاوی بە شۆردراوی زەلال سەیرێکی ناوچاوانی کرێکاری کرد و نیگایەکی یەکجار ساردی تێگرت
کەمێ لە بەردەمی وەستا بە مناڵێکی بە زیوی دەکرد کە لە بەردەم مناڵێکی هاروهاش داوەستاوە و ئەوێ بڵێ ئەمە تام قسەم پێ بڵێ تفم تێبکە و بمکوژە دێگەر ئازای ئەگەر پیاوی ئەوەی ئەتەوێت ئیستابیکەیت مەی خەرست بەی وەلێ هیچی نەوت من سرم لەو بێدەنگی زەلال سوڕما بوو کەوتەوە بیری قسەکانی ئەو جارەی دایکی کاتێ شەڕ و شۆڕی نێوان کچەکەی و کرێکاری زاوای دەبیستەوە بە ناڕاستەوخۆ پێی وتبوو ڕۆڵە ژن خەتای خۆیانە بۆ بێدەنگە بن ئیتر هەرەوەی کە بێدەنگ بووی پیا و سواری ملتە بن هەر بە خواردن ئەتخۆن زەلالیش وتبووی دایکە گیان ژن چی بڵێ کاتێکە قسەکردن هیچ نەگۆڕێ جاری وا هەیە ژن قسە ئەکا بەڵام ئاکامێکی نییە یان هەنێ ژن هەیە دەنگی دەرنایە ئەوێ قسە بکات بەڵام دەنگەکەی نایکات دایکە گیان زەلای ویستبووی بە دایکی بڵێ وەک من کە هەر شەنی ئەمەوێ قسە بکەم هاوار بکەم بەڵام دەنگم دەرنایە بەڵام هیچی لەو بارەیەوە نەوت دایکی زەلال وەڵامی دابووە و بەردەوام بوو یانی چی قسەکردن هیچ ناگۆڕێ قسەیەک بەسە بۆ ئەوەی گەورەترین شەڕ هەڵگیرسێت ئەو هەموو خوێنەی کە تۆ دەیبینی هەموو شەڕەکان هەر بەهۆی قسەیەکەوە بوون دایکەکەم جاژن بۆ دەنگی دەرنایە ئەوە کامە ژن نازانم وەڵا من ژنی وام نەدیوە ماشەڵڵا هەر کامێکمان دەم هەڵبێنینەوە بەقەدەر دوو ڕادیۆ قسە ئەکەین لە چیمان نەکراوە قسەیە ئەیکەین منێشتا ئەیجوین شاتە شاتیشە دەیکەی کچەتی و نەک هەر قسە وەڵا ژنگەلی ئەم وڵاتە لە تەڕی ئەخۆن و لە وشکی ئەنون ئیتر نازانم تۆ بۆچی وا دنیا لێ تەنگ بووە کە نەچێت بە پێی کەسەوە هیچ عیلمانی نییە تەلەڤیزیۆن و بازارمان لێ نەبڕن یەکی قەرنێ ساڵ دەژین دایکی باش نەی پێکا ئەوە زەلال بوو هێندە بچووک بووبووەوە بە هیچ پارچەیەکی زەویەوە نمووی نەبوو نەوەک دنیا وەنە بێدایکی مەبەستی ئەوە بوو بێ کە زەلال قسە بەژێر قسەی مێردەکەیدا بهێنێت و بێتە شەڕیان وەلێ دەیویست بەم قسانە زەلال بێنێتە گۆ کەمێک دایک و کچانە بدوێن و ئامۆژگاری بکە ئەیویست ئەو دووریەی کە لە نێوان خۆی و کچەکەیدا هەیە کورتی بکاتەوە ئەیویست ئامۆژیاری زەلال بکات کە هەرچی پێی نەکراوە بیکە تا ئەگەر خوا نەخواسە جیابوونەوەی کچ و زاواکەی بکاتە سفر ئەیویست کچەکەی تێبگەیەنێ کە زیاتر و زیاتر بچەسپێ بە ماڵ و مێردی خۆیەوە ماڵ و مێرد ئەمە ئەو دوو شەقپاوە بوون کە هەموو دایکێ بەردەوام دەیڕێستانەوە بەبێ ئەوەی نەماڵ و نەمێردی ڕاستەقینەش هەبوو بن دایکەکان لەگەڵ کچەکانیانە هەمیشە لە شتێکە دوان کە نەبوو وەک ئەوەی بیانەوێ ئێمە تێبگەێنن کە کچ خۆی لە جێی نەبوانە نابێ باسی شتێکی بۆ بکەی کە هەبێ ئەبێ هەر بە دەوری نەبوانە بیگێڕی زەلال هاوڕا بوو لەگەڵ دایکی کە شەڕەکان قسە هەڵدەگیرسێنێت بەڵام ئەو هەویری شەڕەکان نەبوو نێوی شەڕکە بۆیە بێدەنگ بوو بەردەم کرێکاری چۆڵ کرد قەمسەڵە سوورەکەی داکەند و هەڵیدایە سەر تاکە قەنەفەی ژوورەکە هەر بە پێڵاوەکانیەوە هەر سێ هێلکەکەی کردە ڕۆن بنمیچی مەتبەخەکە پارچە لەو حێکی خۆڵەمێشی بوو تک تک ئاوی دەدا ئاوەکە ئەکەوتە سەر تەباخە بچووکە سپیەکەی کە لەسەر چوارپایەکی ئاسن تومی کردبوو پارچەیەک خامی سپی بە دەوردا گێڕابوو هەنێ لەو دڵۆپە ئاوانەش ئەچوونە ناو تاوەکەەوە و ڕۆنی دەپرژان بەدەست و دەموچاویە زەلال لەو مەتبەخە یەک مەترونیویەدا سەتڵێک و قابلەمەیەکی فافۆنی دانابوون بۆ دڵۆپە ئاوەکان و پارچە خاولێکیش لەسەر تەباخەکە ماڵێکی یەکجاش پرزە و پیس ماڵێک کە زیاتر بە کەلاوەیە کرد خۆی و تاوە لاقپاوەکەی دەستی چوە ژوورەوە دەستی کرد بە نان خواردن فەرمووی لە کەس نەکرد وەلێ کوێخە هاتە پێشەوە ئەو پیاوێکی باڵا هەیکەلی قش بۆ یاخکراوی سوورکارە بوو زەلال دیقەتی نان خواردنەکەی ئەوی دەدا ڕۆناوی هێلکەکە بە لێواری پاروەکەیدا ئەهاتە خوارەوە هەنکە هەنک و پەلەپەلی کوێخا لە کاتی پاروگلاندنا و مڵچەمڵچی ناو دەمی وای لە زەلالە کرد کە دەست لە پاروەکەی بەربا خێسەیەکی لە کوێخا ئەکردەوە و سەیری دەموپلیە کرد بۆ ناخۆی ڕۆڵە جاکێ بێزی دێ لەگەڵ تۆنان بخوا بە قوزە قورتێ بێ دەکەمێک وەک ئۆمەت بخۆ من چاوەڕێمە کرد زەلال وەها بڵێ بەڵام هیچی نەوە ئەوە ڕۆڵەکانن ئەکتەرەکان ناشرینەکەن یان ناشرینی ئەکتەرەکەی ڕۆڵەکەوە ها دەخاتە پێش چاومان ئێستا ئەگەر کوێخا بە هەمان هەیکەل و سەر و شکڵەوە بە هەمان دەموسمێڵی بۆ یاخکراوەوە ڕۆڵی باوکێکی میهرەبانی ببینایە بۆ من هەر ئاوەها ڕقم لێ بوو یان ئەگەر واوەتریش بوایە نەفرەت و تووڕەییم بەرامبەری وەک ئێستا و فرەتریش دەبوونە گۆڕا نازانم تۆ بڵێ ڕۆڵەکان شێوەکان بگۆڕن و جێگەی کەسەکان ئاڵ و گۆڕ پێ بکەن لە دڵمانە
منەوە ئازانم ڕقم لەو پیاوەیە ڕق تا ئەندازەی کوتکوت و پارچە پارچەکردنی. جاری وا هەیە بەوە ئەگەم کە ئەم پیاوە نابێت زیندوو بێ، ناشبێت بمرێت و بخرێتە چاڵ. بەوە گەیشتوم بە مردوویش ژەهرە زەرەرە. من گوێ بۆ قسەی ئەوانەشن ناکەم کە ڕقیان لە ڕق لێبوونەوەیە. ئەگەر خۆشویستن جوانە، چما ڕق لێبوونەوە ناشرینە؟ ئەڵێن ڕق لێبوونەوە خۆت تەنگە تاو دەکات و دڵت دەگوشێت، بۆیە باش نییە. بۆ من ڕق لەو کابرایە وەک دووشی حەمام، وەک پیاسەی ژێر سنەوبەری باڵابەرز و لێخوڕینی پاسکیل، وەک مەزاجی دوای مەلەکردن وایە. ئەزانم هەموو ئەوانە چەند دەخۆشن لەبێ ئەوەی تاقیشم کردبنەوە. ژن کە فێرەمەلا بێ هەرگیز ناتوانێت ڕقی لە کەس بێتەوە. خۆ من مەلەوان نیم، کە ڕقم لێی دەبێتەوە سکوناییم دادێ، باڵم فش دەبێتەوە و گۆرانیم بۆ دێ. حەزم لێ تۆڵەی خۆمی لێ بکەمەوە، تۆڵەی ئەو قاقایانەی کە لە گەرو ماخەفەی کردن. ژن ئەگەر باش پێ بکەنێ کەی بیر لە تۆڵە ئەکاتەوە. لەگەڵ کەمێک دەمەم لار کردایەتەوە بە جارێکە حەشامات تێک لە خەڵگەیانوت وەی خوا بە خێری بکێڕێت، وەک ئەوەی خێر بە بوغز و لە چەڵقوتشانەوە بێت و پێکەنین ئاوقای شەڕ و ئاماژەی هاتنی بەڵا بێ. اینجا لە دەمی کێشەوە ژن بەڵێ حەزەکەم تۆڵەی لێکەمەوە. تۆڵەکردنەوە چیەتی؟ بۆ ناشرینە. مەگەر بەخشین جوان نییە، بەخشەر چاکەکار نییە، ئەدی بۆ تۆڵەکردنەوە جوانیە. مادام هەردووکیان هەستن و کاردانەوەن، واتە شوونیەکەن. کەسی تۆڵەسێن هاوکات بەخشەریشە، کەڕقی لێ بارێ لەگەڵیشیە تژیە لە بەخشین. من ئێستا بەم دڵخەشەوە لەگەڵ یەک جۆر لە تۆڵەکردنەوە دانیم، ئەویش تۆڵەسەندنەوەی شەخسیە. تۆڵەسەندنەوە ئەبێ زۆر بە ئەتەکێتەوە بەڕێ بخرێت و بگەێنرێتە جێگەی خۆی، بە ڕێگەی قازی و مەحکەمە گوێ بگرە. بەخشین هەروەها و لە خۆڕە بەقەدەر تۆڵەسەندنەوەی شەخسی و دوور لە ئەتەکێتی دادگا و قازی ناشرینە. خەڵک یەک دیوە، پێکەنین جوانە، بەس بۆ ژننا کەچی گریان عیبە. بەخشین ئەرێ، بەڵام تۆڵەسەندنەوە نا. نەخێر هەمویان جوانن، بەڵام بەتەدارێکی خۆیانەوە ڕێ بخرێن و بە مەراسیمی دام و دەستگادا بچن. ئەو پاش ئەوەی خوانەکەی بەجێهێش لەبەر خۆیە و بەدەنگێکی یەکجار نزم ئەم چەند وشەی وت. زەلال بەگشتی دەمن و قاو بوو بەرامبەر بە کرێکاری هاوژینی و وەڵامی نەدەدایەوە، بە تایبەت ئەگەر لە کاتی نان خواردندا شەڕی پێ بفرۆشتایە. جارێکیان لەسەر نان خواردن دەبێتە دەمبۆڵەیان. کرێکار خواردنەکانی سەر سفرەکە تێکەڵە کات و ئەیکاتە ناو تەوالێتەکەوە. دوایی تەنیا مەرجی بۆ تەلاق نەدانی زەلال ئەوە ئەبێ بەدەم خواردنەکان لە کونی تەوالێتەکەوە پێنێتە دەرەوە. ئیتر زەلال زۆربەی کات بێدەنگی هەڵبژات، کە زۆر نیگەرانە بوو دەمی دەکردەوە و چاوەکانی ئەنوقان دەمیدا دەچەقان و فرمێسک بە ڕوومەتەکانیان ئەهاتە خوارەوە و ئەیوت زۆر جار قسەیەکم نییە لەگەڵ خۆشما بیکەم. هەنێ جار ئەم ڕستەیەم لە بیرە چیم بە خۆم کرد، خۆم خستە چاڵێکەوە، نە دەرچوونی هەیە و نەجێیمانەوەش. خوایە ژن بۆ هەیە، ئەمەش هیچ قسەیەک نییە، قسەی پڕ و پیرێژنانە. خۆم گاڵتەم بە خۆم یەکەم قساناڵێمەوە. ژیان چەنە وەحشێکی ترسناک و ئازاردەرە، چەنە کابوسێکی جارسکەر بوو بۆ زەلال. من بە بیستنی قسەکانی زەلال بەرامبەر کوێخا ئەو دەم یەکجار پەس بووم. باشە ئەم ژنە بۆ ئەوە نەلارە، پیرە پیاوێک لەو ماڵەدا چ زیانێکی بۆ ئەم هەیە؟ زەلال بەڕواڵەت خانمێکی ئارام و لەسەر خۆ دیار بوو، هەرگیز لەوە ناچوو ڕقساڵ بێ بەسەریا و بتوانێ ئاراستەیکە. بەرەو ئابخانەکە چوو، دەرگاتەنەکەکەی کردەوە و تەوالێتەکە ئەوەندە بچووک بوو هەر شتێک بوو دەیتوانی دانیشێ. زیان لە بچووکی و بۆگەنی ئابخانەکە بە نەعلەتەڕەکانی ناو تەوالێتەکە پەس بوو. جارێکیان کە مامۆستا گوڵاڵەمان بینی لە مەکتەب دەستنوێژی هەڵەگر زەلال وتی من ڕقم لە نوێشکردن نییە، لەگەڵ نوێشکەرانی شاکێشەم نییە، بەس ڕقم لە شڵپوهوڕی بەر بەلۆعە و نەعلەتەڕەکانیانە. لە پێکردنی دەرپێی تەڕم لە نەعلی تەڕ بە تایبەت تەڕی خەڵکی تر پێخۆشترە. کە چوە ئابخانەکەەوە بەدەم گریانەوە وتی ئەڵێن لە ئەوروپا لە ئابخانەکانە ڕۆژنامە ئەخوێننەوە. منیش نیوەی میزوگوەکەم هەڵەگرم هەتا باراناوی کەمتر بچێ بە پژمرمە. ئەوە جگە لەوەی هەموو جارێ لە کاتی میزکردنە ئەو فەرمودەی دایک من بیرەکەوێتەوە کە ئەڵێ ژن نابێ خوشەی میزی بگاتە ئەو دیودرگای ئابخانەکە. ژنەبێ لە کاتی میزکردنا خۆی بنووقێنێ، ئەبێتون و تۆڵ بێ، نابێ کەس گوێی لە خوشەی بێ. ئەم تەوالێتە بۆ گەنە پیسە ئەو ئەرزە چیمەندۆ زەرد دووگەڕا ئەو مەسینە کاڵەوە بووە ئەی درگا ئەو درگاتەنەکە ناحەزا داخۆ من شایستەی ئەم ژیانم کە ئێستا تایەم بڵێ ئەو قسەی دایکم ڕاست بێ کە ئەڵێ هەر کەسە و قابیل بەو ژیانەیە کە تایەتی خوا باشمانە ناسێ. زەلال لەو شەوە زیاد لە جارێک سوێستەر ئاو هەموو جارێک قەمسەڵە سوورەکەی دەدایەوە بە شانیا
ئینجا ئەچوە دەرەوە. دوجار کە چوو ئابخانە قوتیلەکە لە کوژانەوە بوو، پڵیتەکەی تەواو سوتا بوو. ئەو شەوە بەر لەوەی بنوندرگای ژوورەکەی کڵۆمدا باشە خۆدز و جەردەنەوەستاون. هەر ڕۆژە و داو ئەتوارێکی تازە فێرە بێ، قاژوو و چیلکە وشکە. کرێکار لەسەر تاکە قەنەفەکە ڕاکشا بوو کەوە هایوە. هێندە عارەقی کەیفی خواردبووەوە نەیەتوانی بەرز بێتەوە. خوێن بەری چاوەکانی گرتبوو، لە جاران زیاتر ژێر چاوەکانی هەڵ ئاوسا بوون. زەلال ئاوڕێکی بۆ دایە و زۆر بە هێواشی وتی نانا دوور لە ڕووی دەست. کرێکاردایە قاقای پێکەنین و وتی وەرە بزانم کوا بزانم ماوە هەر ئەوە ما بێ ئیتر. زەلال سەیرێکی کرێکاری کرد و دوایی سەیری خۆی کرد. هەناسەیەکی قۆڵی هەڵکێشا و لەبەر خۆی وتی چ عەجەب خوڵکێک بوو بۆ ناو جێگا. وەی لەو هەموو ڕۆمانسیەتە چەند ژنێکی بەختەوەرم من، چەند سەیرە ئەم پیاوە نایەوێم کەچی چێژ لەسەر جێکردن دەبینێ لەگەڵم. چوە بەردەم پەنجەرە بچووکەکە و ڕاکشا. لەرزێکی تومی لێ هاتبوو. کەمێ پەردە سەتەنەشینەکەی لادا، ئەو پەردەیەی کە بەدڵوو بە گیاندایکی بۆ ناو نۆماڵەکەی بۆی دووری بوو. لە بەشی دامەنی پەردەکەدا ئۆی شینی پێدا بەربووبووەوە. ئەو دەمەی کە دایکی بۆی دووری بوو وتبووی پینۆپەڕۆژ مۆدێلە، قماشەکەی کەم ئەو کورتە، بەڵام ئێمە کارێگەکەین کە گوایە بۆ مۆدێل ئەو ئۆیەمان داوەتە دەمی. باوباوی ئەوەیە پینە بکەیتە مۆدێل و بزانی بەو پینانەوە خۆش بژی. ژنی سەلار ئەوەیە کە کەم و کورتیەکان وەک پەرپەڕە نمایشکە. ماڵیش ئۆیە و پەرپەڕەی خۆی پێویستە. ئۆی ماڵ نهێنیە. ژنی ژیر لە ماڵی خۆیە خوێش بکەنە برینیەوە، ئەو ئەڵێ هیچ نییە. ئەوە ئەو ئۆیەمان پێ جوان بوو، دامانە دەمی مۆدێلە. ژن لە ماڵا جوانە، بەس جوانتر ئەگەر بە دامەنیەوە بێت و نێڵە تەقەڵەکانی لەبەرێک هەڵوەشێن. خۆشت لەسەر ئەوە بێ ئیش بڕوات و ژیان بەردەوام بێ. چاویشر لەسەر پینەکان. داکی زەڵال ڕۆشتن و بەردەوامبوونی بەلاوە گرنگ بوو بەبێ گوێدانە پینەکان. ئەو بۆی گرنگ نەبوو کێکونەکاتە کچەکەیەوە، تەنیا ئەوەی بە ئەرکی خۆی ئەزانی فێری بکات ئەم چۆن پینەکاری بکات و کونەکان بگرێ. دایکایەتی خۆی لەوە بینیەوە کە زەلال فێر بکە هێنە قایم پارچە پەڕۆ بداتە دەم کونەکانی کە با نەکێشێت، نەبادا نتوانێ بەردەوام بێ. زەلال سەیرێکی مەتبەخەکەی کرد. ئەنجەڵە فافۆنەکەی بینی کە باراناوی بەسەرا ئەڕژا. لەبەر خۆیەوە وتی ئەڵڵا لەو هەموو گوڵ و گوڵزارەی مەتبەخەکەم، ئەم هەموو تڕوتفاقە جوانە، ئەو ئەرزە کاشێتە میزە. ماڵ نییە، ماشەڵڵاه ماڵەوە زیرە، بەس کە قسە بکەی دەنگ نەداتەوە. هەرم عیبەی هەیە، ئەوە شیج نییە، ئەوە تا قسە ناکەم تا دەنگ نەداتەوە. وای وتودایە قاقای پێکەنین. قاقاقەی تەواو نەکرد، فرمێسک بە خوڕ جۆگەیان بەسەر لێوە سوورە تۆخەکانیا بەست بوو. دەمی تەواو کراوە بوو. کۆتایی بەشی دووهەم. بەشی سێم. کاتێک چوومە شەڵتەرەکەوە بە گەردوون خۆم ناسان. ژنەکانی ئەوێ ناوی ڕاستەقینەی منیان نەئەزانی. هەرچەندە تازە دەست بەکار بووبووم، وەلێ هەموو گەندەڵی و پارەخۆریەکانی شەڵتەرەکەم لە ماوەیەکی کەمدا بۆ ڕوون بووبووەوە. زۆر نیگەران بووم کە ئەم ژنانەی ئێرەم دەدی ئەوەندە لاخراون. بە توران خانمی خاوەن شەڵتەرم وت چۆنە بێژنی دووگیان ئاوەها بێ خزمەت بێ، نەمیوانە مەساجێکی لەشونە جێگایەکی نەرم، ئەمە شەڵتەرێکە. من هەڵە بووم لەوەی کە زوو ئەم قسانمدا بەگوێی بەڕێوەبەری شەڵتەرەکەیە. خۆزگەمە خواست ئەو کاتە بێدەنگ بوومایە تا گەندەڵی زیاترم بۆ دەرکەوتایە. بەڵێ تازە چوو بوو. تورانخان کاتێک کە قسەی ئەکرد ژێر چەناگەی دە ئاوسا و غەبغەبەی زیاتر بەردەبووەوە. بەبێ ئەوەی سێرم بکاوتی هەر ئەوەندەیان قابیلە ئەم زۆڵاورانە. وازانی ئەمانە کێن و لەکوێوە هاتوون. میوە و مەساج وەڵا بابە تەواومان کرد. لە پاریسین نا؟ مەگەر میوە و مەساج بۆ ژنێکی سەلار کە لە ماڵ و مێردی خۆیەتی هەیە تا بۆ ئەمانە هەبێ؟ یەکجار نیگەران بوو بە مۆڵانە. زۆر بیرم لەو قسەیەی دەکردەوە. ئەگەر ئەمە قسەی چالاکوانێکی ژنان لێ ئەبێ خەڵکی لە دەرەوەی ئەم شەڵتەرە چیان پێ بڵێن. تورانخان هیچی نەهێشتەوە بۆ کەس بەم قسەی. تورانخان تازە مێردی بە پیاوێکی هاوسەردار کرد بوو. من و زەلال کاتێک باسمانە کرد بە خانمی سەر بە هەوێ ناومان دەبرد. زەلال شەوان نانووس بەس بیریەکردەوە و ئەگریا. بۆ خۆشی پێی سەیر بوو ئەم هەموو فرمێسکە لەکوێوەیەن. جارێکیان ئامۆژگاریم کرد کە بۆ ئەم دۆخە قورسەی ئەو خەو باشترین دەرمانە. بەڵام زەلال وتی ئەوەی ئەیڵێ ڕاستە، وەڵام شمولی ژن ناکا. ئەوە پیاوەکان وەهان، تۆ سەرنجیان بە، لەگەڵ ژنەکانیان شەڕەکەن، دواتر تێریانە کوتن لە دەرەوە، بەڕێوەبەرەکانیان شەڕیان پێفرۆشن، قسەیان پێڵێن.
زەرەرەکەن و ئەدۆڕێن، بەڵام هەرگیز دووشت هەیە لێیان تێک ناچێ، هەموو دنیا ناتوانێت لێیان تێک بە، ئەویش خەو و چوونە دەرەوەن. کرێکار قسەی پێوتم لێیەم، دوای کەمێک خۆیەیە لە دار و گوڵ تیفتیفەی لێوە هات و ئەچووە دەرەوە. گاپیرەکەش هەروەها، ئەوە تا ئێمەی ژنیش هەتا گەنجین بەزەگرین و خەو لە خۆمانەزڕێنین، هەتا ئاوڕێینەوە ئەبینین بووینەتە شتێکەم لە 40 ساڵ. ساڵ خۆرەیە بۆ ژن، لەبەر ئەوە نییە ژن ڕقی لە چرجبوونی ژێرچاو و ناوچاوانی و دواکەوتنی سنیەتی یان خەفەت بۆ هێلکەشکاوەکانی ئەخوا. لەبەر قسەی خەڵکیش نییە کە پیری بە عەیب و خەڵەفان ناو دەبەن، تەنیا لەبەرەوەیە ژن تەمەنی خۆی ناژی. لە سەرەتای بیستەوە بەکردنەوەی ئەو گرێیانەوە خەریکە کە مێردەکە بۆی لێدەدا. کاتی ئەگاتە شتێکم بۆچل ئەزانەیە بوو لە یەکەم گرێوە دەستی لێوە نەدانایە. دەست لێوەنەدان لەبری دەستکاریکردن وەلانان لەبری هەوڵدان بۆ کردنەوە چارە بوو، بەس خۆ وامان نەکرد. اینجا دوای ئەو هەموو ساڵا چێ دەست پێ دەکا؟ ئێژنێ لە شتێکم بۆ 40 ساڵی دەست بە ژیان کە چۆن هەر نابێت پێی بڵێ 40 ساڵی. لە ڕاستیشدا ئەو کاتە بیستە، خۆ لە سفریشەوە هەتا بیست بەگرەی ماڵە باوانەوە خەریک بووە، ئەوەشی خاتر جەمکە. زەلال شەوان لەبری خەو بیری بۆ ئەو شەوانە چوو کە کرێکار بە زۆر سەرجێگایی لەگەڵە کرد و ئەم دەمی تون لە نوقان و هەناسەی لە سنیا خەفا کرد. زەلال چەند جارێ وای کردبوو بە نیەتی ئەوەی جارێ لەو جارانە هەناسە نەدات و بخنکێ. بەردەوامە گریا و ئەو ناوناتۆرانی کە کرێکار لی نابوو لەبەر خۆیەوە ئەیوتنەوە، ئەیوە من تازە چۆن نەتوانم باش بم، منێک کە هەموو شەوێ مێردەکەم پێوتم قاژ و بزماریتیش وشکە چیلکە، من چۆن نەتوانم خۆممدا جوان بێ، چۆن ئارامم و چاو بنوقێنم، من ژنم، خۆ کەس نەزانێت تۆ مازانی، مەڵێ جاژن جابەڵایەتی. ژن دوو جۆرن، هەندێکیانە مرن و هەندێکی تریانە بووکێنەوە. یەک جار بە درێژایی ژیانی ژن و مێردایەتی بە ژنێ بووترێت تۆ ناشرینی، ئیتر بۆ ئەبەد بە پوکاوی بەسەر زەویایە تۆ چێ، بەبێ ئەوەی خوامەرگی بە. گەرچی تۆ هاوڕێکان و خزمەکانم بە خاوی قژم، جوانی دەمم ڕوونی پێسما هەڵدەدەن، بەس ئەوانە هیچ دڵخۆشم ناکەن. ئەمیس کرێکار بە ناشرین ناوم نەبا، ئەوەش نەکبەتێکی تری هەمومانە سایە، ئەگەرچی خۆیم بۆ گرنگ نییە، بەس قسەکانی ئەم بڕن. پیاوی ژیر قسەی باشەکە، پیاوێکی ژیر ئەوەیە کە دەمی گوڵ دەڕێژێت، چونکە ژن هەرگوێیە. دواتر هەر جارێک کرێکار کێشی بکردایەتە ژێر لێفەکەیەوە، زەلالەیوت بۆنی ئەو ناسۆرەت بە هەموو لەشدا بڵاو بۆتەوە، تەنانەت بۆنی هەناسە و لیک و ئارەقەکەشتی ناخۆش کردووە، زۆر ناخۆش. تۆڵیت ئەو ناسۆرەیت و کلکێنیە، بەڵام من لام وایە هەموو مرۆڤێ بەشێ لە هەناوی ئاژەڵێک یان هەر پارچەیەک لە لەشی ئاژەڵێکی پێوەیە، هەیە لە بری دەنگی میاو باڕە و حەپەی لێوەیە، هەیە ڕووی وەک هی ڕێوی هەڵکەوتووە یان بۆنی لە هی سەگەچێ، هەیە وەک تۆ کلکی کەری پێوەیە، ئەڵێم شکر بە نەکە ژێر لێفە. زەلال لە کاتی نان خواردن و دانیشتنی ئاسایشدا لە تەنیشتەوە دانانیشت و بە بۆنەکەی یەکجار پەس بوو. زەلالەیوت خۆشەویستی بۆن دروستەکە، ژن کە پیاوی خۆش نەویست بۆنی لەلا دەبێتە سەرنوێلک. زەلال زۆربەی شەوان بەر لە هاتنەوەی کرێکار چاویە نوقان و خۆیە کرد بە خەوتوو. ئەیوت کێشەی هرمۆنم هەیە، خوێن ڕێزیمە. زەلال بەردەوام خۆی دوور دەگرت لە کرێکار و ئەیوت نازانم چۆنە بۆ باسکەم، ئەمەوێت تێبگەی کە بۆ واکەم، لەبەر ئەوە نییە ئەمەوێت کرێکار سەرجەیم لەگەڵ مەکە، نەخێر ئەمەم بۆ گرنگ نییە بیکات و نیکە، هەر نەیکردووە، نازانم تێگەی، من ئەمەوێ بەم فرتوفێڵانەم شتێکی تر پارێزم. من لە ناو گەروما تۆپەڵێکی مڵ و لە ناخیشما گڕێکی تاونە سندوو هەیە، چەندی ئەو لێم نزیکتر بێتەوە، ئەوەنە تۆپەڵە مڵەکەی ناو گەروم بە ناو گەرو سوورێنش کماپانتر دەبێتەوە و ڕەگی زیاتر دادەکوتێ، چەندی نزیک بێتەوە ئەوەنە و زیاتر دەنگم کە بکاتەوە، ئەوەنەش گەرماکەی ناخەم خامۆشترە بێ. سایگیان ئێستا تێگەشتی بۆچی خۆمی لێ دوورەگرم، کە لەشم بەر لەشی ئەکەوێ چاوە نوقێنم، ئەو کاتاناڵێ ئەوە چیتە بۆ چاوە نوقاندووە، ئەوە مانای وایە خەیاڵە لای پیاوێکی ترا. دواتر چاو مەکەمەوە و زەق چاو دەبڕمە ناو چاوە دەرپۆقیوەکانی و ئینجا ئەڵێ هیچ نازانی، خەیاڵێت نیگایەکە نییە، ئەوە هیچ کە نازانی دڵخۆشم کەی، تێکیشی دەدەیت و زەوقم دەمرێنی. زۆرشت نازانم، بەڵام ئەوەی کە زۆر باشەی زانم ئەوەیە کە من تا دێ ئەپوکێمەوە و ئەچم بەناودا، بەزەیم بە خۆمایەتەوە و ناشادم،
خۆم وەک هەنجیری کاڵ دێتە بەرچاو کە مناڵێک بێ دەربەستانە ڕای دەکێشێت و لەداری دەکاتەوە و تک تک لە بری شیر خوێنم لێ دەتکێ خۆم دێتە بەرچاو کە جیا ئەبمەوە وەکو ئەو هەنجیرە کاڵم کە دوای کەمێک مناڵەکە فڕێمەدا باوکی ئەو مناڵە دێت و هەتا دەستی دەگا تووڕم دەدا بە بیانووی ئەوەی دەستی مناڵەکەیم هێناوەتە خاڕشت بەڕێوەبەری شەڵتەرەکە بە بیانووی ئەوەی نازانێت باوکی مناڵەکەی ناوسکی زەلال کێیە ئەم کەیسەی هەڵپەسارد بوو قەڵەم و وەرەقەیەکیاندا بۆ دەست زەلال و پێیان وتبوو ژمارە مۆبایلی ئەو کەسانە بنووسە کە زۆر هاتوچۆی ماڵەوەتانەکەن زەلالیش بۆ بەلا ڕێدابردنی کەیسەکەی هەر لە خۆیەوە کۆدی ئاسیاسیڵ و کۆڕەکی لە بەردەم کۆمەڵێ ژمارەدا ڕیزە کرد ئەمڕۆ چەند ژمارەیەک سبەی چەند دانەیەکی تر و کارکردنی ئەم خانمە لەم شەڵتەرەدا هەڕەمەکی و لە خۆوە بوو ئەو هیچ کۆرسێکی ڕەفتارناسی و دەروونناسی وەرنەگرت بوو هەمان مامەڵەی کە لەگەڵ ژنێکی نەخوێنەوارە ئەیکرد لەگەڵ زەلال و هاوشێوەکانیشیا دووبارەی ئەکردەوە زەلال خۆشی نەیەزانی بۆ گەشتە ئەم شەڵتەرە و ئەبێ چی بکە وەلێ دڵنیا بوو لەوەی کە دەبێ لێرە نەمێنێتەوە و بڕوا بەڵام بۆ کوێ ئەوەی وت من ئەمەوێ بچمە شوێنێ بتوانم ئەم بارە خوێیە دانێم خۆ لێرەش هەر پێمەوەیە من چ مەجبوریمە خوێنم بمژێ زەلال نهێنی دووگیان بوونەکەی بۆ کەس نادرکێنێ اینجا وادرکاندیشی چی بوو تایە بەر لەوەی ببێتە میوانی ئەم شەڵتەرە و سەرەتای هەستکردنی بە دووگیانبوونی لە خوێنکارێکی پۆلی دوو کە ناوی بەهرە بوو پرسی بوو بەهرەخان پورم حەو مناڵی هەیە و نایەوێ هەشتەمی ببێ زۆر نەبوونەدارن ژنێکی لاکۆڵان شتێک شک نابێ مناڵ لە باربەرێ ژنی ئێمە کە کێشەیەکیانەبێ ناوێرن بە کەس بڵێن ئاوەها دەردێکم هەیە و چارەم چییە بگرە بە ناوی خەڵک و خزمانەوە دەردەکە باسەکەن هەتا بزانن کاردانەوەی خەڵک چۆنە و چیاڵێن بەهرە ژنێکی نزیک بە 36 ساڵ بوو ئەو خانمێکی بە ئەزمون و جیابۆ بوو جاران لە کۆڵانی سەر و زانکۆ ژنێ هەبوو بە ناوی بەتول سۆندەی دادەنا سۆندەیەکی لە ناو ڕەحمیان ڕۆوە کرد دوای چەند کاتژمێرێک گەکەوتنە سەر خوێن و مناڵەکە هەڵەکەنرا بەس نازانم ئێستا ماوەیان نا زەلال قسەکەی لە دەمۆرگرت بە ساقە بە ناونیشانەکەیم بەرێ پارچەیە کاغەزی لە یەکێ لە دەفتەرەکانی لێ کردەوە و ناونیشانەکەی نووسی ئێوارەیەکی پێنجشەمە بە ناوی چوون بۆ ماڵی باوکیەوە لە ماڵەوە دەرچوو بەخۆی و لێوە سوورە تۆخەکانی و چاکەتە سوورەکەیەوە ئەم جارە بە ورکێکی قوتیلەی بچووکیشەوە کە خۆی وتەنی زۆر تون خۆی بە ڕەحمیەوە هەڵواسیوە سواری تەکسیەک بوو بە شۆفێرەکەی وێ لە بەردەم زانکۆی سلێمانی دامگرا خێرا خێرا دڵی لێدەدا لە جامی تەکسیەکەوە سەیری ڕێبوارانی دەکرد و دەیوت ئەم خەڵکە لە دەرەوە چیەکەن بڵێ چەندیان وەک من بەنیازی هەڵکۆڵێنی ڕەحمی خۆیان بن ئاخۆ چەندیان وەک من چاوەڕێی تەقینەوە و گڕگرتن بن دنیا خۆی تاریکەیە من وایە بینم سەیرە تەنیا لەبەرەوەی خۆم دڵم تەنگە دنیا ژوا ببینم کە خەریکە ژێر قوڕاوەکەوێ گەروا بێ ینی مرۆڤ دوو بەش نییە وەک ئەوەی ئەڵێن بەشێکی جوان و بەشێکی ناشرین نەخێر یەک دی و یەک بەشە ئەویش بریتیە لە ناشرینی ئەوە نییە هەر کەسە و بە گوێرەی دڵی خۆی خۆشی و ناخۆشیە پێوێ هەر من وامیان هەموو کەسێک کە دەکەوێتە بەردەم دەرگایەکی داخراوە دنیاوە تاریکە بینێ ئێستا من بەڕێوەم بۆ جێیەک کە مناڵەکەمی تێدا لە تووپەت بکەم بەڵام ئەوەش هەیە ئەمە مناڵەیان نا جارێ بووەتە ئۆمەت و دەتوانین لەسەر خۆمان حسابی بکەینیان نا ئەما گەرهی منە و بەمنەوەیە کەواتە من مافی تەواوەتیم لەسەری هەیە و بمەوێ لای بەم دەیبەم و نەمەوێ ئەیهێڵمەوە بەڵام نەخێر واش نییە ئەگەر وایە کەواتە کە دەستم سوتا و بەکەڵکم نەها لەبەر ئەوەی هی خۆمە ئەچم لە بنەوە ڕادەی بڕمەوە ئەبێ بەس خۆ ئەوەی ناو ڕەحمم دەست نییە پارچەیەک نییە لەگەڵ لەدایک بوونما پێمەوە بوو بێ ئەوە بێجگە لەوەی کە خۆم نەموتوە بەس خۆ نەشم وتوەنا ناناوتومە بەس بە دەنگ نەموتووە خۆنایەک جۆری نییە کێ لۆمەمەکە بە مافی مرۆڤ بێ مافی خۆمە بەس ئەی مافی مناڵەکە ئێوتمان جارێ مناڵ نییە بە ئازادیش بیپێوم من ئازادم بەڵام ئەمە چێتە چوارچێوەی ئازادیەوە کوشتن و کوتکوتکردنی پارچە گۆشتێک دانەش بوو بێتە ئۆمەد جارێ ئازادیە ئەی بۆنا نازانم ڕەنگەش نابن وەڵامەکان یان بەخێر بێت بەس لە یەک شت دڵنیام ئەویش ئەوەی کە نەهاتن هەنگێ جار 101 هاتن و هاتنێکی تری ژەهێنێ ئەو جارەی کە نەهاتن بەهانەیەک نادا بەدەست ژیانەوە تا هات و بخەنە گریان ئاخر چی لەوە سەختترە بەهۆی منەوە مناڵەکەم بگری و کزەکزی بێ لە بێ منیدا
ئەگەر هات و کچۆڵەیەکی نازدار بوو باوکی بەدەنگی بەرز پێیوە دایکت قەحبەی سەر بازار بوو سەری داخست و فرمێسک چۆ چاویەوە چی ئەی خوایە چ بەرەکەتە لەم دەمەیدا نەهاتن سەدان جار چوومەتە بەردەم کرێکار و بیستومە بڵێم با مناڵێکمان ببێ خێزانەکەمان کامڵکەین و ئێواران دوو بە دوو بچینە دەرەوە و سەبەتەیە بە قۆڵی منەوە بێ کە مناڵەکەمانی تایە ئەگەر سەبەتەکە سوور بێ جوانترە ڕاستە نێوانمان هیچ خۆش نییە و جەمەجۆر نین بەڵام بوونی مناڵێک گیانی بەردەوامی یانی ئەوەی کە هەموو عالەم دەیانەوێ لە ژن و مێردێت خۆ خەڵک لە جەمەجۆری نێوانمان تێناگەن بەڵام چاویان لێمانەوەیە ئەوان نەیانەوێ بەردەوام بین گەرچی پێچکەشمان پێوە نەمابێ دەی کەواتە با ببین جارێکیان بیستم پیاوێکی ماقۆڵی نزیک بە 6 ساڵان وتی دایکایەتی گەورەترین داهێنانی ژنە منیش حەزەکەم ببمە داهێنەر بەڵام هەرگیز ئەمەم نەوت زۆر جار باسی مناڵی ئەم و ئەوم دەکرد بە هیوای ئەوەی تێبگا یاخۆ کە مناڵێکی جوانم دەدیت هەندێک هاوار مەکرد و سەیرێکی کرێکار مەکرد بەڵام ئەو خۆی لە گێلی دەدا و ڕای دەکرد بۆ ئابخانە ڕەنگە هی ئەوەش بێت هەمیشە قسەکانی ناودڵی خۆمم سەبارەت بە مناڵ لە ئابخانە بیر دەکەوتەوە ئەو دەمانی دەمیست داوای مناڵ لە کرێکار بکەم ناخۆشترین کاتەکانم بوون زۆر بەزەیم بە خۆما ئەهاتەوە هەمیشەوە هەسمەکرد خێزانە سەرکەوتوەکان ئەوانن کە پیاو داوای مناڵەکات و لە بەردەم ژنەکەیدا دەنگی نەرم دەکاتەوە و قورگی بۆ سابەکە ئەوجا داواکەی دەڵێ گوڵێ با بین بەستیان منیش حەزمە کرد کرێکار وا بڵێ بەس بە گوڵێ بانگم نەکا لە خۆمەوە ترسم لەو نازناوانە یان هی ئەوەیە هەر بە قاژوو وشکە چیلکە ڕاهاتوون کە ژن داوای مناڵی کرد قەباعەت بەڕێوەیە ژن کاتێ دیوارەکانی ماڵەکەی دەبینێ بە ڕووخاوی و خۆی دەبینێت چۆن کەوتۆتە سەرجادا ئەوجا داوای مناڵەکە یان ئەگەر تا ڕادەی کەرێتی پیاوەکەی خۆش بوێ ئەوجا داوایەکە لە هەردوو بارە قەباعەتێ بەڕێوەیە ئەمما قەباعەت بەزەیم بە خۆما هاتەوە لەسەر سیفۆنی ئابخانە کاتێک قاچەکانم بڵاو کردبووە بۆ ئەوەی گول نەبم قۆڵم هەڵماڵی بوو لەبەر خۆمەوە ئەموت باشە بۆ ئەبێ هەموو شتێکی ملار بێ یانی بۆچی وەکو ئەو هەموو خێزانانەی ترنین کە وەک پشی لە مناڵە خەنەوە بۆچیە بێ هەموو شتێکی من بەلاڵانەوە و پاڕانەوە بێ لە کێش پیف بۆیە دواتر کە هاوڕێکانم مناڵیانە بوو پێوەیانە چووم گریانم بۆ ئەو بەختەوەریە ڕووکەشیانە هاتوو لەدڵی خۆما ئەموت هەر چل شەوی خۆشە ئیتر دواتر لەبێ بەردەوام دەستە بەخۆتەوە بێ هەتا لەوانی ترەوە دیار نەبی کە هەر دەژبی ئێستا من بەڕێوەم بۆ ئەوەی وەک هاوڕێکانم دەستم بە خۆمەوە نەبێت و نەکەومە سەرجادە کە دەشکەوم ئەو ڕۆژە زەلال دەیبینی لە ئاسمانەوە قوڕ دەبارێ قوڕێکی لینج کاتێکە لە تەکسیەکە دابەزی دوگمەی قەمسەڵە سوورەکەی داخست بەبێ ئەوەی گوێ بداتە ئەوەی کە دەرەلنگی پانتۆڵەکەی تەڕ دەبێ یانە خۆی لە قوڕاوی ناو جادەکە هاویشت خێرا خێرا بەناو تڕۆمبیلەکانە ڕێیە کرد بەبێ ئەوەی چاوەڕێی سووربوونی چراکە بێ هەر شوفێر بوو ملی لە جامی سیارەکەیەوە دەردەهێنا و جنێویان دەدا و پەنجەیان بەرەو ڕووی ئەو هەڵدەسوڕان هۆڕنی قایم و ئستی تۆمبیلەکان زەلالیان نەوەستان لەسەر سوچی ماڵی بەتول خۆی کرد بە فرۆشگایەکی وردەواڵە فرۆشە وتی خاڵێکیان ڕێحانەمان هەیە پیاوە بە تەمەنەکە ریزێ نوقڵیدایە وتی ئەمە نوقڵە بە تامی ڕێحانە کچەکەم ئەماڵی زەلال فرۆشگاکەی بەجێهێش بەبێ ئەوەی نوقڵەکەی لێ وەرگرێت یان شتێ بڵێ خۆی گەیاندا ئەو کۆڵانی کە ماڵی بەتولی لێبوو لە دەرگای ماڵێکیدا ژنێکی درێژی ڕەقەڵی دەم و چاوقپاو هاتە دەرەوە وتی چووەتەوە بۆ کەرکووک لێرە ناژی خەڵکی گەڕک مەزبەتەیان لێ کرد و ئاسایش ڕاویاننا ئیتر خوش پێم نەگرێتر نازانم زەلال تونتون قەمسەڵەکەی هێناوەیەک و سەیرێکی بەرپێی کرد بینی قوڕاو تا ئەژنۆی هاتووە خێرا دەمی کرایە و فرمێسک بەسەر گۆنایە بە خوڕ ئەباری ئەم هەموو فرمێسکە ڕێی دەکرد و دەگریا من و زەلال دەمێ بوو هاوڕێ بووین زەلال هەرچەنە کەم دەدوا بەڵێ زۆر جار لای من دەردەدڵیە کرد بەڵام ئێستا من هیچ حاڵی نەدەبووم ئەمما تەڵەم پێ هەڵ نەئەهات کە خۆم ڕاست پێدرا بووم بە هەڵهێنانی وێرای ئەوەی بەدوای زەلالەوە بووم کە چیچگە لە چەند سەرەداوێ شتێکی ئەوتۆم دەست نەکەوت هۆکاری دەنگ دەرنەهاتنەکەی هەوڵەکانی بۆ لە باربردنی مناڵەکەی و زۆر شتی تریش تۆ هەرگیز دووگیان بوویت و مناڵەکەت نەوێت هەرگیز دوژمنەکەت لەسەر خوێنی تۆ ژیاوە بیر بکەرەوە مناڵێ لە سکتایە و ناتەوێت بە کورتەکەی ناتەوێت مەگەر جەستەی خۆت نییە
ڕەحمی خۆت نییە؟ من گاڵتەم بۆ قسانەیەت گوایە گەر باوکی و مناڵەشت خۆش نەوێ ئەوە هەر مناڵەکەت خۆش نەوێ. گوایە جەرگە نا من چەند جار ویستومە چەقۆ لە کاسە سەری باوکی ئەم مناڵە ڕۆکەم و بە چاوی خۆم بزانم چیتایە. شەوێکیان کە نەخۆش بوو من بە دیاریەوە بووم و پارچەپەڕۆی ساردمە خستە سەر ناوچاوانی بۆ ئەوەی تاکەی دابەزێ چەقۆیەکم لەژێر خۆمەوە دانابوو. ئەمیس تاکەی بەرز بێتەوە بۆ دەرەجەیە کە هیچ گەرمی پێوێکی سەر زەوی نەیپێوێ وەلێ فێنکیشم دەکردەوە. ئەمیس خوا دابەزێتە سەر زەوی ڕێک بێتە ئەم ژوورە دوو بە یەکونیوەی ئێمەوە و تاکەی بفڕێنێ. ئەو دەی بزڕداند و دەیوت زەلان هیچ نەڵێ ڕۆڵە من تۆ نەکەی هەی. دێوێکی گەورە بەلاشەیەکی دڕکاویەوە لەسەر دۆشەکەکە ڕاکشا بوو ژەهری دەدایەوە. دێوێ بە زەلیلی بۆ جۆرەی کە دەمێکە چاوەڕێ بووم. بەڵام بۆچی ئاوەهاش دەرەقەتی نەئەهاتم؟ من دەمێکە چاوەڕێ بووم بە لاوازی بکەوێتە بەردەستم و بە چەقۆبەر ببمە کەلەی سەری. ئەی بۆچی لێی گەڕام؟ زەلان کە دەیوت زەلان ئارەزوم بوو یەک هۆقەتف بکەمە ناوچاوانی وەلێ خۆ هیچ کات دوام نەکرد. تاکەی هێواش دەبووە و بەرز دەبووەوە. بەیانی بە پرخەی ئەو بە ئاگا هاتم. سەیرێکم کرد دەممدا چەقاند بوو. خوایە ئەم مرۆڤە بۆ ئەو نەناشرینە. ئاخر لە کاتی خەوتنیشا ناتوانم بەزەییشم پێدا بێتەوە وەلێ یەکجار لێی دەترسم. تۆ هەرگیز دووگیان بوویت و کۆرپەکەی ناوسکت گەرای تیمساحێ بێ؟ دەیخۆ ناتوانم بڵێم گەراکە وەک تیمساحەکە دەرناچێ. گەر پشتوانم ددان و نینۆکی بکەم هەر لە تیمساحی ناکەوێ. مەگەر دەکەوێ نامەوێت لەمە زیاتر لەسەر ئەم گەرایە بڕۆم. نامەوێت پرسیاری ئاخۆ ئەکرێ من ببمە دایکی تیمساحەیانە بوروژێنم. وەڵامەکەی سەخت نییە. تەنانەت دەشکرێت وەک پرسیارێکی بێ وەڵام لەگەڵیدا هەڵکەم وەک چەندان پرسیاری تر کە مرۆڤ زاد ناکات بیرکاتەوە. داخۆ وەڵامێ هەیە یاخود نا. هەرەوەنگە بەسە کە زمان گۆبکا بۆ پرسیارکردن ئیتر خۆ بەخۆ لەگەڵ نەبوونی وەڵاما ڕادێت و لەگەڵیان هەڵەکا. بگرە پرسیارە بێوەڵامەکان زۆر باشترن لەو پرسیارانەی کە وەڵامەکانیان ژیانمان ئەشەوێن و ئەمان کوژن. ئێستا ئۆمەد چ بەڵایەتی؟ بۆ ئەبێ وەڵامی هەموو پرسیارێک بزانین؟ نەخێر تۆ بڵێ بۆ ئەبێ ژیان بکەینە پرسیار ئەسڵەن. ناڵێن بۆ خۆت بژی و تەواو. ئێخۆماوە ئاسان نییە بۆی بژیت و ئینجا تەواویش. ئەبێ بە دوای وەڵامان نەگەڕی. ئەبێ ژیان نەکەیتە پرسیار. ئەم قسانەی بەدەم خواردنەوەی کۆکاکۆلا و چوکلێتەوە بۆ گێڕامەوە وتی دادەگەردوون. بەر لەوەی قسەکەی تەواوکە پێم بڕی و دەمم بردە لای گوێچکەیەوە و بە هێواشی وتم زەلا تۆ بوو ئەکتەربی بەڕاستی زۆر باشی لە نواندنە بەس وەک ئەو ڕۆژە لێت تێکەڵ نەبێ کرمێ بە ساگەردوون. زەلال وا قسەی ئەکرد کە بەر لەم شەڵتەرە منی نەدیوە و تەنیا یەکترناسینمان وەک ژنەکانی تر لێرەوە دەستی پێکردووە. تاومدایە پەرداخی کۆلاکەی دەستی و لەگەڵ بوتڵە کۆلاکەدا ڕشمە ناو سنگی قاپشتنەکەوە. بەردەوام بووم ئێ قسە بکە گیانی دادەی. زەلال جگە لە ڕێحانە زووزوو کۆلا و چکلێتی خوار. من بەردەوام تانم لێدەدا و ئەموت ئەمەم کە زلانەتی کۆلا خواردنەوەیە نا؟ زەلال زەردەخەنەیەکی کرد و چاوەکانی دادەخست. ئای ژن کە جوانیت لەناو ئەو هەموو قڕوچڵ پاوەشدا پێکەنینت لەبیر نەچۆتەوە. پشتەکەی ڕاکێشاوتون باوەشی پیا کرد و بەردەوام بوو. دادەگەردوون نازانم تاکەی لێرە دەمهێڵنەوە. ئێرە زیندانە. ناباوەڕ بکە ناخۆشتریش. ئەوانەی زیندانین بڕاوەتەوە کە تاوانبارن و ماوەی مانەوەیان نەزانن. وەلێ من چی؟ تاوانبار کە نیم لانی کەم خۆم و هەر نەبێت تۆش دڵنیان کە تاوانبار نیم. من ئەوانەی کە بە تاوانبار ناوم دەبەن یەک و دوو نین. کەس لە ژنێ نابوورێ کە جانی گڕیان خستۆتە بەردەمی و نەیوتوەنا و تووشێتی بۆ نا بەزدەنی دەرنەهاتوە. کەس ئاوەها ژنێ بە سەگیش ڕاناگرێ. ئێستا من نە تاوانەکەم ناونراوە و نە ئەوانەی تاوانباریان کردو و ناسراون. بەس ئەوەی کە معلومە تاوانێکە یەک حکمی هەیە. حکمێک کە هەموو خەڵک جێبەجێی دەکەن بەبێ ئەوەی لە هیچ جێیەکدا جێبەجێکردنەکەی نووسرا بێتەوە بەڵام هەموو لە بەریانە. دادەگەردوون باوەڕ بەوە مەکە کە دەڵێن کوردان فەرامۆشکارن زاکیرەیان باش نییە و لەبیرەکەن. ئەوان هەرگیز لەبیر ناکەن. ئێستا من بچکە وەحشێک لە هەناومدایە. ئەو شەوانەی کە تۆ لێرەنیت من زۆرە ترسم. من لاواسترم لەو شتەی کە لە ناو ڕەحممایە. هەر کاتێ بیەوێ بە نینۆک ڕیخۆڵەکانم گورچیلەکانم سی و دڵ و هەموو هەناوم هەنجنەکە. پێستەکەم کەوڵەکات و چاوەکان مەکاتە دەستکەلا. سەرنجم داوە ئەو شەوانەی کە تۆ لێرەنیت گر لە ناو سکم دەبێتەوە. گڕێک هێواش هێواش دەتەنێتەوە.
دادەگەردوون زۆر لێی دەترسم. بریا ئەم دوژمنەم وەک وەفایەک بۆ ئەوەی کە لە ناو ڕەحمی خۆما هەڵم گرتووە هاوکاری دەکردم و گڕی بەردەدایە تۆپەڵە گەرمێ تاو سندۆکەی ناخم و یەک پارچە دەتەقیمەوە. خۆزیا هاوکاری دەکردم و تۆپەڵە مڵەکەی ناو گەرومی دەتەقانەوە بە ناو سوورێنشکما. ئەو دەمە پڕ بە گەروم هاوارمە کرد. نەخێر ئەو دەمە یەک پارچە بوومە هاوار و کیشە و بە هەوادا بڵاو دەبوومەوە. گرنگ نییە دەنگمە بیسرایانە، نازانم چی بکەم، وا لێرەش هەڵهاتم. خۆ ئەو تۆپەڵە گەرمیە کپا ئەو وەحشیە نووسووەنی نۆکتیژە هەر بە دیواری ڕەحمەوەیە منەمەوێ لەو هەڵبێم. پاژەوەی زەلال چوە ئەو شوێنەوە وەک ئاودەنگی دوو شەو لە هەفتەیەکە بە ناونیشانی سەرپەرشتیار دەمامەوە. ئەو دوو شەوەی کە دەمامەوە زەلال لەسەر ئەو دەفتەرەی کە بۆم بردبوو هەنێشتی نووسی بوو لەسەر بەرگی دەرەوەی دەفتەرەکە بە قەڵەم جافە سوورەکە نووسی بووی ڕێحانەی خوێنهاوی. ئەوەی دەیویست ئەو دوو شەوە دەینووسی و دواتر من لەگەڵ خۆم دەمبردەوە. لە لاپەڕی یەکەمان نووسرا بوو ڕێگی ڕێحانە، ڕێگی ژن وەکی ڕێحانەیە، ناسک و ئاڵۆز ئاسانە چەسپێ بەسکی خاکەوە. بۆ زیاتر داکوتینی ئەوە نەبەستە ناو بەناو باخەوان دەستێ بێنێ بە گەڵاکانیەوە بڵێ ئای لەو هەموو ڕەنگە ئەو هەموو بۆنە تەعرا و تەعرەی بڵاوت کردوتەوە ژن. ئەمە ژنە ئیتر حەزەکە گوێی لە مەدح و سەنای باخەوان بێ بە بۆن و ڕەنگیا هەڵبا ئینجا ئاوی بایانە. کاری من لێکۆڵینەوە نەبووە لە زەلال لە هیچ کەسی تر، وەلێ پێم سەیر بوو لەم شارەدا چەندان لێکۆڵەر و یاسایی هەن کەچی زیاتر لە 4 مانگە ئەم خانمە لێرەیە و کەس نازانێ باوکی مناڵەکەی کێیە. زەلال وێرای کەمی تەمەنی بەڵام خانمێکی ساویلکە و نەزان نەبوو، بەڵێ یەکجار ماندوو بوو. وەلێ دڵنیا بووم کە ئەو لەوە وریاترە بەم جۆرە پرسیارانی توران خان ناوی باوکی مناڵەکەی ئاشکرا بکات و تێبکەوێ. توران خان لێی پرسی زەلالگیان ناوی ئەو هاوڕێ و خزمانەی کرێکارمان ئەوێت کە هاتوچۆیانەکردن کێ بوو؟ کامیان زیاترە هاتە ماڵپان و ناوی چی بوو؟ توران خان وەک ژنێکی زیرەک و سەرکەوتوو کە پێی بە زۆر شت بردبێ کە کەسی تر پێی نەگەشت بێ خۆی دەردەخست. زەلال دەستی لەسەر سکیدا نابوو خۆی درش کردبوو دەدوت ئازارێکی توندی هەیە. کتوپڕ بەرسکفی دایەوە. خاڵێکی کرێکار ناوی ئیحسان بوو. من گومانم لە ڕاستی ئەو ناوە هەبوو کە زەلال بانگەشەی بۆ کرد. پێم وابوو ئەم وەڵامە وەڵامێکی هەڕەمەکیە و وەک چۆن هەر ڕۆژە کۆمەڵێ ژمارە ئەنووسێت و دەڵێ ئەمانەن باوکی مناڵەکەم ئەم ناوەش هەروەها. زەلالەی ویست کات بکوژێ، ئەیوت بۆ من کات گرنگ نییە. سەرەتا باوەڕم بۆ قسە پوچە کردبوو گوایە کات زۆر چاراکە. هەر چاوەڕێی کات بووم، کات داڵدەی نەدام، بگرە بە پێچەوانەوە. زۆر جار هەستمە کرد بە تێپەڕینی کات تۆپەمڵەکەی ناو گەروم زیاتر ڕەگدا دەکوتێت و گەرمێکەی ناخیشم خامۆشترە بێ. ئەوە کات بوو دەهات و فوویەکی قایمی پیادا دەکرد. کات بوو دەهات و بەدەستێت تۆپەمڵەکەی گەرومی پانە کردەوە بە هەموو سوورێنشکما. کات دەبێ بیکوژی نەوەک پەتی بۆ درێژکەی. کات کە پەتی بۆ درێژەکەی زیاتر دێتە ناوتەوە دادەگەردوون. هەرچی تومتر بیگریت و بیگوژی دوورتر دەکەوێتەوە. زەلال هەستایە سەر پێ و دەستێکی نا بە پلاکی گڵۆپەکە و ژنەکانی تر هاواریان لێ بەرز بووەوە. سەبری مەکە دەی هەر بۆ خۆت بەشەری، خۆ قازی کوێر نین. ئەمە سەبری وتی پەنا لە هەموو شوێنەیە بێ حیتەیەکی لێبێ، خۆشەم شەمە کوێرە نین دەڵە ورج. ئەمەش پەناوتی. بێدەنگم کردن و بە زەلالم وت گڵۆپەکە چاود ئازارەدا نادادەگەردوون. هەموو کاتێبل لەوەی بیبێنمایەتە ژێر لێفەکەی خۆیەوە گڵۆپەکەی ئەکوژانەوە. ئەیود نەبادایەکێک. ئیتر لەو کاتەوە من لە ڕووناکیە ترسم و ئەزانم کە گڵۆپ هەبوو هەموو کەس دەمبینێت و هەموو شتم لێ ئاشکرا ئەبێ. هەرگیز پێم وانییە کاتێک باسی نهێنیەکان و باسی ئەو کاتانە بکەم ئەو جاشتەکان ئاشکرا ئەبن. ئەوەی ئەو نهێنیانەی من بەڕووتی دەخاتە سەرپشت و لەبەردەم هەموو کەستا دایان دەنێ ڕووناکیە نەوەک باسکردنیان. منە ترسم. شەوانیش زۆر جار کە کرێکارە نووست من مۆمێکیان قوتیلەیەکم پێ کرد و ئەو جاوانەکان مەخوێن. حەزەکەم هەرگیز کارەبا نەبێ، تەنیا لەبەر ئەو هۆکارە هەمیشە پاڵپشتی حکوومەتی خۆمانم. بۆ ئەوەت پێکەمە کە حکوومەتێکی زل لەبەر خاتری من کارەبانەدات بە چەند ملیۆن کورد. زەلال وێڕای ئەو دۆخە سەختە دەرونی کە پێیدا تێدەپەڕی، بەڵام لە هەنێ گاڵتە و قسەی خۆش نەکەوتبوو. وەک هەمیشە نزیک بە پەنجەرەکە دانیشتبوو. کۆمەڵێک ژنی تریش بە ژوورەکەدا بڵاوەیان کردبوو. زەلال ئەژنۆی لای چەپی تا لای سنگی بەرز کردبووەوە و چاکەتە قایفە قاوەیەکەی هێنابوو بەسەر ئەژنۆیە و قەمسەڵە سوورەکەشی دابوو بەسەر شانیا. گەرچی بەهاری درەنگ کردبوو، بەڵێ شەوێکی باراناوی و ژوورەکەش تا ڕادەیەک نسرم بوو
ژێرزەمینی بینایەک پەنا هەر ئەم دیوە و دیوێ کرد ئاخ و ئۆفی بوو لە دەموچاوی هەرێکەیان بێدەربەستی و خەمساردێکی تەواو بەدیەکرا وەلێ هیچیان بە وێنەی زەلال نا ژن لە لووتکەی قەهردا ئیتر ئەبێتە بێدەربەستترین بوونەوەر زەلال لە لووتکەی نیگەرانی و قەهردا بێدەنگی هەڵبژاردبوو ئێستاش بێدەربەستی دەدوت حەکایەتی کەسێکی تر کەسێکی دوور دوور دەگێڕێتەوە کە خۆی نەیدەناسی و نەدیوێتی من دڵم بەو ژنە بێنازە دووگیانە دڵم بە زەلالە سووتا بەردەوام وەرگیە قوپان بەناوە تاسکەکەی دەرنەکەوێ ئاخ چەند دەخۆشە دووگیان بیت و بەڕووتی بچیتە بەر ئاوێنەی ژووری نووسنەکە و سەیری سکەکە بکەی چۆنە بێ مناڵەکە لەدایک بێت و تەنیا جارێ بەڕووتی بەناو ماڵەکە نەگەڕابیت دوو جار لە گەرما و حکایەتت بۆ نەگێڕابێتەوە و دەستت بەسەر سکتا نەگێڕابێ چۆنە بێوێنەی سکەکەت لە بەردەم ئاوێنەدا نەگرتبێت و خۆت و باوکی دەستان لەسەری دانەنابێ کۆتایی بەشی سێهەم بەشی چوارەم زەلال تەنیا 18 ساڵانێ بوو کە مێردی بەکرێکار کرد دایکی وتبووی کچم ماڵی جوداد ناوێ کوڕەکە خۆی نۆبەرەیە و ماڵیشی کوڕی نۆبەرەیە زەلال نەیەزانی چی چاوەڕێیەکات و چ باسە وەلێنەی دەشاردەوە کە خۆشحاڵ بوو بەوەی لە ماڵی باوکی ڕزگاری دەبێ ڕەنگە دوجار ببێتە خاوەنی ژوور و جێخەوێکی تایبەت بەخۆی قەنەفە و تەلەڤیزیۆنی ڕەنگا و ڕەنگ ئیتر ئەم تەلەڤیزیۆنە ڕەش و سپێ لە بەرچاوی لاچێ کە بەتانێکی تەحالوف بە سێقەت دراوە بە کۆڵیدا و دایکی بەر لە هەڵکردنی چەند سوورەت و ئایەتی بەسەرا ئەخوێنێ ئەو جاخشەخشە دەکەوێتە کار و چەند بۆکسێکی پیاکێشن ئاخر کەم کەس هەبوو ئەو ساڵانە تەلەڤیزیۆنی ڕەنگا و ڕەنگی نەبێ بەڵێ ئەمان نەیان بوو زەلال بیری کردبووەوە ڕەنگە ئیتر بتوانێت شەوان سەری لەژێر بەتانیەکەوە دەربێنێ هەتا ڕۆژە بێتەوە زۆپا هەڵکات و کەمێ گەرمی بێتەوە ئەم ماڵە نسترمەتە ڕەش و ئاویە ئەم ماڵە ڕەش و ڕووتەڵە هەژارانەیە ئەو زەوی و چیمنتۆ زبرا بیری دەکردەوە ئیتر ئەو پەردەدانتێ لە ناشرینانەی کە دایکی بە بزمار هەڵی واسی بوون لەبەر چاوی لە ئەچن هەر نەبێ ئەو کانتۆرە قاوەیە کە نوێنەکانی لەسەر هەڵچنراوە و بە پەردەدا پۆشراون نابینێ هەر نەبێ ئیتر ئەو کاتژمێرە لە کارکەوتووە کە بە نوینچەکەەوە بەرز هەڵواسراوە نابینێ زەلال بیری دەکردەوە ڕەنگە ئیتر بتوانێ هاوڕەکانی داوت کا بۆ ماڵەوە لەسەر قەنەفە دانیشن و هەمویان لە دەوری مێزێکی پڕ لە میوە و چەرەس کۆ ببنەوە هاوسەرەکەی بێ بە خێراتنێکیان بکە زەلال بە یەکیان بناسێنێت و ئیتر ئەو بڕواتە دەرەوە بۆ نا ماڵێکی ئاوەها و کلیل لە گیرفانی خۆیە کلیلی ماڵی خۆی ئەمانە هەمووی شتی زۆر خۆش و دەستکەوت بوون بۆ زەلال بۆ هەموو ژنێکیش ماڵ وەهایە نیشتیمانی ژنە ماڵ وەلێ هیچی وانەگەڕا ماڵێک جگە لە کرێکار هوماخان و کوێخاشی لێبوو هوماخان و زەلال کاتێکی زۆر کەم بەیەکەوە بوون پاش 6 مانگ لە گواستنەوەی زەلال لە ئاپخانەیەک جار بچووکە بۆ گەنەکەیانە ئەو بۆ کوێخا گەرمەکە دەستی تەڕ دەدا لەو پارچە ئاسنەی کە ئەو ساڵانە بۆ ئاوگەرمکردن دەیان خستە ناو بەرمیلێکەوە و کارەبا بەری نایە هەتا ئەیکاتە پەیکەر هوماخان بە پێوە گیانی سپاردبوو چاوەکانی کراوە و دەمی کراوەتر بوو مرد و شۆرەکە هەرچەندێ هەوڵیدا دەمی و چاوەکانی بن و قێنێ نەیتوانی زەلالەیوە لێی گەڕێن با بکیژێنێ با تێر سیر بکە لێی گەڕێن کەس هەوڵی داخستنی دەمی نایە ئەو ڕۆژەی کە هوماخان بووە پەیکەر دەمە و ئێوارە بوو زەلال لە ئامادەیی بازرگانی گەڕابووەوە ڕۆژێکی نەمداری سەرەتای پاییز بوو جگە لە بۆنی خۆڵ و باران لە بەردەم دەرگای دەرەوەیانە بۆنێکی ساردی خوێنیشی کردبوو بەل لەوەی پێبنێتە ئەو دی و دەرگاکەوە لە ترسی کرێکار بنێشتەکەی دەمی دەرهێنا بوو ئەو هەر جارێ زەلالی بەدەم بنێش جوینەوە بدیایە ئەیوە بنێژجوین هی قەحبەی سەر بازاڕە قەوچە قەوچ زەلال هیچ وەڵامی نەدەدایەوە و ئیتر بە دیار چاوی ئەوە نەیەجووی دەمێ بنێش چییە وا دەتوانێ ئەو هەموو ئازارە بخاتە دڵی پیاوەوە سایە تاقەتی هەرام نییە دەنازانی چیمەکرد هەموو گیانی خۆمم بە بنێشتی کوردی لە جۆرە جیڕەکەی ئەوەی لە ژێردان تاقەت چەیدێ داپۆشی ئەگەر تاقەتم هەبوایە لەبری هەموو وەڵامدانەوەیەک هەموو سەرەتا و کۆتایی کچێ ناوڕاستی ڕستەکانی شمەکرد بە بنێشت
بەڵام هەموو ئەم شتانە شتێکیانەوێ کە من نیمە، ئەویش تاقەتە. نابێت بنێژ بجویت، ناشبێت پێبکەنیت. ئەمە ژن ئەبێ وابێ. پیکابێکی دووتەنی سپی لەبەر دەرگاکەیان وەستا بوو، چەند جووتێ پێڵاویش لەبەر دەرگاکە و هاتوچۆی دەرەوە و دەرودراوسێش. لە بڕی خۆیان وتی: نەکا کرێکار. ئەو دەم هێشتا ڕقی لە کرێکار نابووەوە، کەمێ هەستی بە نزیکایەتیە کرد. هەرچەندە بۆ 6 مانگ بەیەکەوە ژیان ئەو شەڕ و دەمبۆڵانی نێوانیان کە ڕووی دابوو زۆر بوو، وەلێ حەزی نەئەکرد بمرێ. ژن لە خراپترین حاڵەتدا حەز بە مردنی مێردەکەی ناکا. هەر کاتێ بمرێ ئەم دەچینی تەواو بۆی دەگری و بەدڵیش بۆی بێتاقە دەبێ. نەخێر حەزی بە مەرگی کرێکار نەئەکرد. جارجارە بەیەکەوە چوون بۆ ماڵی دایکی و سەریان لە پورەکانی کرێکارەدا. ئەچوون بۆ سەیرانگای سەرچنار. وەک هەر تازە بوو کوزاوایە یەک-دوو ڕەسمیانەگر. جارێکیان کرێکار زەلالی بردبوو بۆ سەیری نمایشی دیواری مەرگ. زەلال هەتا نمایشەکە تەواو بوو قیژاند بووی گریا بوو. کە هاتبوونە خوارەوە کرێکار وتبووی: وەحشی، ڕەفیقی تۆ چوونەتە سەر مانگ، تۆ لە ماتۆڕە ترسی؟ ژن و دەرەوەیان نەوتووە، بەس بۆ کونی ژوورەوە باشن، وەک پشیلەی ماڵی کە لە ماڵ دەچێتە دەرەوە خۆی حیزەڵاکە، ئێوەش ئاوان. زەلال بەبێ ئەوەی وەڵامی کرێکار باتەوە دەستەکانی خستبووە ناو گیرفانی تیشێرتە سوورەکەی و سەرسنگی تۆن بوو. ئەوت دەماوەند لەسەر دڵێتی. ئەو کە لە دەنگی کەوتنە خوارەوەی قاپ و سەرەمەنجەڵی ژەترسا، چ جای وڕەی ماتۆڕ. بەردەوام دەنگەزلەکەی باوکی و قیژە و هاواری دایکی لەگوێیا بوو. زەلال چەند جارێ ویستبووی بە کرێکار بڵێ: باشە بۆ ئێمە وەک خەڵکی ترنین، بۆ وەک براو براژنەکەدنین، بۆ کە ڕەسمەگرین وەک دوو نائاشنا بە تەنیژدێکەوە ئەوەستین و هەموو جارێکی ژەڵی تەنێکی غەریب لە نێوانمانایە، ئێمە بۆ وەلێ هیچ کات ئەمەی نەوت بوو. زەلال حەزیە کرد کرێکار دەست بکاتە ملی و باوەشی پیا بکا، با بۆ ڕەسمیش بێت، وەلێ هیچ کات کرێکار وەهای نەئەکرد. جارێک کە بەیەکەوە لە ماڵی باوکی زەلال گەڕابوونەوە، لە مۆقیفی پاسەکان ژن و پیاوێکیان دیبوو کە پیاوەکە دەستی خستبووە سەر شانی ژنەکە و سەیری ناوچاوانی خانمەکەی ئەکرد و بۆی دەدوا. کرێکار وتبووی: تۆ سەیری ئەم بێ ئەخلاقانەش ناکەی؟ دەی هەر یەکجار سواریشی بە لەبەر چاومانە. دەی ئەم قسانەی کرێکار پەیامی ڕاستەوخۆ بوون بۆ زەلال کە نەبا ڕۆژێزاری ترەکێت و داوای ئەوە بکە قۆڵ بە قۆڵیا بکە. کە گەڕانەوە ماڵەوە، زەلال ئەمەی بۆ هوماخان گێڕا بۆ و ئەویش گوتبووی: ڕۆڵە گیانگوێ مەوێرێ لە باوکە کە لە ڕقەکەیە چێ. باوکیشی بە دوو شەو دیار نەئەما. دوایی کە هاتەوە ئەیوت: ژنەکە ئاوم بۆ سەر ئاگر بنێ، باوسڵێک دەرکەم، لەشم پیسە. بەڵام بێزی ناهاو بە مانگی جارێکی شتوخنی من بکەوێت و لەگەڵ ما بنوێ. ئیتر بەڵام وێڕای ئەم شتانەش زەلال عەڵقەکەی پەنجەی تووڕ نەدابوو. زەلال وا هەستێ کرد کە هێشتا ژیان شتێکی جوانی و ڕەنگە کەمێکی شیوای بۆ ئەو تیابێ کە هوماخان بووە پەیکەر لەبەر بچووکی ماڵەکەیان لە ماڵی دراوسەیەکیان ششتیان. باشە بۆ ئەم خەڵکە هێندە لە مردوو ئەترسن؟ ئێمە ترس نییە چییە؟ واز و بە پەلەپەلەی شۆن و خێرا ئەینێژن، باران بێت، بەفر و قوڕاو بێت، هەر دەم و دەست ئەینێژن. ئێمە بە زیندوی لە یەک ناترسین، بەڵام لە لاشەی مردوویەک تۆقیوین. زەلال خەڵک و خزمانی دەدی کە نەیان دەوێرا سەیری پەیکەری هوماخان بکەن کە لەسەر تاتە شۆرەکە دانرا بوو. هوماخان دەمی تەواو کراوە و چاوەکانیشی هەروەها. هەردوو دەستی دانەیەکیان کورتتر و ئەوی تر کەمێک درێژتر بەرەو حەوا چوو بوون. قاچەکانیشی کۆ کردبوونەوە. لە حەوشەکەدا پەردەیەکی سپیان بە دەوریدا گێڕابوو دایان ششت. مردوو شۆرەکە ئەیوت: هەتا ئێستا مردووی وەهام نەشتووە، بە هیچ بارێکا بۆم ناگونجێت کە بیشۆم. ئەم مردووە دەست و پێمان لەگەڵ نەرم ناکا. من مردووم شتووە کە خۆی یارمەتیاوم، دەستی گرتۆ بە عیبەکەیەوە تا کەس نەیبینێ. ئەم ژنە بۆ وارە قەڵ هاتووە. زەلال بەردەوام گوێی لە هاوار و قیژەی هوماخان بوو. ئەگریا و لەبەر خۆیەوە ئەیوت: قایمتر، قایمتر، بقیژێنە دایکێکیان، لە بری منیش. مردوو شۆرەکە گوێزان، سابوون، لفکە و بەردەپێ، شانە، دەرزی، بەکرە و خامی سپی لە تەنیش دەستیەوە دانابوو. بەردەوام کۆمەڵێ ژن ئەهاتن و کۆمەڵێکی ترە چوون. هەندێکیان تێر سەیری ئەو پەیکەرایانە کرد و هەندێکی تر چاویانە نوقان و بە زریکە زریکەوە ڕایانە کردە دواوە. مردوو شۆرەکە فەرمانی دا کە قازانی گەورە ئاو گەرم بکەن. وتی: ئەم ژنە نەرم نابێتەوە و ناتوانم بیشۆم. ئاوی بۆ گەرم بکەن، بەڵکو ئەمە خوایە دەست و قاچی نەرم بێتەوە و دەمی و چاویشی لەسەر یەک بنێ.
زەلال بە دیاریانەوە وەستا بوو، دەمی تەواو کرابووە و فرمێسکی ڕشت. مردوشۆرەکە داوای لە زەلال کرد کە هاوکاری بکات و هوماخان بەرزکەنەوە. تاویاندایە پەیکەرەکەی هوماخان و بە پێوە ڕایان گرت. بە سێ ژن ڕایان گرت بوو. مردوشۆرەکە یەکەم مەسینە ئاوی کوڵاتووی کرد بە تەوقی سەری هوماخانە و دەم و دەست ئەو ژنە ڕەقەڵ هاتووە ئەو ژنە پەیکەرە بۆ خوێنێکی گەشی ڕوون. هوماخان سەرەتا سەری توایەوە و بووە خوێن، دواتر ملی، شان و باڵەکانی، سنگی و مەمکی، لەسەرەوە بۆ خوارەوە خوێن هاژەیە کرد. هوماخان ڕژا بەسەر پاوپلی ژنەکان و زەوی حەوشەکەدا، وەلێ ئەمە هاوار و کیژەی هوماخانی لە گوێی زەلال دانەبڕی. دواتر لە پرسەکەیدا زەلال گوێی لە ژنەکان بوو، هەر یەکە و قسەیەکیانە کرد. خاتو حەبسایی وت خۆی دەستێ جوڵان، خۆی کە مردوشۆرەکە بنباڵی ئەشت ئەو دەستی بەرز دەکردەوە و سوبحان الله. پیرۆزخانی دشی هوماخانەی وت بە هیچ شتێک ئەو بەرپیانی پاک نەدەبوونەوە، هەرچی بە لفکە و سابوونی ڕەقی دەیانشت هەر چڵکی هەڵدەدا. ئەوە مانای ئەوەی قەرزاری کەسێکە و ئەبێ گەردنی ئازا بکەن. ژنەکان نزیک لە یەک بەرودوا دانیشتبوون، ژاوەژا و قسە و باس بۆ گەنەی ئارەقی بنباڵ و ناوگەڵیان. کەس قیژە و هاواری مردوەکەی نەئەبیست، وەلێ زەلال چەندی زیاتر کات تێپەڕیبایە بەسەر ناشنەکەیە تۆمتر هاواری هوماخانی دەهاتە بەرگوێ. زەلال نەفرەتی لە مەراسیمی ششتن و تازیە و ناشنەکەی هوماخان هەبوو. ئەو وتی زۆر ناشرین ئینسان بەڕێ ئەکەین ئێمە، وەک ئەوەی لەگەڵ چاو لە سەریەگنانیدا ئیتر ئەو کەسە ئەو دایکە ئەو ئازیزەمان بگۆڕێت بۆ پارچەیەک لە میکرۆب و هیچی تر. دەیهاوینە حەوشە و لە بەردەم ئابخانەکەدا دەیشۆین. پارچەیە بەتانی کۆنی تێوە ئاڵێنین و لە خوارەوە تون پێیەکانی گرێ دەدەین. بە مردویش دەترسن هەڵدەین، بۆیە باش جەڕەبا بەمانەدەن. نایڵن ژنەکان بچنە ژێر جەنازەی مردووەوە، ئەی خوایە، نایڵن لەگەڵ مردوو بمێنێتەوە و ماڵئاوایی لێ بکە. یەکێک دەم دەگرێ، ئەوی تر دەست و باڵت و باوەشە پێ ئەکا. بوار نادەن دوو قسە لەگەڵ مردووەکە بکەیت. دانەیە گەڵێ مەگری، ئەوی تر هانە دەدا بگریت و خۆت بڕنیتەوە. دۆخی ئەوانەی کە دێنە پرسەکانمانەوە چەند وێران و تەفسیر نەکراوە، وەکی خۆمان کە خاوەن پرسەکەین. ئێمە لە پرسەکانیشمانە واز لە بغز ناهێنین. سایە کاتێک کە هوماخانیانە شت، خاڵێکم بەوێ تێپەڕی بەبێ ئەوەی هیچم وتبێ لە خۆوە هات و زلەیەکی تونگی لێیە. خوشکەکانی هوماخان لە پرسەکە ڕقیان لەو ژنانە بووەوە کە خوشکیان لە دەست نەدابوو هاتبوون پێیانەوە. تازێبار وا زانێ میوانەکان کەسەکەی ئەمیان کوشتووە، تا نەدەدا بغزەکات و بەنگ لە میوانەکاندا دەبڕێ. لەو کاتەدا کە هێشتا جەنازەکەیان نەناشتووە، ئەم بیرەکاتەوە کە فڵانە میوان کەسێکی مردن، ئەم چۆن بچێت و خۆی لار بکاتەوە بە سەریانە. هوماخان گەرچی خانوێکی عەنەزە و پۆرخز بوو، وەلێ سۆزێکی گەرمی دایکانەشی بۆ زەلال هەبوو. وێڕای بێدەسەڵاتیەکەی بەسەر کوێخاو کرێکارە، وەلێ هەر سەرپەنایەک بوو بۆ ئەم. لەو ماوە کەمەی بەیەکەوە بوونیان چەند جارێ هوماخان عەباکەی دابوو بەسەریا و زەلالی دوای خۆی دابوو بۆ ماڵەدش و شوبراکانی. لە شوێنان و میوانیەکانە میهرەبانتر و نزیکتر ئەیدوان وەک لە ماڵەوە. هوماخان هەر سەرەتا بە زەلالی وتبوو کە لەگەڵ پورەکانی کرێکار و مناڵەکانیان هێندە نزیک مەبە و بە تەنیا چپەشپیان لەگەڵ مەکا. تۆ مناڵی تو غەریبەیت نایان ناسی، ئەمانە ئاگری بنکان، بەڵام ئەمە مانای ئەوە نییە دەنگیان لەگەڵدا بڕین. لەوەتەی هەین باو باپیرانیشمان هەر ئاوا، پەیوەندیەکانیان ڕاگرتووە، کەسی نەویستۆ، بەڵام هەر هامشۆش هەبووە. زەلال پێی وابوو ئەمانە ڕاوڕقی هەر براژنێکە بەرامبەر دش و ماڵە خەزوورانی، وەلێ ئامۆژگاریەکەشی نادیدە نەگرتبوو. زەلال وتبووی ئەم بەڵامە، ئەم بەڵامەیە کە سەری هەمومانی کردووە بە قوڕا. تۆ بزانە هەموو ئەوانەی گلەییان لە دەسەڵاتداران هەیە دەفڵتێنن لە کۆتاییە ئەڵێن بەڵام. هەموو ئەو ژنانەی کە لە مێردەکانیان ناڕازین هەرەوەتر لەبەر دەرگا نۆرینگەکان لە ناو پاسدا قسەیان پێڵێن، دوعایان لێکەن و سنگیان لێکوتن، لە دێڕی کۆتایی ئاڵێن بەڵام. تۆش هەروای دایەکیان نێکازانیوان بەڵامی بۆ تیابێ. ئێمە بێ بەڵام لە زمانی کوردیدا دەربێنین و بینێرینەوە گۆڕی بابی. من وا هەستەکەم ئێمەی ژن بۆ ئەوەی ڕزگارمان بێت پێویستمان بەوەیە بەڵام بگرین و گۆشاگۆش سەری بڕین، ئەوجا ئەتوانین ئازاد بین.
تۆ بزانە دایکێکیان ژنە دەم درێژە پاکورتەکان باسی ئازادیەکەن و لە کۆتاییە ئەڵێن بەڵام ئازادی بە مانای بەرەڵایی نییە. بەڵام مانای ئەوە نییە ژنان بەدڵی خۆیان بکەونە سەرجادە و شەقلەق نییەک هەڵەن. بەڵام ئازادی سنووری خۆی هەیە. دایکێکیان خۆ خەتای ئەو ژنانە نییە، خەتای ئەو بەڵامەیە. تۆ ئێستا بچۆ بەڵام لەو قسانە دەربێنە بزانە بن بە چ ڕەخشێک. تۆ چی دوت دایکیان؟ ئەوە باسی ئازادیشم کرد دایکە هوما. من جارنامەی جیهانی مافی مرۆڤم خوێندۆتەوە. زۆر پێناسە و قسەش لەسەر ئازادی دەزانم، بەس هیچیانم لاپەسەند نییە. ئازادی لە لای من تەنیا یەک شتە. کەسی ئازاد ئەوەیە کە دەستبەرداری خۆشەویستی ئەبێ. ناهێڵن بە ئازادی خۆتەوە خەریکی خۆشەویستی بی. ئەگەر کەسانێک هەیە ئاوا قبوڵمانە چ باشتر. بەس نییە خۆ ناشبێ ڕێگە بە هیچ کەسێک بدەین. کۆیلەیەکی خۆشویسرا و هەڵبژێرێت و دەستبەرداری ئازادی خۆی ببێ. هیچ کەسێ ئازاد نییە لە ئازاد نەبوونی. کۆیلایەتی شتێ نییە مرۆڤ ئازاد بکرێت لە هەڵبژاردنیدا. پاش مردنی هوماخان بە دەگمەن ئێوارە سفرەیەک کوی دەکردنەوە. زەلال پێیوا بوو ئەو ژنە هەموو هێزی جەم و جۆڕکردنی خێزانەکەی لەگەڵ خۆیان ڕاماڵیوە. کرێکار درەنگانێ بە سەرخۆشی ئەهاتەوە یا هیچی ناخواریا شتێکی یەکرد بە ڕۆنەوە بابۆڵەیەکی دەگلان. بەبێ ئەوەی ئاو لە دەمی ڕابدات دەنووست. ئەمیش بە پارچەیە پسکیتی پتیبوورەوە لەگەڵ کووپێکچا خۆی ئەخلافان و کوێخاش خشوبشێکی بەناو بەفرگرەکەدا دەکرد و بەلایەکی پشتێنەکەی دەمولچێ سڕی. دواییش دەستێکی بەخۆیە ئەهێنا. زەلال دوای مردنی خەسووی مەگەل لە ماڵی باوکی نانی گەرم و سفرەی جەم و جۆڕی بینی بێ. دایکی ئەیوت ڕۆڵە پیا و وەک مناڵ وایە ئەبێ هەمیشە تێر و پڕ بێ. نانی گەرم و باوەشی نەرم، ڕووی خۆش و ژنی خاوێنێوێ. کەمێ بەخۆ تا بچۆرەوە ئەی باشە ئەم کابرایە چۆن ڕازیە؟ چۆنە بە شەق تا ئەم بەردرگایە ناهێنێ؟ ئاخر وەڵا ئێوە ژن نین ڕۆڵە بەڕاستی ژانن. بەحساب خۆندووتانە و موسەقەفن. دەی وا پیا و خراپیش بوو. وا بۆڵاندیشی دوو جاریش دەستی وەشان. ئەوەنە گرانە ئەمە؟ ئەسڵەن لێدان کلتورە کچم. ئێمە جاران کە شومان کردووە شەوی یەکەم هەر بۆ خۆشی تێریان کوتاوین. بەخوا ئەوەشمان پێ خۆش بوو هەر ڕۆژی دواتر بۆ کچی گەڕەکمان دەگێڕایەوە. ژنی ئاقڵ بە چۆڕێمی دەتوانێ ئێمە چارە بکە. ئێمە بەو هەموو چەمۆڵە و بۆقەی کە پێمانەوە ئەنرا بەو نەخۆنەواری و کوێری خۆمانەوە هەر لە هەفتەی یەکەمەوە بەر لەوەی پیاو دەم و دەستی هەڵبێنایەتەوە بۆمان بە میز وڕمانە کرد. کورە ئەگەر لازمی کردایە ئەوی تریشمان دەرخوار دەدا. بۆنا هەراوزەنایەک بە میز کرد بێتەوە ئاگرێک بە میز بکوژێتەوە بۆنا. خواش ژنێکی خۆش دەوێت دەست بگرێ بە ماڵ و حاڵی خۆیەوە. نێڵێ سابات و کەپرەکەی بڕمێ. ئەزانی بۆ ڕۆڵە چونکە لەگەڵ ڕووخا بە سەری خۆتا ئەڕوخێ. چکەس باکی پێی نییە. خۆحاڵی هەی. مێرد هەر ئەرکەکانی خۆی بگەێنێتە مەنزڵ تەواوە. دوو عەلاگە بۆ ئێوارە قابلەمەیە ماز بۆ بەیانیان و هەروە هەفتەی شتێکی ژوەخت بۆ بنباخەڵ. لەوە زیاترت نەوێ. خێزانیانی هەر کەسە و ئەرکی خۆی لە کاتی خۆیان تەواو بکە هەرەوەngەیەکتر. زەلال پڕ قڕگی بوو لە قسە. بەڵام نێزانی ئاخۆ ئەگەر قسە بکا لەکوێوە دەست پێ بکە. بڵێ دایکێکیان کرێکار زاتیەوە ناکاتە دەرگای ئێرەم بە شەق بێنێ هین زادەکە بەس نایپەرژێ. ئێخۆڵی پشیلەی پێسووتاوە و ناکەوێتە ماڵەوە. فەقیرە میوانی ماڵی خۆیەتی. ئێخۆ هەرچی کوێخاشە کزەی لە خۆی بڕیوە جارێ. دایکێکیان ڕۆژێک بە شەق نزیکتر لەو شوێنەی تۆ چاوەڕێیت نزیکتر لە بەردرگاکەتان تا کۆشی تۆم دەهێنن. ئەو جا کامیانم هێنن نازانم. وابزانم بۆ تۆش گرنگ نییە کامیان. تۆ ڕاستەکەی دایکێکیان. ئەو مێردەم میهرەبانترینە کە تا ئێستا بە شەق گوناودەری نەکردووم. دایکێکیان مێرد هەر ئەوە نییە کە تۆ باسی کرد. خێزان بە بەجێگەگەیاندنی ئەرکەکانەڕوا بەڵام بەڕێوە ناچێت. بەجێگەیاندنی ئەرک بەبێ سۆز ڕۆیشتنە بە باری پانیا. ڕۆشتن لە باری پانیا بەڕێوەچوون نییە. مێرد هەستە. ئەندامانی خێزان نابێ ئەرکیان هەبێ بەرامبەر بەیەک ئەبێ سۆزیان هەبێ. دایکێکیان نەوەرەقە نەخوێن ئێمە ناکاتە کەسی یەکتر. سۆز گروپی خوێنی هاوبەشە لە نێوان هەمومانە کە نەبوو نییە. ئەیویست نەوەستێت و یەکسەر دوای ئەم قسانە بڵێ ژن ئەگەر ماڵومێردی هەبێت دایکە ئەمە تۆ باسی ماڵەکەی دەیخۆ من نیمە تا هێلکە و ڕۆنێگەکەم باراناو لە تەپڵی سەرمەوە جۆگەلا بەستێ تاوەکو ئەبێتە هێلکاو لە بری هێلکە و ڕۆن.
خۆ تۆ نەهاتووی سەرێ لە ماڵی ئەم کچت بەی زانی چ باسە دەی تۆ کەی دایکی خواخواتە من نەتۆرێم و گلەیی نەکەم هێشتاش ڕازینی تو دەتەوێت زاواکەت بە شەق تا بە دەرگاکەتانم بێنێ دەی دایکێک گیان تۆ زانی زاواکەت کێیە ئەزانی کە زاواکەت یان زاواکانت خەریکی دایکێک گیان تۆ بۆچی و تاکەی خۆت گێلەکەی ئەگەر خۆت گێل بوویتایە ئەم بەخشیت ئاخر تۆ حەزەکەی هەرچی بەڵای دنیاە بەسەرە بێ بەس من نەتۆرێم و گیا نەبمەوە خۆدوەتەنی بەس نەبمە بێوەژن تەنیا و تەنیا یەک کچە هەیە دایکێک نەتوانێت دڵی یەک کچ ڕابگرێ ئاخر چ دایکێکە وەلێ زەلال نیگای بە دایکیدا هەڵواسی و هیچ کام لەم قسانەی نەکرد دایکی بەردەوام بووتی نەک بەدبات تەلاقی بە و ئەزانی گاڵتەیە بێوەژن کەوتن لەم وڵاتەدا نا هەی قوڕ بەسەرێ باشە کەس بێوەژنی ناوێ لەم وڵاتەدا بە دووری مەزانە کە بوویتە بێوەژن شەوان باوکو و برای خۆت تەماحە تێ بکەن بەبێ ئەوەی بتوانی ورتە بکەی دەی کێ بێوەژنی ئەوێ ڕۆڵە بێوەژن بەلاکەوتە و هەڵقچڕا و بەرماوە و نەعەلبانگەکەن سەد داوێن پاک و شەریوی کەس باوەڕی پێ ناکا ئەڵێن هەزاری تاقی کردوتەوە دەی خاک مەکە بەسەری خۆتە پیاوێ گەرنان و شەقی شباتێ باشترە لەوەی هەرجارەی لە باوەشی یەکێکابی یان بە بێوەژنی بمبی ئەوە باشترە لەوەی شووی دووەم بکەیتەوە و کاتێ تەقەی دەرگای ماڵی خەزورت هات خەسوود لە ژووری دواوە بشارێتەوە نەبادا خەڵک ببینێ بڵێن بێوەژنە یان بڵێن بێوەژنە دەڵە قۆڕەیەکیان هێناوە بۆ کوڕەکەیان دڵی ڕاگرە کچەکەم بە هەموو بارێکە ژن هەر نەکبەتە چ بێوەژن کەوتن و دانیشتنەوە چ مێردکردنەوەش سەری ژن نابێت و سەرین بناسێ یەک سەرین و دووەم بەردەکە وەک هەموو جارێک دەمت دامەچەقێنە قسێت بکە تا کاتی نەچووە خەڵک دەمی سەریەخوا بەڵام تۆ ئەم بێدەنیەت کوڕت بەملی ماڵ خەراب نەجیبەخانی دایکی زەلال ئارەزووی بوو کچەکەی وەک کچی هەر ماڵێکی تر دامەزراو بێ چەند جارێک دابووی بەگوێیە کە بەڵکو مناڵێکیان ببێ وتبووی مناڵ پیاودا دەکوتێ تۆش مەحەبەتت بۆ مێردەکەت زیاتر دەبێت و سەرقاڵەبی خۆسێ و ناگری ئەم کتێب و دەفتەرە لە ژن جوان نییە ئیشی ژن گەورەترە مناڵ خستنەوە و گەورەکردنی کاری ئەوەڵ و ئاخیری ژنە پیاو هەتا مناڵی خۆیان نەبینن ژن بە میوان و سەفەریە زانن ئەو ژنانی کە خۆیان نایاڵن مناڵیان ببێ بەدڵ هەڵکەنرا و لە ماڵ و پیاو ناوەبرێن ژن کە یەکە مناڵی خۆی بینی ئیتر یەک ڕێگای لە بەردەمدایە ڕێگایەک بەردەرگای ئاسنی بچووکەوە کە تەنیا دەکرێتەوە تا لێوەی بچێتە ژوورەوە بەبێ هاتنە دەرەوە پیاویش کە مناڵی خۆی دی ئیتر خۆی دادەڕێژێت و ئەبێتە پیاو لەو وڵاتەدا دایک باوک کە سوکار حەزیانە کرد هەرچی بەڵاو نەهامەتیە بەسەریان بێ بەس کشیان نەبێتە بێوەژن کاسی سەریان تەقیایەتەوە ببوایەتە تۆست لەلایەن ئاساییتر بوو لەوەی پەردەی کچەکانیان بڕوشێ کچیان دوای مێرکردن بەمردایە ملی خۆیان کردا بەپەتەوە یان ئەگەر خۆشیان بیان کوشتایە لەلایەن ئاسانتر بوو لەوەی کە بێپەردە بگەڕێتەوە ماڵی باڵکی لەو وڵاتەدا کە سوکار لایەن گرنگ نەبوو کچەکانیان چۆن و بەچی ماڵە مێرد ڕاگرن بە میزاوگرتنەوە بۆ پیاوەکانیان نوشتە و جادوویان درۆکردن گرنگ نەبوو تەنیا ئەیانویست کچەکانیان لەگەڵ مێردەکانیان بن و بێوەژن نەکەون ئەیانویست کە ڕۆژێک چوو کچەزاکانیان بە میوانی هاتنەوە ماڵە باوان تا شەو دانیشتن و دوایی لەگەڵ پیاوەکانیان بچنەوە کوونەکەی خۆیان و ئەوانیش هەر بە درۆ تا دەرگای دەرەوە بچن ڕێزێکی درۆیینە بۆ زاواکانیان بنوێن و هەر بە درۆ بە کچەکانیان بڵێن ئاگات لەو مناڵانە بێ کچێ زەلال ویستبووی بڵێ دایکێکیان ئەگەر وانە بووم ئەم قسانت ئەی ئەگەر پیاوێک بە منداڵ بەلەسەتر بێت چی بێمەینەتر بێت چی ئەی ئەگەر من هەر نەمەوێت بچمە ئەو دیوی ئەو دەرگا ئاسنە بچووکەوە کە باسیەکەی ئەو وەختە چی دایەگیان ئاخر دایکێکیان من کە هاوڕێکانم ئەبینم مناڵیانە بێ لە ناخەوە گریانم بۆیان دێت و لە هەمان کاتی شاپێکەنینم بەو دڵخۆشیە نایلۆنیەیان دێ دایکێکیان هیچ نییە تەنیا ماوەیە کە ئەو دڵخۆشیە و دوایی دەکەون بەسەر بیرەگەنەکەدا خۆ من نەمدیوە و نەبوومەتە دایک بەس وای دانێ بووشم بەڵام وەک هەمیشە دەمی کردەوە و دەنگ هەر دەرنەهات زەلال نەیەویست ماڵی باڵکی وەک شوێن دابنێ ئەو لە نێوان شەڵتەر و ماڵی باڵکیە هیچیانی هەڵ نابژات خۆمە دوو ئەگەر نین خراپ و خراپتر بن هەتا دانەیەکیان هەڵبژێرێت ئەو لە نێوان دوو خراپا بوو کێ هەڵبژارنیوە های پێکرێ ئاخر ئەم هەڵبژارنە دەستبردن بوو بۆ یەکێک لەو دوو ئاگرەی کە لە بەردەمیا بوو
گڕی ئاگر وەک یەکە خۆدانەیەکیان میهرەبانانە ناسووتێت و ئەوی تریان دڕەقانە هەر بەڕاستیش ماڵیان بە هی کچدا نەدەنا ماڵ هی کوڕە کژ میوانە ئەم میوانە بە بووک دەبرا بۆ لای خاوەن ماڵێکی تر و لەوێش بە میوانی دەمایەوە وەک میوانێکە ژیا تەنیا بۆی هەبوو کارەکان بەڕێکات و بڕیارەکان خاوەن ماڵیدان دواتر وەک میوانێکی ستەری ئەنایەوە و لە بەردەم دەرگای دەرەوەدا تەشتێک ئاو و کەمێک سابوونی پێدەبڕا دایکم بە خوشکە خاوەن کچەکانی ئەوت ماڵتان بۆ چییە بلۆک و دار و تەختە مەنێن بەیەکەوە کچ ماڵی ناوێت پادەرهەوایین جگە لە بێدەنگی و سەربادان هیچی ترم بۆ نەوترا و نەکرا هیچم بۆ زەلال نەکرد ئای مرۆڤ لەو کاتانەدا کە سەری بادەدات و دەستی هەڵدەپێکێت چ ناشرین و ڕەزاگرانە ڕەیحانەی خوێناوی ژن قەدیمیە ژن ڕێحانەیەکی بێقەدا دەم و دەست دوای ڕەگەکەی گەڵا دوای گەڵا دێت چەپکێ ژن لە یەک ژنا چین لەسەر چین نیشتووە ئەو قەدە چ بەڵایەکە بۆ ژن خوایە چ دەبووە گەر قەد نەبا قەد وەک وشەی بەڵام وهایە 1002 بیانووی هەبێت ژن لەگەڵ ئەو وشەنەگریسە هاتە ناو زمانیەوە هەموو هاڕاوەکە کاتەوە بە خشت و بلۆ ئەگەر قەد نەبایە چی زووتر ژنە ڕێحانە دەستی دەگەیشت بە خاک و بەڕێگی خۆی ئەگەر قەد نەبایە ژن ئەوەجێی بە هیچ نەدەبوو جگە لە خۆی کۆتایی بەشی 4 بەشی 5 ئێوارەیەک پزیشک سەردانی شەڵتەرەکەی کرد و دوای هەندێک پرسیار و سیرکردنی ناودەم لەگەڵ گوێچکەی زەلال و گوێگرتن لە سکی زەلال کە لە تۆپێکی خڕی بچووگەچوو پێی وتبوو ئەبێ سەردانی نۆرینگەکەی بکا بۆ سۆنەر و هەندێک پشکنینی تر زەلال وتی ئەم پشکنینانە بۆ چییە بۆ دڵنیابوون لە سەلامەتی خۆم و تۆپەڵە گڕەخڕ و ڕقەکەی ناو سکم من نامەوێ بەس کاتێ دێم بۆ لای پزیشک کە بۆم لە ناوبەرن ئەگینا خوێن بێت و لە لەشی من ناچێ بۆ پشکنین یەک قەترەش ئەو جاخۆ خوێن لە دەمارەکانی منە ناگەڕێ ئەوەی هەیە تۆپەڵە گڕەگڕ دکتۆر تۆ هەرگیز بیستوتە گڕبەرن بۆ پشکنین ئەو زانستەی تۆ پێتەوە خوێندوتە دەریە خاگڕی ناو دەمارەکانم سەر بە چ گروپێکە و هیچ کاتێک نەخۆشیێکی گراوی وەک منە هەبووە دکتۆریان دەردی من بە ئەشعا و پشکنینی خوێن دەرناکەوێ من دەردێکمە تەنیا ڕەنگی ئاگر بە تایبەت پرتەقاڵیەکەیان دەیخوێنێتەوە ئەوەی من لە تۆمەوێ تاودانی ئەو گڕەیە ئەگەر ئەمەد پێ ناکرێ ئۆغر بە با لە جێ ئەویش نەبم بەڵام وەک هەر ژنێکی تر مەگەر مافی خۆم نییە بڕیار بدەم لەسەر سکەکەم بەردەوام بەم یاخودنا ڕەنگە ئێستا بڵێن دەی لەو بەربیرە بکردایەتەوە و سکت پڕ نەکردایە ئەمەش دروستە بەڵێ ئەگەر بڕیار بەدەستی من بوایە بەڵام کاتێ من سکم پڕکراوە بە بێویستی خۆم چی تۆ پاروی جوراوی ناودەمی منە خۆی بە زۆر کامە تەعامەی خۆشە دەرخواردت بدەن و هەتا ناو قوڕاگەت ڕۆی بکەن پەنجە ناکەی بەدەمی خۆتا و بیهێنیتەوە زەلال بێ ئۆقرە و نەئارام جێگەی بەخۆی نەدەگەر بەردەوام لەو ژوورە بچووکە هاتوچۆیە کرد ئەو کاتانەشی کە دانیش بەردەوام ڕانێ جوڵان نینۆکی دەکرۆشت و لێوی خۆیە گەست ئەی قیژان بەبێ ئەوەی کەس گوێی لە دەنگی بێ ئەگریا بە خوڕە گریا گریانێکی بێدەنگ سەرێک کێشا بە عەرزەکە و قژی خۆی ڕاکێشا ژنەکانی ژوورەکەش لێ کۆبوونەوە پەنا دەستێ گرت و ئەیوە ناوی خوا بێنە تۆش وەک ئێمە خۆ هەر تۆ نیت کە کێشت هەیە کچێ بیێرە بەری زەلال گوێی لە قسەکانی ئەو نەبوو بەڵێ نازانم بۆ سەری هەڵبڕی و ئاوا بە لاتیڕێکەوە سەیری کرد کێشە چی لە مرۆڤەکە ئەم ژنە جوانە ناسکۆڵەیە چ زوو ڕوخساری تێکچوو قژەکانی زبر و لێوەکانی ئاوساو دەردەکەوتن پەنا و سەبری و پەنهان و ژنەکانی تر بازنەیەکیان بە دەوری زەلالا دروست دەکرد و گۆرانیان بۆ دەگوت خەنەبەندان خەنەبەندان کچ خەنەبەندانیەتی تۆ تەماشای قەد و باڵای کە دایکی بە قوربانیەتی خەنەبەندان خەنەبەندان دایکە زەلال خەنەبەندانیەتی زەلال لە ناوەڕاستیانە چۆکی هەڵدا بوو فرمێسکی ڕشت لەپڕ هەستایە سەر پێ و لە ناو بازنەکەەوە ڕووی کردە من دادەگەردوون هەرگیز هاوڕێیەکت یان کەسێکت لە ئاوەها دۆخێکا بووە و هیچت پێ نەکرابێ بۆی یا لە دەستتدا دبێ بەڵێنت کردبێ باوەڕم وایە کەس بە کەڵکی کەس نایە
ئەمە درۆیەکی گەورەیە گوایە کەس بۆ تەنگانە باشە نەخێر ئەوە خۆتی لە تەنگانە بڕیارە دەی ئاخۆ شتێک بۆ خۆ دەکەیت یان خۆ دەدەیتە لەم کێشەکە من چاوەڕوانی کەس نیم دڵنیام تەنیا خۆمم ئەبێ هاوارکەم و دەنگم بگەێنم ئەبێ تاو بدەمە خۆم دەستخەمە بنهەنگڵی خۆم و هەستم ئەبێ بە پێوە بتەقمەوە و گر بگرم پریسکم بڵاو بێتەوە ئەگینا کێ ئەو لە باشترین دۆخا بەمانەوەی لەم شەڵتەرە و دواتر دەرچوونیشی بەژنێکی بێ ئابڕوو و لادەر و بێحەیا بە کورتەکەی بەژنی ناو شەڵتەرەکان ئەدرایە قەڵەم مەگەر تورانخانی خاوەنی شەڵتەرەکە نەیوت بوو زۆڵ ئاوڕن ئیترشی ئەو پەنای بۆ من هێنا تەنیا ئەوە نەیوت کە کێشەی هەیە و پێویستی بە پارێزەرێکی زیرەکە من ژمارە تەلەفۆنی کەوێڵ سابوونچی مایە وتم خۆت قسەی لەگەڵکە چۆرە ئۆفیسەکەی ئەگەر ویستت منیش لەگەڵت دێم بەس زەلال جیابوونەوە قورسە و باشتر بیرکەرەوە کاتێ واموت زەلال هەردوو دەستی هێنایەوە یەک وتی سایە ئامان ئەم چوونەم بۆ لای ئەم پارێزەرە بۆ کەس باز نەکەی جیابوونەوە ئەڵی دایکمی ئەویش پێی وایە ژن بمرێ باشترە هەتا خەڵکی پێی بڵێن تەلاق دراوە هەموو جارێک دەڵێت خوایە بمکوژی کوێر و مزمەعیلم کەی کەر و لاڵم کەی بەڵام شتی وەهام پیشان نەی وەی خوا تۆ بەو ئامان و ئەستەغفیرەڵڵا دەستی تۆم گرتبووم و بەردەوام بوو نا خەمە نەبێت جیابوونەوەی چی هەنێ پرسیار و زانیاریم لەو پارێزەرە ئەوێ جیابوونەوەی چی پارێزەرەکە گوێی لێ گرتبوو هەر یەکسەر لەوێ تەلەفۆنی بۆ تورانخانی خاوەنی ئەم شەڵتەرە کردبوو هەر هەمان ڕۆژ زەلالە بەنە شەڵتەرەکە و پەراوی تایبەت بەخۆی بۆ دەکەنەوە بە تەکسیەک چوو بوون بەرەو شەڵتەرەکە هەتا گەشتبوونە شەڵتەرەکە کابرای شوفێر ڕادیۆی پێکردبوو کە باسی تاوانێکی خۆکوژی ژنێکی کردبوو لە کفری بێژەرەکە دەموپلی باش گۆی نەدەکرد و زمانیشی ئەیگرت وتی عادیلە کاکەباوەی تەمەن 33 ساڵ لە ماڵەکەی خۆیان بە چەقۆ بەر بۆتە ملی خۆی و ویستێتی سەری لە لاشەی بکاتەوە عادیلە ئەو کاسەسەرەی بەلایەقی جەستەی خۆی نەزانیوە بۆیە بیری لەمە کردوتەوە جێگەی باسە عادیلە بەر لە 6 مانگ لە شەڵتەر هاتوۆتە دەرەوە شۆفێرەکە گورج کزی کرد لە ئاوێنەکەەوە سێرێکی دواوەی کرد و دوو جاروتی های تڕحێو هەیتر بە ناوی عەقلی ژنی ئەم ئان و زەمانەی تورانخانمی ژووتی ژنی ناو شەڵتەرەکان زەلالی ژووتی بە چەقۆ چەند بێبەزەیانەیە ئەم خۆکوشتنە یانی چی دەسی چۆتە تورانخان وتی بۆ خۆکوشتنی پڕبەزەیشمان هەیە کچێ ئەم نووسەروشتانەی دوای ڕاپەڕین چاک زمانیان تێکداون خۆکوشتنی بێبەزەیی های بۆنی بەنزین و تەقۆبوڕی تەکسیەکە زەلالیان هەراسان کردبوو نێزانی بۆ کوێچێ چییە بێ بەڵێ بە بیستنی ئەم قسانە لەوە ناچوو بۆ شوێنێکی سەلامەت بڕوا تورانخان وتبووی کە لەبەر سەلامەتی گیانت ببینە شەڵتەر لەوێ پارێزراوە بی تا ئەو کاتەی کێشەکەت چارەکەین بەڵێ زەلالی زانی ئەم کێشەیە چارەی نییە دەیخۆ کێشەی لەگەڵ کەسێک یان چەند کەسێک نییە تا چارەی هەبێ کێشەی لەگەڵ تۆپەڵێکی مڵی ناو گەروی و گەرمی خەفەکراوی ناو دەمارەکانیان هەیە کێشەی لەگەڵ ئەو وەحشەدا هەیە زەلال بیری دەکردەوە چی بکات تا ئەو پارچە گۆشتە حاڵی بکا لەگەڵی بکەوێتە گفتوگۆ و بە مەرجەکانی خۆی ڕازی بکا بە مەرجێنەی ڕەنجێنێ زەلالەی ویست مناڵەکەی ناوسکی جاری دۆڕانی خۆی بدات و دەستی زەلال وەک براوەی یاریەکە بەرز بکاتەوە و کاسەکەش بداتە دەستی نا ئەمە مەحاڵ بوو ڕۆحی وەرزشی تەنیا لە وەرزشەوانەکانی ناو تەلەڤیزیۆن و فیلمەکانە هەبوو دەنا دۆڕا و نەک لەگەڵ براوە تەوقەی ناکرد و ماچی ناکرد بگرە بۆی بلوایە کاسەی سەری هەڵدەتەکان چجای ئەوەی برنەوە و دۆڕاندن لە نێوان دایک و منداڵدا بێ کاتێ مناڵ کرایە شەڕی نێوان گەورەکان و کرا بەگژی دایکیدا تەنیا لە بەردەم دۆڕاو داین بەبێ براوە کە هەردووکیانن زەڵاڵی زانی پێیناوەتە سەر یەکەم پلیکانەی بیرێکی قوڵ لە تاریکی و قوڵایی بیرەکە نەئەترسا ئەو ترسی ئەوەی لێنیشتبوو کە لەو سەری بیرەکەوە خۆی بە تۆپە خڕەکەی باوەشی و گڕەخامۆشەکەی هەناوی و دەنگە دەرنەهاتوەکەیەوە بچێتە دەرەوە زەلالە ویست لەو سەری بیرەکەوە بوو بێتە یەک پارچە دەنگ و دووکەڵێکی ڕەش زەلال مانگی یەکەمی ژنومێردایەتی بوو لەگەڵ کرێکار کە بوو بووە دەمبۆڵەیان و بۆ یەکەم جار دەمبۆڵەکە گەشتبوو بەوەی کە کرێکار دەست بەرز بکاتەوە و لێی با زەلال نێزانێ مەسەرەتایەکی یەکجار خراپە زۆر جار بیستبووی لە دایکی کە دوو مەمکان بە یەکەوە شەڕیان نەبێت چ جای ژن و پیاو لە ماڵەکە زەلال هەر کاتێ شەڕیان نەبوو هەتا دنیا ڕووناکیە کردەوە ئەگریا زۆر جارە چوە حەوشەیەک جار بچووکەکە و لەسەر قادرمەکەدا دەنیشت و سەیری ئاسمانیە کرد بە خۆیەوت ئەبێ هەتاکەی ئەمە قبولکەم هەتاکەی بێدەنگ بم
وا بڕیارمدا قبوڵی نەکەم و بێمە دەنگ ئەی دوای ئەوە چی سەرکەم بەکوێە واجەیەکیش هەبوو ئەی دوای ئەوە چی مەگەر هەر نابێ مێر بکەمەوە ئەی بەکیە داخۆ هەر ئەم باشتر نییە لە کەسێکی تر گرنتی چییە کە هەموو وەک ئەم نین بگرە لەمیش خراپتر نین قسەکانی دایکی بیرەکەوتەوە دایکی هەزار جاریاوی بەگوێیە کە ژن خوامەرگی با بەڵام دوو سەرین نەناسێ لەگەڵ باسی جیابوونەوە کرانە جیبەخانی دایکی زەلال تەلاری خوشکەزای بەنمونە ئەهێنایەوە تەلار وێ ڕای پێداگری کە سوکارەکەی لەسەر جیانەبوونەوە بەڵام هەر جیابەوە ئەو خۆی داوای جیابوونەوەی بەرز کردەوە و لە دادگاش دەستی لە مارەیی پارەی بژێوی خۆی و مناڵەکەی بەردا تەنیا لە پێناوی ئەوەدا کە زووتر دەستی لە مێردەکەی بەربێ تەلار بە مامی وتبوو مامەگیان کە ژن مارەیەکەی زۆر بوو پیاو دەستی لێ بەرنادا لەبەرەوەی مارەییان پێنادرێ من دەستبەرداری دەبم و نامەوێ هەموو ئاگادار بوون کە تەلار خۆی جیابوو بۆ و دەستی لە مافەکانی بەردا کەچی نزیکترینەکانی بەر لە هەمویان مامی بڵاوی کردبوو گوایە تەلار پەیوەندی لەگەڵ کەسێکی ترا هەبوو مێردەکەشی ئەمەی وەک مەرج بۆ داناوە تەلاری سەرپشت کردووە لە نێوان دەستبەردان لە مارەیەکەی یان ئەوەی کەنهێنی پەیوەندیەکەی بدرکێنێ نەجیبەخانەیوە تەلاریان بەو دەردە برد کە بردیان خۆتۆ لەو وریاتر نیت خۆ لەو زیاتر نیت مناڵەکە لە نێوان ماڵی باوکی و خۆیە هێندەی نەمابوو کوتکوت ببێ تەلار 5 ڕۆژ بە جۆرێ ڕایەهێنا دەیخەوان و قسەی لەگەڵە کرد 2 ڕۆژیش باوکی بە پێچەوانی تەلارەوە کە دەینار بۆ لای باوکی چی جلوبەرگێکی بۆ دەناردن لەو سەرەوە نەیەهێنایەوە نە هەفتەیەک نە دوو نە مانگێک و نە چوار ئەمە وێ ڕای ئەوەی سڵاوێکی لە هەر پیاوێگە کرد پێوەیانەنا ئەچۆ ماڵی هەر کامێ لە خزمان ژنەکان بە جۆرێک دڵیانە ڕەنجان بۆەوەی جارێکی تر نەڕواتەوە بۆ ماڵیان و پێیان لێدا ببڕێ ژنەکان زۆر جار لە پیاوەکان دڕەقتر بوون تەلار نزیک بە ساڵێک دوای جابوونەوەکەی بڕیاریدا کە بڕوا بەبێ ئەوەی بزانێ بۆ کوێ نەجیبەخان بەردەوام تەلاری خوشکەزای بەنمونە بۆ زەلال هێنایەوە و دەیگوت کچم تۆ تەمەنێک کەمە منەزانم ژن کە جیابەوە بە چی ناوی ئەبەن و سەیریەکەن پێڵێن نەعل هەر ڕۆژە و بە پێی یەکێکەوەیە دێک کە هەر نەعل بوون بێ پێیەکانی یەک کەس باشتر نییە لە هی هەزار لەو ماڵ و حاڵە جوانە دانیشە ماشەڵڵا سەرایەکە سەرا نەجیبەخان باسی چ سەرایەکیە کرد زەلال پاشەوەی هاوڕێ کە سوکار دەرودراوسەیە ماڵی باوکی کەوبوونەوە و هاتبوون بۆ پۆیلانەکردنی دراوسەیەکی ماڵی باوکی بە ناوی باجی فاتم بەتوانجەوە ئەڵێ ئەیڕۆڵە کوا ژووری نووسن و تڕوتفاقە خۆکرد بکەوێ لە ماڵەیە دانێشکێ نە زەلال و نەدایکیشی هیچیان وەڵام نەدابەوە بەڵام دوای ڕۆشتنەوەی ئەوان زەلال بە کرێکاری وتبوو ها ئەو دوو تاکبازنەم بەرە بیان فرۆشە و با ژوورێکی نووسن بکڕین لەو دیوەی دواوەی کوێخا دای دەنێن و ئەم ژووری میوانەش بۆ ئەوان کرێکار سەیری هەواڵەکانی تەلەڤیزیۆنێ کرد لەبەر خۆیەوە بەبێ ئەوەی سەیری زەلال کاوتی یەکێ نەزانێت خۆت لە شانزیلیزیەوە هاتووینا ژووری نووسن زەلال بۆی نینۆک شانە و ئارایشتەکانی لەسەر مەقەبایەکی چایی کە پارچەپەڕۆیەکی سپی دانتێلی بەسەردادابوو ڕیز کردبوون جلەکانیشی بە عەلاگەیەکی تەختەوە لە دیوەکەی کوێخادا نابوون دوای ماوەیەک مقەباکەی هەڵگرت و هێنایە ڕاڕەوی نێوان مەتبەخ و ژووری میوانەکەوە لە تەئاوێنیەکی شکاوی لەسەر مقەباکەدا نابوو هەموو جارێکە سەیری خۆیە کرد لایەکی دەموچاوی ئەبوو بە چەندین پارچەوە هەمیشە سوراوێکی تۆختۆخی جەرگی دەکرد بەو لێوە سوورە تۆخە و چاکەتە سوورەوەوە بەردەوام لە خوێنی ناو بەفرە چوو ئەمە ئەو سەرایە بوو کە نەجیبەخان باسی لێوە کرد ئێوارەیەکی یەکجار پڕژاوەژا و قەرەباڵە خەرچۆنێ بوو زەلالمان ڕازی کرد بە چوون بۆ لای پزیشک زەلال لەسەر تەختی سۆنەرەکە خۆی تۆپەڵ کردبوو بە جۆرێ خۆی هێنا بۆ یەک دەدوت ئازارێکی تۆم گرژی کردووە پزیشکەکە قاچەکانی پێ درێژ کرد و پاش کەمێوتی کوڕێکی جوان و سمێڵزل زەلال بەس ئەیڕوانی خانمە پزیشکەکە بەردەوام بووتی چیاڵی خۆشحاڵ نیت خەڵکی بۆ کوڕ خۆیانە کوژن تۆش لە شوێنی چاوەڕوانی دانیشت و لەچکەکەی هێنا بەسەر دەم و چاویدا چاوەڕێیان کرد تا ئەنجامی سۆنەرەکە بنووسرێ سەری داخستبوو خۆی هێنا بۆ یەک ئەو بس دەچۆیەک هەموو ئەو ژنانی کە چاوەڕوانی سۆنەرەکانیان بوون دانیشتبوون زۆربیان چاوەڕوانی ئەوەیانە کرد مژدەی ئەوە ببیستن کە مناڵەکەی ناوسکیان کوڕا دانەیەکیانەوە دوو کچم هەیە ئەگەر ئەم مناڵم کوڕ نەبێ ماڵی خەزورم بەتانام کوژن چونکە هێوەژنەکەم دووگیانە بە کوڕ ژنێکی تر کە قاچێکی لە گەج گیرا بوو وەڵامی دایەوە من 4 کچم هەیە 2 ساڵە خەریکی جەدوەلم تا کوڕ دەربچێ کە چی کچ دەرچوو من دڵنیام زەلال گوێی لە قسەکانی ئەمان نەبووە ئەو بیری لەوا کردەوە کە زۆر شت هەبوون سەرەڕای ئەوەی کە نەیویستون بەڵام بەردەوامیش بۆ لەگەڵیان
بە نمونە ژیانی لەگەڵ کرێکار دەیەویست بەردەوام بێ، ئەو بیانوانەشی کە بەدەستیەوە بوون بۆ جیابوونەوە ڕاست بوون، بەڵام هیچ هەنگاوێکی جددیشی نەنا بۆ جیابوونەوە و ترازان. لە پاش هەر شەڕی دەمبۆڵەیەکی نێوانیان کرێکارێیوە تەلاقت دەدەم، ئێستا ئەچم قسە لەگەڵ باوک دەکەم، تەواو. ئەو تاوی دەدایە پانتۆڵەکانی و زەلالە چوە بەردەمی و تونگ دەستی ئەگەر دەگریا و ئەپاڕایەوە، ئەو لێی دەدا و بە قژ دووری دەخستەوە. جارێک پێی گوتبوو بەمەرجێ ژیوان دەبمەوە لە بڕیارەکەم و تەلاقت نادەم، ئەگەر ئێستا بچی قاچی سەرگوڵخانمی خاوەن ماڵ ماچ بکەی. زەلال بەدڵی پڕ و چاوی فرمێسکەوە چوو بوو، سەرگوڵخان تاوی دابووە و نەیهێشت بوو، وەلێ نەشی پرسی بوو بۆچی و چ باسە. زەلال تەنیا ئەوەی وتبوو کە بەم شەڕ و دەمبۆڵانەیان دەنگەدەنگیان دێتە سەرەوە و بێزاریانەکەن. زەلال ئێستا بیری دەکردەوە چ عەجەب کۆیلەیەک بوو، بۆ دەبێ ئەم قاچی ژنە دراو سێماچکە، باشە بۆ دەبوو هێندە لە تەلاق ترسێ، بە جەهەنەم تەلاقی دەدا. دایکی پێی وتبوو بێوەژن یانی نانی لەت بوو بەرماوە، یانی ئەوەی کە تازە نابێتەوە بە کچەکەی جاران، تێبگە تێ. زەلال لە ترسی بێوەژن نەکەوتن چەند جارێکە کرێکار وتبووی تەلاقت دەدەم، نەوتی بە خۆیان کردبوو. جارێکیش کرێکار شقارتەکەی بۆ هەڵا بوو، ئەو مردنی پێ باشتر بوو لە بێوەژن کەوتن، ئەوەی ویست هەر بە ژنی بمێنێتەوە، نەک پێشگیری بێی بۆ زیاد بدێ. زەلال لەو ترسەی دایکی تێ ناگەیشت، باشە ئەگەر بێوەژن کەوتنی هێندە پێگرانە چۆن ڕێگەی داوە بێوەژنێک بووەتە بووکی. کاکەی زەلال کاکە مەریوانی لە بەریتانیا لەگەڵ خانمێکی ئەبێت و کچێکی شیانە بێت، ئەو جادایکی لە پەیوەندیەکە ئاگادارەکاتەوە. دایکی نیگەران بوو، بەڵێ تەنیا داواکاری لە کوڕەکەی ئەو ئەبێ کە بەڵکو بەمارە و تەلاق لەسەر سونەتی خۆ پێغەمبەر بەیەکەوە بن. زەلال وتبووی دایکە گیانەگەر بێوەژن بوون ئەو خێوە ترسناکەیە کە باسیەکەی، ئەی بۆ کارۆڵ بێوەژنە و ڕازیش بوویت. دایکی وتبووی ئەوێ ئێرە نییە، دوایی کوڕە و دەستم پێی ناگا، با لە زینادا نەبێ، ڕازی نابم، چیەکەم؟ لەسەر دەستوری خۆشمان مارەی کردووە. لەو غەریبە پشیلەیەکیش بووایە، هەر مەمنون بووم بۆ ئاودەنگی کوڕەکەم. دایکی زەلال بەوە دڵخۆشی خۆی دەدایەوە لە ناو خزم و کەسوکارە کە گوایە بووکەکەی موسڵمان بووە و بە بنەماڵەیەکی پارێزگار و بە خەم حیای خۆیانەوە وەستی ماڵی بووکەکەیە کرد کە یەکەم جار کارۆڵ و کاکەی هاتنەوە. ئینجا دایکی زەلال زانی کە کارۆڵ 7 ساڵ لە کاکەی گەورەترە. دایکی هەرچەنە لە ناخەوە نیگەران بوو، بەڵێ تەنیا ئەوەنەی وتبوو کە ژن گەورەتر بێ بۆ غەریبی باشترە. زەلال حەپەسا بوو، بە نیگەرانیەوە بۆ منی گێڕایە و وتی ئەوە بۆ ئەگەر بیانەوێ شتێک پینە بکەن هێندە کارامەند. سایگیان ئەگەر کارۆڵ کورد بووایە کاکەم ئاوەهای بۆ کرد؟ ئەی دایکم هەمان هەڵوێستی ستایە بوو؟ بەڵێ. باوکی زەلال هەموو جار بەتوانجەوە بە دایکی زەلال لێوت ها بووکە موسڵمانەکە چۆنە خانم، موسڵمان بووە ها؟ نا، هەی لەو عەقڵە ژن. زەلال نەیویست لەم سکەی بەردەوام بێت و بیهێنێتە دنیاوە، بەڵام ترسی ڕاهاتن لەگەڵ ئەم تۆپەخرا لێ نیشت بوو. زەلال دڵخۆشی خۆی دەدایە و ئەیوت من بۆچی وا بە خۆمەڵێم و خۆم ئازار بدەم؟ نەخێر هیچ جارێ فرسەتێکی تەواو هەڵمەکەوتۆ بۆ جیابوونەوەم، ئەگینا بوومەوە بۆنا، هەروەک چۆن ئێستاش هیچ دەرویەکەم نییە بۆ دانانی ئەم تۆپە گرەی کە باوەشم پیا کردووە. لە ناچاریدایە کە بەردەوامم من کەمکاریم نەکردووە. زەلالەی وت خۆزگە وەک چۆن دایکم توانی ترس لە دڵما بڕوێنێ و بێوەژنی و جیابوونەوەم لێ بکاتە کێو، ئاوەها ژەیتوانی یەکێک لەو قسانەی کە بەردەوامی کرد زەڕەیەکی وای لا دروست کردمایەوە. دایکم بەردەوامەیوە ئینە بەعدە العوسری یوسرا، بەڵام کوا ئەی بۆ دوای ئەم هەموو عوسرە هەر یوسر نەهات؟ داخۆ چ ڕەنگێک بێت ئەم یوسرا؟ پاش زیاتر لە سەعاتێ پارچەوەرەقەیەکیاندایە دەست زەلال و دڵنیایان کردەوە لە سەلامەتی خۆی و مناڵەکەی ناوسکی. زەلالی ئەم چەند مانگەی شەڵتەر لەگەڵ خانمە بێدەنگە خەمبارەکەی جاران هەریەکن. تەنیا ئەوگە نەبێ من زەلالم ئەدی کە ئەو وشەیەی بەردەوام لە کاتیوانەکانە لە دەرەوە لە خۆشی و ناخۆشیە ئەیوتەوە چیتر لێم نەبیست. ئەو بەردەوام لەبەر خۆیەوە ئەیوت بارق، بەڵام ئەوە بۆ چەند مانگێکە لێم نەبیستووە. لە دایکیەوە بیستبووی کە بارق ناوێک هەبووە لە زاڵمیدا کەمیە نەبووە بەرامبەر بە کورد، ئەو بەعسیەکی پلەدار بووە لە ئەمنە سوورەکەی سلێمانی. زەلال تا دەهات دۆخی دەرونیش پرزەتر دەبوو. چەندی تۆپەکەی باوەشی گەورەتر بووایە، ئەم زیاتر باری دەرونی ئاڵۆزە بوو. مانگەکانی کۆتایی لە شەڵتەر کەمترین کا دەنووست و هەر بە ئاگا بوو. شەوان بە زۆر چاوی خۆیدا دەدڕی تا خەو نەچێتە چاوی. ئەو کە خەو ئەچووە چاوی ئەو شەوانەی بیر دەکەوتەوە کە بارق لە خواردنەوە بوو. ئەوی تریان دەهاتە بەردەمی و خۆی پێوە دەناو ئەیوت دەی هاوارکە چیت پێیەکرێت درێغی مەکە، چی ئەڵێی حیای خۆ دەبەی چەند کەسێکی ژە کوژرێت لەم کەین و بەینەدا لەسەر تۆ.
بە پشتێنەکەی تون دەمی زەلالی ئەبەست شەڕواڵەکەی تانیوە ئەهێنا ئەوەی 1 و 2 هەڵەسایە سەر پێ. زەلال جارێکیان وتبووی دەمم مەبەستە بشتەوێ هاوار ناکەم خۆوتنی حای خۆم ببەم. زەلال شەوان کە چاوان و قێنێ هەنکە هەنک و خیشەخیشی ئەوی دێتە بەرچاو و گوێ و دەڕشێتەوە و پێچ و ژان بەستایە بێزی لە خۆی ئەبێتەوە. چەند جارێ بەخۆیەوە باشە من زۆر دڵڕەق نیم بەرامبەر بەخۆم ئەگەر بێتاوان و مەزلومێک لەم مەسەلەیە هەبێت تەنیا منم بۆ ئەبێ بێزم لە خۆم بێتەوە. نا تاوانباری سەرەکی خۆمم. چەند جارێک چەقۆم بۆ خست گیرفانم و کەچی دوایی سێوم پێلەت کرد بۆی. چەند جارم نەوتێنا بەنیەتی ئەوەی هەتا نەبێتە خۆڵە مێژلەی نەگەڕێم کەچی دوجار زۆپام پێگەرم کرد بۆی. دەیان جاش قارتەکەم بردۆتە لای سەری و دواتر ئاوم پێگەرم کردو بۆ سەر و لاشەی. ڕێحانەی خوێناوی ڕاستە هیچم پێ نەوتی دایکە، ڕاستە هیچ جارێ باسی ترسە بێ بنەماکەی تۆ لە جیابوونەوەم و خەمساردیەکەتم نەکرد. کوا کەی من لەگەڵت دانیشتم و وەک بەنی بەشەر باسی دڵۆپە و باراناویم و بەقەکەم بۆ کردم نە. دایکە وەک بیرێ بێ هیچ جارێ باسی ئەو ترسە من بۆ کردووی کە لە دانەکی ڕەکانی ئەو گاپیرە هەما نەم کردوون. ئەم قسانەم هیچ جارێ نەکردوون، قسەی تریشم نەکردووە، بەڵام دڵنیا دەکەمەوە بەشی هەموو ئەو قسانە ڕق و بوغزم لە کۆگاکەمدا پاراستووە بە جۆرێکە بەشی هەلاهەلابوونی هەموو کەون و کائینات بکات دایکە. زەلال دەربارەی کرێکارەی وت ئەگەر پیاوێ پیاو بێ هەفتەیە 7 ڕۆژە ئەو دەدانی دوای 12 شەو دێتەوە. پیاوێ پیاو بێ بە هاوژینەکەی ناڵێت چێکێت و چێخۆی. زەلال بۆ منی گێڕابەوە کە بارق تەنیا سڵی لەوە ئەکردەوە کە زەلال نەیکاتە هەرا لەسەر خواردنەوە و چوونە دەرەوەکانی. ئیتر گوێی لێ نییە چۆنی بەڕێیەکە ماڵی کێچێت و چیەخوا. زەلال زۆر جار خۆی ئەخلافان ئەویست ڕۆڵی خانمێکی بەختەوەر لە دراماکەدا بگێڕێ. ئێوارەیەک خۆی رازاندەوە و سوراوە جەرگە تۆقەکەی دەرهێنا و قژە درێژەکانی تون لە دواوە بەست و چاکەتە سوورەکەی دایەوە بەسەر شانیا. چوو بۆ شوێنی کارەکەی کرێکار وای دانابوو کە لەگەڵی بچێتە دەرەوە بۆ چێشخانەیەک و وەک 2 هاوژینی نزیک لە یەکتر پێکەوە نان بخۆن سەیری یەک بکەن لەبەر خۆیانەوە ئەو گۆرانێ بڵێنەوە کە تاجیری چێشخانەکە لی دەدا. نەرم نەرمیش باسی ئەوەی لەگەڵ بکا کەماڵێ بەجیا بگرن و بەڵام ئەمە چۆنەکرا. پیاوێکی پیری تەنیا چۆن بەجێ دەهێڵرا. دەیوا بارقیش بەمە ڕازی بوو مەگەر دایکی کە سوکار و دەرودراوسێ دەیان بڕێوە نەخێر هەر بێدەنگ بێ باشە باشترە باشترینە. زەلال بەرنامەی داڕشت بوو کە گەشتە لای بارەقێک سەر بەبێ پێچووپەنا بڵێ من نامەوێت لەو ماڵەدا بم. ئەو پیاوێکە ژنی نییە و منیش گەنجم. چەند جارێ هەستم کردو بە جۆرێک سیرمەکە زۆربەی کاتیش تۆ لە ماڵەوە نیتیان زوو وەرەوەیان ئەم وردە قسانە لەگەڵ خۆیان گەیانیانە ڕاڕەوی ڕادیۆکەی کە کرێکار لەوێ هەڵەچن بوو. لە پرزگەکەەوە ڕێنوێنیان کرد بەرەو ژوورەکەی ئەو. لە بەردەم ژوورەکەدا کرێکاری بینی کە شانبەشانی خانمێکی هاوکاری خۆی وەستا بوون. زەلال کەمێک وەستا قاقای بارق و لیقەلیقی خانمەکەی بەرگوێکە و ئەم پیاوە پۆرخزەکەم دووەی ماڵەوە غیرەی کرد. ڕەنگە غیرەیش نەبوو بێ بەڵکو دڵ لە خۆدامان بوو بێ. ژنەکان ئەگەر ئیرەییان هەبوایە وەک پیاوەکان باز دەکەن چما لە پێناسەکاندا هیچ شیکردنەوەیەکیان بۆ ناکرێ. ئەوەی ژنەکان پێوەی بارگاوین ئیرەیی نییە بەڵکو خۆ بەکەمزانی و دڵ لە خۆدامانە. هەر چۆنێ بێ نزیک بووە بارق لەبری بە خێرهێنانی و پێشوازی مۆڕەیەکی یەکجار تۆنگی لێ کردبوو بە بینینی زەلال لێوەکانی سپی هەڵگەڕان. زەلال لەم نیگەرانی بارق تێنە ناگەیشت وەک هەمیشە. خانمە هاوکارەکەشی وەڵامی سڵاوەکەی زەلالی نەدایەوە هەر چۆنێ بوو لەسەر کورسیەک لە ژوورەکەی بارق و نەسیمی هاوکاریدا دانیشت کە ئەم چوە ژوورەوە ئیتر ئەوان بە فارسی قسەیانە کرد. زەلال ویستی بڵێ کە کارەکانت تەواو بوو حەزەکەم بچینە دەرەوە ئەمەیە داوەتی من بی 2 قسە و 2 دەردەدڵ. وەلێ کە ئەم دۆخەی بینی هیچی پێ نەوترا و دوای کەمێ بارق وتی ئیستا سیارەیەکی ڕادیۆ ئەڕواتە دەرەوە پێم وتون تۆش بگەێن نەماڵەوە. کە بارق گەڕایەوە ئەم لە ئابخانە بچووکەکە ئاو و تەشتی بۆ کێوخە ئامادە کردبوو بۆ ئەوەی وسڵ دەرکا. بێ ئەوەی هیچی لێ پرسێ بێ سێو دوودایە بەرزل لەو جنێوە وتی کچە قەحبە بۆ چاودێریم هاتبووی ئەتەوێ سووکم کەی قاژ و بەقەدەر خڕن و کێگە بیت و ئەو هەموو زۆرزانێت لەکوێوە بوو ها مارە قۆڵ. زەلال بەدەم هەنسکەڵدانەوەی تیویستم بچینە دەرەوە بۆ چێشخانەیەک و قسە. بارق بە قش هێنایەوە بندەستی خۆی و تون دەمی گوشی و دایە بەر شەفازڵە. ئەو شەوە زەلال هەتا توانی دەمی کردەوە خۆی بۆ قیژەیەکی بەرز یەکجار بەرز ئامادە کرد. زەلال بۆ ئەوە دەنگی هەڵ نەدەبڕی کە دەرودراوسێ بێن بەهانایەوە هەتا لە چمونینۆکی کرێکار ڕزگاری کەن نەخێر ئەو هەرگیز لە کرێکار لە نینۆکە تیژەکانی و جنێوەکانی هەڵناها بگرە زیاتر لێی دەهاتە پێشەوە بەردەوامەیوە چیل لە دەست دێ درێخی مەکە یەک جار و بیبڕەوە.
زەلالەی ویست بەو هاوار و قیژەیە ئەو تۆپەڵە مڵەی کە لە ناو گەرویدایە و هەموو جارێکە دەیەوێت قسەیەک کە ناڕزاییەک دەرببڕێکەوە گیرا بەری قورگی دەگرێت و ناڵێن و زەی لێوە بێت بتەقێتەوە. بۆ ئەوە زۆری لە خۆی کرد کە ئەو تۆپەڵە گەرمەی ناوسکی گر بگرێت و بیرەگر لە دەمیەوە پەرش بێت یان بەناو هەموو گیانیدا بتەقێتەوە لە بنی پێیەوە تا تەوقی سەری ورد و خاشکە وەلێ بێفایدە بوو. ئەم جارەش وەکو هەموو جارەکانی تر تێرگریا گریان بەس بە فرمێسک دەمی تەواو کرابەوە و دەنگی دەرناهات. ئەوە خۆی بوو وایە زانی قیژە و هاواری دەدێت و دەگاتە عەرشی عەزیم. وەلێ نووزەی لێوە نەئەهات. کرێکار چەندی تاقەت هەبوو بەس لەو شەق بەر بۆ گیانی. وەک هەمیشە زەلال بەدەم هەنست کەڵدانەوە لەسەر دۆشەکە بەرگشینەکەی لای پەنجەرەکەەوە خەو بردیەوە. ئەو دەمەی کە بەرگی دۆشک و پشتیەکانی گۆڕی چەنە دڵی بەم ماڵە خۆش بوو. بە هوماخانی وتبوو ئەگەر هەموو بەرگی نوێنەکانێک ڕەنگ بنجوانترە. خۆی و هوماخان وەکو دایک و کچێک بەیەکەوە چووبوون بۆ بازاڕی دەبۆکە و ئەو قماشە شینانەیان کڕی بوو. زەلال زۆربەی ژوورەکانی لە شەڵتەر بە دیار پەنجەرەکەەوە تەواوە کرد. لەوێەوە هەزار جار تەماشای ئەو دارتووە زڕەی دەکرد کە جارێکیان بە پەنای وت سیرکە مرۆڤ بەس لە ڕوانین و مامەڵەکردن لەگەڵ مرۆڤ ڕز دەبێت و هەست بە چەند بارە بوونەوەکە. پەنا من ئەمە چەند مانگە هەموو ڕۆژێک هەر ڕۆژەی چەندان جار سەیری ئەم دارتووە ئەەکەم لەگەڵاو قەدەکەی وردەبمەوە هەر هەمان دارتووی دوێنێ و ڕۆژەکانی پێشووە وە لێلەی بێزار نیم. مرۆڤ دەتوانێت لەگەڵ هەموو زیندەوەرێکی ترا هەڵبکا مرۆڤ نەبێ. من ئەتوانم تا دەمرم هاوڵی مانگایەک سەگێک و کۆمەڵێت توولەمار بم بەڵام بارق نا. تۆ وای دانێ من و بارق دوو کەسی نزیک لە یەک و بێکێشەش بووین بەڵام خۆ دوای ماوەیەک هەموو شت دەوترێ ئیتر بێزاری دەست پێەکە. تۆش وا نەبوویت پەنا؟ تا دەهات زەلال سکی گەورەتر ئەبوو دەمولچی زیاتر ئەتوایەوە بەسەر ڕوویە گرژومۆنتر دەردەکە و پێیەکانی زیاتر دە ئاوسان و پەڵی ڕەنگی گەڕ لەسەر ڕوومەتەکانی دەردەکەوتن. زەلالە ترسا ئەم ورگەدا نەنێت و تا ئەبەد بە باوەشیەوە بێت. ئێستا هەر چۆن بێت لەم زیندانە نزمەدادا سەکناوە. ئەیکە ئەو مناڵە لەدایک بووچی. زەلال لەوەتەی مناڵەکەی کەوت بۆ جوڵە هەستی بەرامبەری گۆڕابوو وەک ماوەیەک لەمە و بەرنیە کە ئارەزوی ئەکرد بە هەر جۆرێک بۆ مناڵەکەی لەبار بەرێت و فڕێیبا تەنانەت ئەگەر بە گیان دەرچوونی خۆشی بێ. ئێستا بیل لەوە کاتەوە کەسکی گەورە بووە چەند جوانە گەروێنەیەکی سکەکەی بەڕووتی بگرێت و بە دەرگای بەفرگرەکەیانەوە وەک فیلمە ئەمریکیەکان هەڵی واسێ. ئێستا بیل لەوە کاتەوە چەند خۆشە بوو ئەگەر بچێ بۆ بازار بەدلا پۆدرە و کاری کۆت بۆ مناڵەکەی بکڕێ. چەند مەترێ قماشی کودەری و بازە و بۆ پەڕۆپاڵ کەمێ وەزەنی بۆ ناوەنی بنباڵ و گەڵۆقنی مناڵەکەی و بۆنی حەوعەترە گڵەسەر و خەیار چەمەری لە عارفەلچەی بۆ بکڕێ. وێنەی چی و جل و پۆدرە و شامپۆی مناڵانی چی. زەلال بیر لەوە ئەکاتەوە کە مناڵەکەی لە دایک بوو چۆن بژین و بچن بۆ کوێ. بیری لە دایکیە کردەوە ئاخۆ ئێستا دایکی چی بڵێ. ئەو بە درێژایی ئەو چەند ساڵەی ژیانی زەلال و بارق بەردەوام لە بێوەژن کەوتنی ئەم ترسا بوو. ئەیداخۆ ئێستا و پاش چەند مانگێکی تر چی بڵێ چی بکات. زەلال دەیوت مناڵێکە هەبێ کە لە مێردەکەت نییە ئەو جاجیاش ببیتەوە. دایکم وتەنی بێوەژن بکەوی هەیماڵی وێرانم هەی. دایکی حەزیە کرد تەرمی زەلال بە جنداوی پێن نەبەردەستی بەڵام گیانە بێتەوە. پێی خۆش بوو لە بری ئەوە ماڵەکەیان هاوەنێ بیرروخێنێ کە گەورەترین پارچەی لە تەبلۆکێک بێت و زەلال گیانە بێتەوە. هەفتەی جارێک کە زەلال بە میوانی ئەچووە ماڵی باوکی دایکی تف لە دەمیا وشکە بوو. ڕەنگ بەڕوویەوە نەما و دەمیە بوو بە تەڵەی تەقی و هەتا زەلالەی و مەترسەدایە گیان بە میوانی هاتووم. ئەوسا دایکی تەکانێکی بەخۆی دەدا و باوەشی بە کچەکەیە ئەکرد. زەلال لەبەر خۆیەوە بزەیەکی کرد. کەوتە بیری ئەو ڕۆژەی کە لەگەڵ کرێکار گرێبەستیان دەرهێنا بوو. لەگەڵ هاتبوونە دەرەوە لە بەردەم دادگا زەلال سەیرێکی کرێکاری کردبوو کە زیاد لە وێنەیەکی گرێبەستەکەیانی بەدەستەوە بوو وتبووی یانی ئێستا گەر بمەوێ جیابمەوە ئیتر پێمەڵێن بێوەژن. زەلال بەدەم پێکەنینەوە وای وتبوو. بەڵام کرێکار داچڵەکی و بەوتەی بڵێ قەزا و بەڵادور کچێ وەڵامی دابووەوە. ئێستاشی لەگەڵ بێ تێنەگەشت بۆ ئەو ڕۆژە کرێکار هێندە بەو قسەیە تێکچوو. قسەیە کە بێمەبەست و بۆ گاڵتە فڕێدا بوو بۆ ئەوەنگە کاری لەو کرد کەچی ئەو هەموو قسە ڕژدەی دەکرد لە ماوەی ئەم چەند ساڵەدا لەسەر چاکردنی پەیوەندیەکەیان. ماڵێکی سەربەخۆ و تایبەت بە خۆیان زوو هاتنەوەی و زۆر شتی تریش کەچی هیچ کاریگەریان لەسەر ئەو پیاوە دادەنانا وەک بڵێ کاریگەری قسە بە توانج و شۆخیەوە زیاتر بێ لە قسەی ڕشت. پەناش کە زەلالی بەڕووخۆشی بینی وتی چییە دایکی سمێڵزڵ ئەڵەی ئەو دارگوێزە لە ئێمە ئازاتر بوو واتۆی هێنایە پێکەنین. ئێمە ئەم هەموو قسە و گاڵتەیە ئەم هەموو گۆرانی و هەرایەت بۆکەین نەک پێناکەنی جنێوێکیشمان پێنادەی.
زەلال بیری لەوە کردەوە ئەبێ بگاتە ئەوروپا و خۆی و مناڵەکەی بەیەکەوە بژین، ئیتر دەستی کەسیان نەگاتێ. مناڵەکەی وەک هەر ئۆروپیە بخوێنێت و بژی خۆشی زمان فێر ببێت ئینجا. ئەو جارێکیان ئەم پێشنیارەشی بە کرێکار وتبوو زۆر هەوڵی لەگەڵدا بوو زەلالەی ویست لەو کۆتەرە کرماویە هەڵبێت، بەڵێ خۆی نەدەکرا ڕاستەو خۆمە بە کرێکار بڵێ کرێکار گیان. خێرا قسەکەی پێبڕی بوو وتبووی لەگەڵ دڵی گیان منەزانم ئیشت پێمە هات چییە؟ زەلال زۆر بەخۆی ئاشکایە و وتی بۆ بڕیار نەدەین و بەیەکەوە نەچین بۆ ئەوروپا، من هەرچی ئاڵتونم هەیە ئەیان فرۆشم، یان هەر خۆت بڕۆ یەکەم جار، من لە ماڵی باوکم چاوەڕێ دەکەم، کەی کارەکانە بۆ جێبەجێکردم دێم، ماڵێک و ژیانێکی ئارامدەی بە ساقە بۆ یەک جاریش بێ بە گوێم بکە. کرێکار لەبری ئەوەی وەڵامی بداتەوە قنی بەرز کردبووە و پشتی تێ کردبوو بایەکی گەورەی بۆ لێدا بوو. زەلالە وت هەر بەوە نەوەستام. جارێکیان هاوڕەیەکی کرێکار لە فینلەنداوە هاتبووە و لە ماڵی ئێمە داوەت بوو، فرسەتم هێنا کە کرێکار چۆ دەرەوتم کاکە شەنیار ئەمەوێ لەسەر شتێ قسەت لەگەڵ بکەم بە تەنیا بەبێ کرێکار نامەوێ ئەو بزانێ. بەڵام ئەو دەستی نایە سەر زەوی و هەستایە سەر پێ سەیرێکی کرم و وتی تۆ خوشکی منی خوشکی گەورەمی دادەگیان. دوایەوە زۆر جار بینیمەوە بەس هیچ جارێک لە ڕووم نەدایەوە بڵێم خوشک و برایی کەی ئاوەها ئەبێ یان هەرەوەی لێسەڵزە بێ، وا دەزانی حەزم لێتەوە ئەمەوێ بێمە باوەشت و بترسیت کە خیانەت لە هاوڕێت کەت بکەم. تێح لەو هەموو کرانە و سەقافەتە کە لەوێەوە بۆ هێناوینەتەوە. ئەگەر تۆ ئەو دەمە گوێت بۆ بگرتمایە و وەک خۆ دوتەنی خوشک کورەوەک زر خوشک هاوکارم بوویتایە لەوەی کرێکار بەریتە دەرەوە ڕێگەی بۆ بکەیتەوە ئەمێستا هیچ خۆوا ناگەڕا. بەس ئەگەر ئەو گوێی بگرتایە سایە بیهێنە لە بەرچاوی خۆت ئەم گڕەڕەقەی ناو ڕەحمم دوور نەبوو باش مناڵێکی لێ دەربچێت و بێ. بۆنا باشە ئەم ژنا بۆ ئەوەندە خۆی بچووک دەکردەوە قسەی بۆ کی ئەکرد؟ من هەرگیز هاو سۆز نیم لەگەڵ ژنە لاوازەکان ئەوانەی کە بە لێدانی پیاوەکان ڕۆژەکەنەوە و بەجنێوەکانیانەوە خەو ئەچێتە چاویان، بەڵام دواتر ئەمود ئەی چی بکەن؟ بەڕاستی دەریەک نەبوو. من بیرمە جارێکیانوانەی پراکتیکیمان هەبوو هەموو خوێندکارەکان بەدلەمان لەبەر کردبوو لەو هۆڵەدا کارمانە کرد. زەلال هێندە گریا بوو بە حاڵ چاوەکانی بۆ هەڵدەهێنران. لەوانەکە چوینە دەرەوە من بۆم چەند بارە کردەوە کە ئیتر نابێ بێدەنگ بێ، دەیان شت هەن کە نەیوتون ئیتر دەبێ بیانڵێت. زەلال وتی سایەگیان قسە لەگەڵ کێودا ئاسانترە وەک لەگەڵ بارق. ئەو ڕووبارێکە لە ڕق و جنێو لە ئێستاوە تا ئەو کاتەی مۆخەکەی ئەرزێ جنێو بدات و لێم بدات هەر تەواو نابێ. لە ڕاستیشتا هەروەها بوو. کەسێکی یەکجار کە لە ڕق و بێ نەزاکەت بوو. هەر کاتێ ئەو دەستی بەرز دەکردەوە من جانەوەرێکم دەدی، هەموو لاشەی کەڵبەی تیژ لەگەڵ هەر شەپازڵەیەک شەقێکدا جانەوەرێکی تری لێ دەبووەوە. هەتا جنێوێ زیاتری بدایە جانەوەرێ زیاتر لە دەمیەوە دەکەوتە سەر زەوی. چەندان جانەوەری ورد و گەورەم دەدی بەردەبوون وێزەی زەلال. کۆتایی بەشی پێنجەم. بەشی شەشەم. تورانخان یەکەم جار هەوڵیدا لەگەڵ کرێکار قسە بکە، بەڵام پارێزەرەکەی زەلال ئەمەی بەباش نەزانی. پێشنیاری یەکەم جار قسە لەگەڵ دایک و باوکی زەلال بکەن. تورانخان هەوڵیدا کە ماڵەوەیان ڕازی بکە بۆی قسە لەگەڵ مەریوانی برای زەلال بکەن، بەڵکو بتوانێت زەلال و مناڵەکەی باتە ئینگڵاند. باشە ئەو خانمە بۆ لە ڕێی شەڵتەرەکەی خۆیەوە ئەمەی ناکرد؟ ئەی ئیشی ئەوان چی بوو؟ سەرەتا دایک و باوکی زەلال بە هیچ جۆرێ بەم پێشنیاری توران ڕازی نابن و باوکی ئەڵێ گەر کچی تۆ بوایە هەروەها دەکرد مەسەلە شەرەفە، ئێمە لە جەنابت و هەموو کەس لە پێشترین بۆ ئەو ژنا، خۆمانەزانین چی بکەین و نەیکەین. تا کوردستان ئەم شەڵتەر و مەڵتەرەی تیانە بوو ئەم ژنانە نەکەوتوونە هانانی خەڵک بۆ بەرەڵایەتی ئەم کێشانەمان نەبوو. خانم ئێوە باسی ماف و شتان هێنایە ئاراوە وەک ئەوەی پەتمان کردبێتە ملی ئافرەت. هەزاران ساڵە مافمان داوە بەژن، ئەوەنەی پیاوی کوردی موسڵمان مافی بە ئافرەت داوە، نیوەی ئەوەش ئەو ئەوروپایانە نەیاناوە بە ئافرەتەکانیان. ئێوە زانن چوونە دەرەوەی ئافرەت مافەوە نیە؟ لەو خارج و ماریجە هەرچی ئافرەتیانە لە نادی و بەرەڵاخانەکان خەریکی عەرستڕین و دەستپەڕکردنن بۆ کوڕەکانی ئێمەڵمانان کە لەوێژین. ئەم بە ماف لە قەڵەمەی خانم ئێوەش ئەمەتانەوێ؟ ئەتانەوێت کچەکانمان لە 18 ساڵی بۆ سەرەوە ئیتر بە تەنیا بژین و هەر شەوەی لە باوەشی پیاوێکا ڕۆژکەنەوە کەس باوکی خۆی نەناسێت و زنجیرمانکەن؟ مەگەر وان نییە؟ ماوەیەکە گوێم لێ باسیەوە کەن گوایە تەلاق بەدەست ئافرەتەوە بێ. وەڵا بابە تەواومان کرد، تەلاق بدەنە دەست زەعیفە ئیتر سەر و خاولیش بدەن بەسەر شانمانە، با لەبەر دەرگاوە خەریکی نەعەڕیزکردن بین بۆ میوانەکانمان. ئێوە تانەوێت
کەوڵمانکەن ئەتانەوێت لە پیاوەتی و دەسەڵاتمان خەن ئێمە لەوەتەی هەین بەبێ ئەم ڕێکخراوە و شتە کێشەی ئافرەتەکانی بنەماڵی خۆمانمان چارەسەر کردووە بەبێ ئەوەی مێشوو لە پێمان بزانێ. توران خان من و هەموو کەسێکیش لەم شارەدا زۆر باشەوە زانین ئەو ژنگەلەی کە لەم شەڵتەر و مەڵتەرە کارەکەن کێن و چین. هەمویان سەرجارێک و زیاتر جیابوونەتەوەیان بێوەژن قەیرە و لاکەوتن. ئەمانە نایانەوێت دۆخی ژنان چاکەن نەخێر. ئەمانە خۆیان ڕقیان لە پیا و هاتوون ئەو کەمەژنەشی کە بە سەلامەتی دانیشتون و دەستیان گرتۆ بە داوێنی خۆیانەوە بەڕەفتارکەن. جا بۆچی ئاواکەن خانم؟ من یەک ڕێگەی زۆر ئاسانترێ پێ بڵێم هەر یەک جاری سەر و چەقۆی کول بەنەدە ژنان تا شەوێ لە پرخەی خەوا گۆشە و گۆشت سەرمان بڕن. ئەمە باشتر نییە؟ ئێوە لەوەتەی ئیشتان کردووە دەستکەوتان چییە؟ پێم ناڵێی تازە بە تازە هاتوون باسی خەتەنەمان بۆکەن. ئێوە بۆ نەوەستاون کە دەزۆر دەدەنە کاروباری ناوماڵەکانمانەوە. خۆتان خزاندۆتە ناو دڵی ژنەکانیشمانەوە. ئەتانەوێ خەتەنەیان نەکەین نا؟ ئێوایە خانم ئەتانەوێ بازاری خۆتان گەرمکەن. ئێوە تانوێ کچەکانمان ئەوەنە ئاڵوشن بکەن لەگەڵ کوڕێکیان بینی بەبێ سێود و پەلاماری بن. ئەمەشتان ناوە ئازادی. ئەمە ناوی ژن سوکردنە. ئازادی ئەوەیە ئێمە داومانە بە ژن و کچی خۆمان. ئافرەت کە شووی کرد ئازادە چی لە مێردی خۆی ئەکا. ئەڵڵایە کرد ئەیدا دەم پشیلەکە. ئازادە. نازانم ئەم ژنگەلە چیان داوە لەم سەر ئێشەیە. بۆ ناچن شۆربایەکی گەرم بۆ مناڵەکانتان دروستکەن. داکی زەلال سەری داخست بوو هۆن هۆن ئەگریا. تاوە ناتاوێکیش بە دەرپێ کورتە کۆنەکەی باوکی زەلال کە کردبوویە پەڕۆی سفرە سڕین دەمولوت یەسڕی. داکی زەلال لەبری دەستگرا دەرپێکورتی مێردەکەی و ناوکەفی دەرپێکوردیەکانی خۆی و کودەری ماکسیەکۆنەکانی بەکارەهێنا. بۆ مەگەر زەلال لە نادی و باڕەکانی ئەوروپا بوو واسکی پڕکرا وا دیار بوو باوکی لی تێک چوو بێت و وای زانی بێ زەلال لە 18 ساڵیەوە بە تەنیاژی. ئەمەشی کە بەسەری هاتووە دەرەنجامی ئەوەیە. ئەی ئەمەیان ناوەنێ چی؟ ئاخر زەلال 18 ساڵیشی پڕ نەکردبووە کە بە مێرددا. پیاوەکانی ئەم وڵاتە بە کۆڵێ مەمنونیەوە دەستی کچەکانی خۆیان ئەگرن و ئەیاندەنە دەست پیاوێکەوە. ئەمەیان ناوە زەماوەندکردن. مەگەر ئەو پیاوانە یەکەم شەوی گواستنەوە چی لە کچەکانیانەکەن؟ ئەی بۆ لایەن ئاساییە تەنیا لەبەر ئەوەی کوتێک کاغەز هەیە لە نێوانیانە نەک ئاسایی پیاوەکان. ئەو شەوەی کچەکانیان لە ماڵ دەبرێنە دەرەوە بۆ ژێرزاواکانیان ئارامترین شەویان و خۆشترین خەویانە بێ. ئەوان وا بیرەکەنەوە کە ئەو شەوە شکر بۆ خوا و دانایی خۆیان بەرمی لێ تەقینەوە و باروتیان لە کۆڵ بۆتەوە و بە خۆیانانە تەقیوەتەوە. چی هەیە لەوە باشتر؟ باوکی بەردەوام بوو. توران خانم ئێمە کچی خۆمان لە ئێوە ئەوێتەوە و نامانەوێت لەوە زیاتر لەو سنتەر و منتەرانە ڕۆژکاتەوە. خۆ ئەگەر هەر ڕازیش نەبن ئەوە دایکی زەلال لەبەر هەنسکەڵدان هیچی پێ نەوترا یان نەیویسیش بڵێ. پاشەوەی توران خان ماڵەکەی بەجێهێشتن وتی پیاوەکەمە حەز بۆ خوا قسەیەک لەگەڵ مەریوان بکە و بە جۆرێ حەکیمانە ڕازی بکەین کە بیباتە دەرەوە. بەڵێ خانم پێی بڵێم کە زۆڵێکی لە سگایە. نا ئەمە حکمەتەکەتە. بیباتە دەرەوەی چی؟ لەوێ کارتێکی بۆ دەربێن و بینێنە ناو جامخانە شوشەکانەوە نا؟ پیاوەکە چ لازمەوا بڵێیت؟ هەرەوەی بڵین کە ناگونجێن و لێرە بێوەژنێک بە مناڵێکەوە چی بکە؟ ئەو ژنێکی مێردارە و سکی هەیە. ئەمە چ عەجبایەتێکی تێدایە؟ لێرە بێ بۆ هەتایە سەری مەریوان شۆڕە بێ بە خۆشک حیز ناوی مەریوانە بن. وەلێ چ لازمە ئێمە ئاوا بڵین؟ پیاوەکە مەگەر ئێمە موسڵمان نین؟ ئەی بیرە چۆتەوە سڕپۆشین چەند پاداشتی گەورەیە پیاوەکە. داکی زەلال خەمی مەریوانی کوڕێتی نەوەکو زەلال و داهاتووی ئەو منداڵی ناوسکی. ئێستاش ئامادە نین گوێ لێ بگرن بزانن بۆ کار بەمە گەشتووە و ڕاستی ڕووداوەکان چۆنە و چ باسە. زەلال کە زانی توران خان سەردانی ماڵی باوکی کردووە لە ترسانە جێگەی بەخۆی ناگر. دەستەکانی ئەلەرزین و بەردەوام بە ژوورەکە ئەهات و ئەچوو. لە چیە ترسا؟ مەگەر شتێک ما بۆ کە هێندە جێگەی ترس و نیگەرانی بێ؟ ئەوەی کە نەدەبوو ڕووبدا ئێستا بە باوەشی زەلالەوەیە. گوایە چیتر ڕوودەدا؟ من دڵنیا بووم کە زەلال لە مردن ناترسێ. ئەو چەند جارێک خۆی هانی کرێکاری دابوو کە کۆتایی بەو شانۆگەریە ناحەزە بێنێت و خۆشی هەوڵی ئەمەی دابوو. زەلال لە قسەکانی دایکی دەترسا لە دەمدا چەقاندن و ڕەنگپەڕینەکەی لە ترسە بەدی هاتووەکەی دایکی ترس لە بێوەژن کەوتنی ئەم. ئەو لە کڵاشینکۆفەکەی باوکی نەدەترسا کە لەوەتەی ئەم فامی کردبووە باوکی لە ناو نوێنەکانە هەڵی گرتبوو. لە فیشەکە کۆنە تەقێنراوەکانی ناو دەمی دایکی دەترسا. لەو بۆ ناترسا کە لەو فیشەکە تەقێنراوانەوە بڵاو دەبەوە.
زەلال 1001 وێنەی بۆ ئەو ڕۆژەدا نابوو کە ڕووبەڕووی دایک و باوکی دەبەوە. ئەی مەریوانی برای، جارێک بیری دەکردەوە و بڕیاری دەدا ئەو ڕۆژە کە دەچێتەوە ماڵی باوکی بەدەنگی بەرز قسە بکات و بڵێ ئێوە هەرگیز دەرگاتان بۆ من نەکردەوە، دایکە تۆ هەرگیز گوێت لێ نەگرتم، بۆ تەنیا یەک جاریش. تۆ کاتێکە دویست گیانە بمەوە و دانیشم، کاتێکانت دەدام داوێنم باشتر داپۆشم و قفڵی گەورەتر بدەم لە دەم و پەیتا پەیتا ئاگر بکەم بەسەر بیرکردنەوە و کتێبەکانمدا. لەبەر ئەوە نەبوو لا دوابێ من بەم جۆرە پارێزرا و سەلامت دەبم، نەخێل لەبەر ئەوەت بوو کە خەڵک لە دەرەوە خزمە گەڵ شۆڕەکانت دراوسێک کەرە دەنگزلەکانت بڵێن بەڕاستی مەریوان سەری بەرزە، ئەو لە ڕووی دێ بڵێ خاوەن خوشکم. باوکە تۆ زانی ماڵی من لەکوێیە؟ ئەزانی تا چۆڕێ میزمە کرد باراناو بە پشتما جۆگەی ئەبەست. دایکە تۆ ئاگا لێ بوو لەبەر بێ حەمامی بە کلێنیکسی تەڕ خۆمم ئەسڕی تابۆنی شەهوەتی ئەو کۆتەرەیەم لێوەنەیە؟ ئاگاتان لە هیچ هەیە ئێوە؟ هەر خێرا پەشیمانە بۆ لەم جۆرە قسەکردنەوە و ڕیسەکەی دەکردەوە بەخوری. ئاخر چۆن ئاوەها قسەی کردایە؟ ئەو تەنیا جارێکیش گلەیی لە کرێکار و گوزەرانی خۆی لەو ماڵەوە نەکردبوو، ئێستا چۆن ئاوا دەمکاتەوە؟ ئەو هیچی نەدەگوت، دایکی تۆقی بوو، ئەو کە بە سەردانە چۆ دایکی زیڕەیە کرد، نەبادا تۆرا بێت و بێوێ جیابێتەوە. زەلال بیری لەوە کردەوە بچێتەوە بەردەم دایکی و باوکی خۆی کلاشینکۆفەکەی باوکی لە ناونوێنەکانە دەربێنێ بیداتە دەست باوکی و بەڵام لە سوچێکەوە مناڵەکەی دەدی کە هەردوو دەستی گرتبوو بە گوێیەکانیەوە و تۆن چاوەکانیان و قان. مناڵەکەی دەدی لە پشت دەرگاکەوە چڵم و فرمێسکەکانی تێکەڵبوو بوون و پەشیمانە بووە. ئەو دیمەنە هێندە گێژیە کرد کە لە ناوەڕاستی ژوورەکەدا دەوەستا و لەتری دەدا. بەخۆیەوت بڵیت خۆشم بێت وە لەسەر قەراغی پەنجەرەکە دانیشت و ڕووی کردبووە ژنە هاوڕەکانی. ئەو ژنگەلە بێ چارانە، ئەو ژنگەلە بێ دەربەستانە کە وەک هیچ نەبوو بێ هەموو بەیانێ قژیان شانە کرد، برۆیان بۆ یەکتر چا کرد و سمێڵی یەکتریان لابەر پێکەنین ڕەنگیان بۆ داهاتوو ئەڕشت. شەوان سەیری زنجیرە تەلەڤیزیۆنیەکانیانە کرد و بۆ ڕۆژەکەشی بۆ یەکیان دەگێڕایەوە. تەنیا زەلال نەبێت ئاگای لە درامەکان نەبوو. بەدایکی ئەو مناڵە چوو کە لەبەر خاتری مناڵەکەی بە دیار کارتۆنەکەەوە دانیشتووە وا خۆی نیشانەدا کە ئاگای لە ڕووداوەکانە. پەنا بە پەنهانیەوت ئەزانی ئەگەر لێرە بڕۆین زۆر بیری یەکترەکەین، تازە ئاشنای یەک بووین. باشە چی بکەین؟ باشە کچگەل ئێمە بۆ هەموو قژمان درێژە. بیرم لەوە کردەوە تەنها کچە گێلەکان ئەوانەی کە خاوەن دایک و باوکێکی دواکەوتون قژیان درێژە. ئێمە هەمومان قژمان درێژە چونکە باوکمان وای پێجوان بووە. نا کچێ دەسەڵاتی نەبێ بەسەر قژی خۆیە، چۆن کەسێک هەیە چاوەڕوانی ئەوەمان لێ دەکا دەسەڵاتمان هەبێ بەسەر لەشمانە. باوکەکانمان لەبەر ئەوە ئەیانیز قژمان درێژ و درێژتر بێت تا پشتەملمان دەرنەکەوێت و ئابڕیان بچێ. ئای داخی هیچ نامکوژێ کچگەل ئەوە نەبێ باوکی هەریەکەمان خۆی بە پیاوە ماقۆڵ و بە ئەزمون دەزانێ. پیاوی بە ئەزمون ئەبوو تێبگاوە سەر و پشتەمل بە قژدا پۆشرا. ئەی بێشەرەفی بەچی کچینە خەم نەخۆن، ئێمە لەسەر مەسەلەی شەرەف لێرە خڕ نەکراوینەتەوە. ئەوە بێشەرەفی و گەورەیی بۆشاییەکانی ئەوانەی دەرەوەی ئێمەی بە ئێرە گەیاندووە. بیکەن بە یاسا کچینە. کچە قژ درێژەکان زنجیرەکەی ملیان زۆر ئەستورە، قژ بەسەرەوە ئاوقای زنجیرە بەملەوە. پەنا هەڵە بوو، ئەوان بیری یەکتریان ناکرد ئەگەر ڕۆشتنایەتە دەرەوە. بیری ئەو زیندانەیانە کرد کە دیوارەکانی لەسەر هەناوی ئەمان هەڵچندا بوو. هێشتا بۆنی چیمەنتۆتەڕەکەی نێوان بلۆکەکانی ئەهات. ئەوانە گەر بشچوونایەتە دەرەوە بیری یەکتریان ناکرد. هەرێکێکیان ئەوی تر لە شەو و ڕۆژێکا بگرە هەر لەو ساتەوەی کە پێیانە نایە دەرەوەی ئەم زیندانەوە لە بیرەکرد. بەڵام دڵنیا بووم بیری ئەو سەعاتە کۆنایانە کرد کە بە دیوارەکەەوە هەڵواسراوە. بیری کومبارە تۆزاوی ڕاخراوەکە مێز و کورسەکەی توران خانیانە کرد. ئەوان بیریان لەوە کردەوە ئەو ڕۆژەی کە دەچنە دەرەوەی ئەم شەڵتەرە، ڕۆژێکە لە هیچ هەفتەیەکا جێی نابێتەوە، ڕۆژێکە تەواو دابڕێنراوە. پەنا ڕووی کردە ژنەکان و وتی کچینە لە خەونما هەمومان بەیەکەوە چوو بووینە دەرەوە کە پێمان نایە دەرەوەی دەرگاکە لە بری خۆریەک پارچە ڕەشایی هەڵهات بوو. دنیا شەو نەبوو ڕۆژ بوو. خۆر تیشکی ڕەشی پەرشە کرد، ڕەشێکی تۆخ. تیشکەکان یەک پارچە لاشەی ئێمەیان کرد بۆ ڕەشایی. کچینە ئەو ڕۆژە هەموو شت ڕەشە شووەوە. پەنهان و ژنەکانی ترجگە لە زەلالدایانە قاقای پێکەنین. هێندە پێکەنین فرمێسک بە چاوەکانیانە هاتە خوارەوە. سەبری گوتی پەنا تۆ خەونەکانت چۆن چۆنین هەرگیز تاقیت کردوتەوە؟ من ئەوەی بەسەرما هاتووە بەردەوام کە لەسرم بە شەو دەیگوێتەوە. من خەونی خۆمم هیچ پێگرنگ نییە. ئەوەی کە بە خەون دەیبینم پێشتر بەڕاستی بینیومە. ناشێت تۆ جوابی. ئەگەر وایە ئەوە با منیش وەک پەنهان و جەماعەت بدەمە قاقای پێکەنین.
پەنا خەریکی لابردنی سمێڵی بوو بەبێ ئەوەی سەیری سەبری بکاوتی ئەو خەونانەی کە بینی و من هەرگیز لە ژیانما پێشتر ڕویان نەداوە، دواتریش هەرگیز نەهاتوونەتە دی. من دەڵێم خەون کاراکتەری ڕاستەقینەی خۆمانمان نیشانەدا. مرۆڤەکان بە خەون نەبێزاتیەوە ناکەن سەر بۆ ناو خۆیان شۆڕ بکەنەوە. ئەو ڕەشایی کە لە خەون ما بینیم، ئەو خۆرە ڕەشەی کە هەڵهات بوو هەمومانی یەکپارچە کردبووە. خومی ڕەش ئەوە ناخی خۆمان بوو بچینە. لە خەونەکەما دڵم بەوە خۆش بوو کە بەتەنیا من نیم کە ڕەشم. لە دڵی خۆما ئەمود بڕوانە هەموو ژنەکانی شەڵتەر وەک خۆمن، یەک لەوی تر ڕەشتر، خۆر زەوی هەموو شت ڕەشێکی تۆغ بوو. ڕاستە خۆدی ڕەش هەڵهات بوو لە خەونەکەمدا و ئێمەشی ڕەش کردبوو، بەڵام تەفسیری ئەمە ئەوەیە کە ئێمە کەسانێکی ڕەشین. ڕەشی ناخ، ڕەشی ڕەفتار و گفتار، ئەوە ئێمە بووین ڕەشیماندا بۆ بەسەر زەوی و ئاسماناکشینە. خەوە بێ بزانی چۆن تەفسیرەکەی. ئێمە مرۆڤەکانی دەرەوەش ناشرینین، ئەو هەموو ناشرینیە بەس خەو دەرەقەتی دێ. حەیوانینە پێمەکەنن، ئەگەر هەمووشمان وێنە کێش بووینایە نەمانەتوانی خۆمان کێشینەوە. قەڵەم و بۆیە هەموو شتێ ناخەنە سەر کاغەز. دڵنیام ئێوە ژۆک من بیرەکەنەوە لەم مەسەلەیە، بەڵام زاتەکەن وەک من باز لە کێم و جەراعەتی ناو دەمارەکانتان و ڕەشاوەکانی ناختان بکەن. زادەکەن ئەگەر بنووسرێتەوە بینووسنەوە یان وێنە بکێشرێت بیکێشن. دڵنیام نەخێر. من چەند جارێ تاوم داوەتە کاغەز و قەڵەم خۆم بکێشمەوە، بەڵام وەک زۆربەی وێنە کێشە درۆزنەکانی تر لە شولاری ژنێکی دەم و چاوڕوونم بە دوو پەلکی درێژەوە و چەپکێ گوڵ بەدەستیەوە خستۆتە سەر ڕووی کاغەزەکە. ئێوە کەستان دیوە خۆی وەکو ئەوەی کە هەیە، وەکو ئەوەی کە من لە خەونەکەمدا بینیم کێشێتەوە. من نەمدیوە، دڵنیام ئێوەش نەتان دیوە. هیچ وێنە کێشێکیش ئەوەی نەکردووە. هەمویان وێنەی ژنی مەمک فنجانی و چەناگە باریک و ناوچاوان ساف نەبێ چیان کێشاوە. زەلال لەسەر قەراغی پەنجەرەکە هاتە خوارەوە خۆی کێشا بە زەویەکەدا. ئازارێکی تون بە ناوسکی داگەڕا، ترسا نەبادا ئەوە ژان بێت و مناڵەکەی لەدایک ببێ. دەستێکی گر بەسکیەوە و خۆی لول کرد و وتی ئەوە باسی خەونتان کرد؟ کچینە من هەموو شەوێک یەک خەونی چەندبارە دەبینم، خەونێکی دوور و تەڵەخ. مناڵەکەمە بینم بە لەدایک بووی، بەڵام دوور لە خۆمەوە و لە تاریکی و لێڵیدا هیچم لێوە ڕوون نییە. تاپۆیەک لە ئاگری سوور و زەر نەبێ، تۆپەڵێک ئاگری پچکۆلانی جوانە. هەموو شەوێ لە خەونمدا من دەمەوێ بیکەمە باوەش و بە خۆمیەوە بگوشم، بەڵام نە من ئەوێرم هەنگاوی بۆ هەڵنێم و نە ئەویش ئەوێ بێتە باوەشم. هەموو شەوێک لە کۆتایی خەونەکەمدا دەنگێک لەو تۆپەڵە گڕە جوانەوە بەرز دەبێتەوە، بەڵام دەنگێکی یەکجار و پچڕ پچڕ. ئەمەی لە خۆمەچێ ئەویش مناڵێکە بە بێدەنگ، لە بری دەنگەژێ جۆگە گڕ و کڵپەی گڕی هەیە. بەدای لە دەرەوە سەرمامە، هەوا بڵاوم دەکاتەوە، فریام کەوەدایە. خەونەکانم تەواوە بن. سەبری تۆ زیرەکی ئەو خەونەیانی چی؟ پەنهان وتی مەترسە، هێشتا 4 دانەمانگی ترت ماوە. ناخوایە تۆ بە 4 مانگ و 9 ڕۆژ و 9 سەعات و 9 دەقیقەی ترە ماوە. زەلال بێ ئەوەی گوێ بداتە قسەکەی پەنهان ڕووی کردە دیوارەکە، قەمسەڵە سوورەکەی دابەسکیدا و چاوی بەکراوەیی ڕاگرت. بیری لەوە کردەوە شەوێ بچێتە دەرەوە بڕوات و هەرگیز نەگەڕێتەوە بۆ ئێرە. نابێت لێرە چاوەڕێ بێت هەتاکەی ئەم سەنتەرە چی بۆکەن لە باشترین حاڵەتە ئەیدەنەوە دەست کرێکار و کەسوکاری. بەر لەوە بێ خۆی شتێ بکە بڕوات، تاکە چارە ڕۆشتنە. ڕۆشتن و بەست ڕۆشتن، بەڵام بۆ کوێ؟ ئەگەر هانا بۆ بەهرەخانی هاوڕێی بەرێ ئەو خانمەی کەماڵی بەتوولی نیشانداچی، ماوەیەک لە ماڵی ئەوان بمێنێتەوە و بەڵام گرنتی چییە کە بەهرەخانیش نایداتەوە دەستکە سوکاری؟ نەخێر. زەلال هەر تەپاوتلی بوو، لە پڕ هەستا و تابانگی بەیانی بەقنەوە دانیشت. ئەو بەیانیە بۆ یەکەم جار نوێژی کرد کە سەلامی داوتی خوای گیان، بەڵام وەستا نەیزانی چی داوا بکە. دا پڕمەی گریان دەمی تەواو کرابەوە بەبێ ئەوەی دەنگی دەربێت. سەبری سەیرێکی کردوتی ساڵی نوێژەنا؟ جاسەی لە ژن چەند داماون؟ ڕۆڵە چی وت کە سەلامت دایەوە؟ ئاخر چیت هەیە زەلال؟ ماڵ، مێردی باش و قۆز، پێشی سیارە و پاوانەی زێر، هەمامی گەرم و باوەشی نەرم. ئاخر کامیان؟ ناشێ لە سڵاوەکە تا بڵێ خوایە گیان زۆر شکر بۆ ئەم زیندانە، بۆ ئەم ژێرزەمینە کە هەر لە کۆشکی شاهانە ئاچێ. خوایە نەیبڕی ئەم هەموو سۆز و میهرەبانی مێردەکەمان. مەبەستم طبعاً لە توران خانمە. هەستە دەی نوێشکردن بۆ پیاوەکانە، خوا حەقی ژنەکانی نییە، نە لەم دنیا و نە لەو دنیاش.
خوا کەسێکی زۆر پێ مهم بێ وەلایەنێت و پشتگوێیەخە وەک ئێمە هەستە دەی. تورانخان خۆی کرد بە ژوورا و کۆتایی هێنا بە قسەکانی سەبرین. زەلال هەتا ئێرە وەرە کچم. زەلال هێشتا دەمی کراوە بوو بەڵام فرمێسکەکانی وشکیان کردبوو. دوای تورانخان کەوت. کچم ئێمە ئەمانەوێ باوکی ڕاستەقینەی ئەم مناڵی ناوسکر بزانین کێ و بەرپرسیارەتی خۆی هەڵگرێ. دوایی لە مێردەکەت جیابەرەوە و زەماوەند لەگەڵ ئەو بکە. بەڵام وەها نابێ کە تۆ هیچ هاوکاریمان ناکەی. وا لە ئێمە شەشاردەوە ئەی مناڵەکەت سبەینێ ناڵێ باوکم کێیە؟ ئەی تۆ چ وەڵامێکی دەدەیتەوە؟ تورانخانەی زانی باوکی و مناڵە کێیە، بەڵام نانی لەوە بوو کە کەیسەکە دوا بخە. من ژنمە بینی ژنیە کردە پێخۆر. وەلێ زەلال ئەمەی نەدەدی و بگرە خۆشحاڵیش بوو کە ئەوەنە لێزانە تا ئێستا توانیویەتی سەل لە هەمویان پشێوێنێ بە پارێزەر و تورانخان و ئەوانەی تریشەوە. زەلال سەیری و مستی لە قەبەیە کرد کە لە پەنجەی دۆشاومژەی تورانخانە بوو. نقێمێکی گەورەی وەنەوشەیی لە ناو چوارگۆشەیەکی زێڕا. ژنەکانی ئێرە چەندیان حەز لە زێڕە، ئەگەر لە هەر نێوردە شتدا ناکۆک بن شکر بۆ خوا لەسەر زێڕ کۆکن. ئەمەش تاکە خاڵێکە کەوا لە پیاوەکانیانەکە بسکەی سمێڵیان بێ. پیاوی ئێرە بێت تا قامی قیامەت مەمنونی ئەو بنەماڵەیە بن کە یەکەم جار زێڕیان دۆزیەوە. زێڕێک بەهۆیەوە دڵی ژن بکاتە نۆکەری پیاو، چلۆن شایانی پەرستن نییە. من پیاوبام کەعبەم زێڕ و قیبلەم زێڕنگەرە بوو. هەر هەموو بە ژن و پیاوەوە گیانیان بە زێڕە. زەلال سەیری قژە تێرخەنەکەی ئەویە کرد و نەجیبە خانمی دایکی بیرکەوتەوە. دایکی هەمیشە بۆنی خەنەی لێهات. پشتەگوێ و ناوچاوانی هەمیشە خەنەیی بوون. باوکی زەلال کە بۆنی بە خەنەکەی نەجیبە خانمەوە کرد زیاد لە شەو ڕۆژێک بۆنەی برد و چێژێ بینی. تۆ نیو مێردە هەیە بۆ کێوا خۆ خەناوی کردووە؟ زەلال بە نزمی و لەبەر خۆیەوە هەمیشە وای بەدایکەوە. تورانخان بەبێ ئەوەی لە قسەکەی زەلال تێبگا گوتی ئێستا ئێمە چی بکەین؟ ئەم بێدەنگەی تۆ سەری خۆ دەخوات و کێشەش بۆ ئێمە بگرە هاوڕێکانی سەنتەریشە دروستەکە. بە دووری مەزانە شەوێ کەسێکە بێت و سەنتەرەکە گرتێ بەربا. زەلال زیاتر و زیاتر دەمی کردەوە و بەدەنگێکی یەکجار نزموتی چوزانمە بێ ئێستایان دوایی ئێوە چی بکەن؟ من چوزانم. هیچ مەکە تۆ خەنەی زیاتر بگرە زوڵفە موسیلەیەکی تر بکڕا، بەڵام با ئەم جارە نقێمەکەی ناویوە نەوژ نەبێت و سوور بێ، سوورێکی تۆغ وەک خوێن، گەرم وەک گڕ. تورانخان فەرموود گڕ؟ جا چی لەوە باشترە تورانخان؟ من چەندین جار ویستومە ئەو تۆپە خڕە گەرمەی کە گەرومی گرتووە بڵاو بکەمەوە بەناو هەموو هەنا و لاشەمە و ببمە خۆڵەمێش. ئێستا بەردەوام گەرمێک لە ناو سکمدایە، بەڵام نازانم کۆمی سووتاندووە. گڕەکە زۆر هێواش دەتەنێتەوە. ئەو کەسێکەیە کە گوایە ئەوەنە پیاوە دێت و گڕمان تێبەردەدا. ئەمە قسەکەیە. تورانخان من پێم وایە پیاو قڕانە. من لەو باوەڕەدا نیم ئاوەها کەسێ هەبێت. جا کەس هەیە ئەوەنە؟ من زەلالم دەدی چەندە بێ دەربەز بوو کە ئەو قسانەیە کرد. ئەو جارەشی کە نەوتی کردبوو بە خۆیە و ویستبووی گڕ لە خۆی بەربدا. من زۆر سەرکۆنم کرد و پێم وت زەلالگیان من سرم سوڕماوە لەوەی کە ئەوەنە دڕەقبی بەرامبەر بەخۆت. بوەستی تا ئاگر هەموو گیانە بکاتە سووت و چاوەڕێی ئەوە بکەیت کەی بکەویتە سەر ئەرز و بیتە بازنەیەکی خڕی ڕەشایی. ئەمە چ دژمنایەتیەکە لەگەڵ خۆت؟ سایە تۆ هایە بینی خۆمەرجنی هەمومان وەکو یەک بیرکەینەوە. نازانم لەگەڵ مای دەمێکە، نازانم لە کەیەوە، بەڵام ئەزانم بەل لەوە ژمێتکەم ئەو تۆپەڵە مڵە گڕاویە لە گەرومدایە. بۆ من ئاگر فریاد ڕەسە، شاسواری خەونەکانمە، خۆشەویستمە، دەستگیرانمە. هەرچێکیش بکرێ بۆ گردانی ئەو تۆپەڵە دەیکەم. من کە نەوتم کرد بە خۆما لە ناوەڕاستی ڕاڕەوەکە داوەستا بووم. ماکسێکی تەشەڕابیەکەی بەرم پیاما لچکا بوو. چاوەڕێ بووم ئەو گڕە لە نوکی پێمەوە تاو پسەنێت و لە دەمەوە کڵپە بکە. هەردوو دەستم وەک ئەوەی وەرزش بکەم بڵاو کردبوونەوە و دەمم کردبووەوە. بەڵام کە بارق هات و چاوە سوورەکانیم دی کە بینیم چرخەکەی بۆ هەڵدام هەڵهاتم. سایەگیان منە میز ئەو فریاد ڕەسە لە ناو دەمی خۆمەوە بێتە دەرەوە، نەوەک بارق بێتەوە بە فریاد ڕسم و گڕم تێبەر بدات. نازانم تێمەگەی بۆیە دڵنیا بووم کاتێک زەلال ئەو قسانی بۆ تورانخان کرد شۆخی نەدەکرد. ئەو لە گڕ و کڵپە نەدەترسا، ئەوەی لی دەترسا گڕنەگرتنی ئەو تۆپەمڵەی ناو گەروی بوو. ئەترسا ئەو تۆپەڵە مڵا هەروەها بمێنێتەوە، ئەترسا هەروەها ڕێگر بێ لە هاوار و قیژەی. بەڵام تورانخان پێیوا بوو کە زەلال تێک چووە. زەلالی ئیزندا بۆ ژوورەکەی خۆی و قسەی لەگەڵ پزیشکێکی دەرونیدا کرد. زەلال بۆی گرنگ نەبوو بچێتە بەردەم پزیشک و وەک نەخۆشێک سەیری بکەن یان مامەڵەی لەگەڵ بکەن. سەبری پێیوە نەک بە دکتۆری نەفسی خۆیان تەواو نین، بە دەرمانی خەو ئەوەی تر تێکرد دەدەن. اینجا با پێشە بڵێم دەرمانەکان قەڵەو دەکەن و ئەبی بەگامێش. زەلال بێدەنگ بوو سەیری سەبری کرد بەبێ ئەوەی وەڵامی بداتەوە. بەڵام بۆچی سەبری وایوت؟ ئەوەندەی تر تێکرد دەدەن.
دیارە ئەوان زەلالیان پێ تەواو نەبوو لەبەر چی هەر لەبەر ئەوەی کە ژنێکی کەم دوو بوو یان زەلال کەسێکی دەنگنزم و ئارام بوو بەڵام یەکجار ودیا جارێکیان خۆی گلەیی لە هاوڕێکانی کردووتی خۆم هەنێ جار خەریکە دووشک دەبم داخۆ من گێل نیم سایە تێناگەم خەڵکی بۆچی ئەیانەوێ هەڵمنێن بۆ قسەکردن ئەوان بێدەنگیان پێ گێلێتیە بەبێ ئەوەی بزانن کەوە قسەکردنە ئەوانی کردووە بە فلین قسەکردنە گێلێتی ئەوانی خستۆتە بازاڕەوە گێلێک 1000 ساڵ گێلێتی ناکەوێتە دەست عالەمەگەر قسە نەکا ئەوەی قسەکردنەی کا بە مرۆڤ پیاو بەژنی نەکردووە زەلال باسی هەڵنانی کرد منیش پێم وایە ئێمە کەسانێکی هەڵنراوین خودی دایکی زەلال کە هێندە توندڕەفتار بوو لەگەڵ کچەکەی لەبەر ئەوە نەبوو کە ژنێکی دڕەقە بەڵکو هەڵنرابوو ژنەکانی دراوسێیان هاوژینەکەی و خزمەکانی مەلای ناو مزگەوتەکەیان و پیاوی تەلەڤیزیۆنەکە بوون کە بەردەوام هەڵیان دەنا ئەی باوکی زەلال هێندە زەلالی خۆشەویست کە بەردەوام دایکی ئاگاداری دەکردەوە و دەیوت کچ بەناس هیچ دەردەچێ پیاوەکە کەم بدە بەدەم ئەم کچەوە چی وای لەو پیاوە میهرەبانە کرد کە ئێستا داوا لە توران خان کا کچەکەیان ڕادەستکاتەوە و شەرەفی تکاویان خۆ بکاتەوە زەلال ڕاستیە کرد تەنیا هەڵمان بوو ئەو ستایش و دەستخۆشی خەڵک بوو کە بە ئازا و بە شەرەف ناویانە برد زەلال بێباک بوو بێباکیە کە لە منداڵدانی قەهرەوە داکەوت بوو نەک لە بێعەقلی و بێئاوەزیەوە سەبری و پەنا و پەنهان قسەیانە کرد هەراوزەنایان ژوورەکەی تەنی بوو باسی زەلال و چوونەکەیانە کرد بۆ لای پزیشکی دەرونی زەلال لەو کاتەدا بوو کە هەستا و چوە دەرەوە لە ناو گیرفانی قەمسەڵە سوورەکەی داجوو تێگوارەی سووری دەرهێنا و بە دارتوەکەدا هەڵی واسین دەستی لە گوارەکانەوە دەدا و هەم دیساندەمی هەرچەنی دەکرایەوە کردیەوە بەبێ ئەوەی هیچ دڵنیەکی لێوە دەربێت هۆن هۆنەگریە ئەو گوارە سوورانە هی سەردەمی مناڵی بوون دایکی ژنێکی پیسکە و قایمکار بوو نەیهێشت بوو لە گوێیان بکە بەردەوام بەنێکی سپی لە بری گوارە لە گوێشکەدا بوو دایکی پێی وتبوو کەوا باشترە گوارەکانی هەڵبگرێت و کە گەورە بوو بیکاتە گوێی کچەکەی پزیشکە قەڵەوەکە لەوا چوو پزیشکەکە بیەوێت کورسیەکەی توران خان پشکێنێ لەسەر کورسیەکەدا نەنیشت بوو بەڵکو پان بوو بۆەوە بۆنی عەترێکی یەکجار تیژی لێدەهات لەوا چوو لە بری بۆنەکەی خۆی قۆڵۆنیای مێردەکەی بەکارهێنابێ یان لێشی تێک نەچوو بێ هەر بۆ پۆز وای کردبێ گوایە هامێردارم ئاخر ژنەوەی پیاویان بۆ پۆزی ناو ژنانەوێ نیوەنگە بۆ خۆیانیان نابێ بەم گەرمایە بۆ قەمسەڵە لەبەردایە پزیشکەکە لەسەر کورسیەکەی تورانخان دانیشت بوو ئەمەوێ گەرمان بێ بەڵکو ئەمە خوایە بگات دەڵێ نەگەر لە دەرەوە باش دایپۆشی گوایە لە ناوە زووتر ئەگا زەلال بە پێوە وەستا بوو هەرچەندە پزیشکەکە داوای لێ کرد کە دابنیشێ بەڵام ئەو وەڵامی نەدایەوە ئەم بێ ئۆقرەیی هەمیشە هاوڵی بوو زەلال بۆ ئەو کاتانی دەگێڕایەوە کە مناڵ بوو ئەیوە دایکم بەردەوام تورەکەیەکی پڕ کردبوو لە جل بەردەوام ئامادە باش بوو بۆ کۆچکردن ئێستاش هەمیشە هەستەکەم ئەبێ بڕۆم هەڵبێم بەڵام بۆ کوێ زەلال جێی بەخۆی ناگەر زۆر جارە هات بۆ ماڵی ئێمە دوایەوەی چایەکمانە خواردەوە ئەڕۆشت دەچووە ماڵی باوکی لەوێژ ئۆقرەی نەبوو ئەگەڕایەوە ماڵی خۆیان پزیشکەکە بە وەڵامەکەی زەلال شۆک بوو بەردەوام بوو بۆ هاتووی بۆ لای من هەستەکەی چیتە زەلال لێی چوە پێشەوە هەردوو دەستی لەسەر مێزەکە دانا و سنگی لێ بردە پێشەوە وەڵا بیر مەکردی ترتم با سەرێکە لێبم تم با بزانم دوێنە شەو باش خەوتووی پزیشکەکە وەرەقەیەکی دایە دەست زەلال لە ناو پەنجەکانیدا داینایە وتی ئادەی ڕایکێشە دەی بە قووەتر دوایی پزیشکەکە دەستی خستە ناو دەستی و داوای کرد کە زەلال دەستی بکوشێ زەلال هەرچەنی توانی دەستی بەرەو لای خۆی ڕاکێشا و هێشتا دەستی پزیشکەکەی بەر نەدابوو کەوتی با دەستشکاندنەوەیەکیش بکەین پێت چۆنە هەرگیز هەوڵت داوە خۆ بکوژی پزیشکەکە بە ڕەنگێکی ترساوە وایوت نەخێر بە سەوڵم داوە ئەو بکوژم زەلال بۆ وایە کرد بۆ هاوڵامی دەدایەوە منەزانم ئەو نەوتی بە خۆیان کردبوو ویستبووی گر لە دەمیەوە کڵپە بکات و هەموو گیانی کاتە سووتوو پزیشکەکە لە دۆخی زەلال تێناگەیشت تەواوە گێلە نەخۆشە ئەگەر مناڵەکە لەدایک بێت چی لێەکەی ئەم جارە دەنگی لەوەی پێشوو نزمتر کردەوە و کەمێکیش بەشۆکا بوو کە پرسی ئەگەر کەواتە ئەگەر لەدایک نەبێت چی بکەم ئەگەر هەر لە ناو ڕەحمما بمێنێتەوە چی ڕوودەدا بڵێ هەر گەورە ببێت و گەورە ببێت تا دەتەقێتەوە دوایی بێ بە 1000 پارچەی وەگیەکەوە یان بڵێ خۆی بەرە خۆی بخواتەوە و پووکێتەوە یان بڵێ هێندە شانسم هەبێ گەورە بێت و هەر لە ناو سکمەوە بەر بێتە هەناوم و بەش لوشم با بەس تۆ دکتۆری شتێک هەیە با پێتی بڵێم ئەم مناڵی من لەدایک نابێ وەک چۆن تۆ بووی بۆ ئەو لەدایک بوون واتە زیاتر نووسان بە دیواری گڕی ناو ڕەحمەوە
لەدایکبوونی ئەو زیاتر چەسپان و خۆهەڵواسینە بە ئاگرەوە نەوەک کەوتنە خوارەوە و هاتنە دەرەوە. پزیشکەکە کەمێک خۆی جوڵاند و جیرەجیری کورسیەکەی بزەیەکی خستە سەر لێوەکانی زەلال و ئینجاوتی دیارە حەزە لە ڕەنگی سوورە. نەخێر حەزم لە گەرماکەیەتی، سوور ڕەنگ نییە، هێمایە، گەرمیە. زەلال بەردەوام ئاوری بە ملاولای خۆیان دەدایەوە. ئەدود لە کەلاوەدا دانیشتۆ و ئەترسێ خەڵک بیبینن. هەردوو دەستی لە شانەکانیەوە هەڵپێکا بوو، کەمێک خۆی بۆ پێشەوە هێنا بوو. ئەگەر ئێستا بوارە هەبێ بچیتە دەرەوە بۆ کوێچی. زەلال هەستایە سەر پێ و پشتی کردە پزیشکەکە ئاوڕێکی دایەوە. ناچم. من بەردەوام زەلالم دەدی تەکبیری ئەکرد چۆن بچێتە دەرەوە. ئەم وەڵامە چی بوو؟ زەلال هەرچەندە زۆر وریا بوو لە تێکەڵ نەکردنی ناوەکەم و بەردەوامەی ودا دەگەردوون، بەڵام یەک دوو جاریش بە سایە بانگی کردبووم. ئەوە بوو جارێکیان پەنهان بەتوانجەوتی گەسوون. من تەنیا لەبەر ئەوەی ئاگام لە دۆخی زەلال بێ هەفتەی 2 شەو لەوێ وەک سەرپەرشتیار ئەمامەوە و بە ڕۆژیش دەرسەکانمم دەخوێن. زەلال لەگەڵ پزیشکەکەی بۆ جۆرە بەردەوام بوو. تازە نە پزیشکەکە و نە کەسی تریژ نەیەتوانی لە زەلال بگا. گەشت بۆ شوێنێکی یەکجار ئاسی و شەفەق. لەوێوە هەرگیز و شەکانی وەک خۆی نەدەبیسترا. پاشەو پشکنینانە کە من نەمەزانی هیچین لەسەر وەرەقەیەک پزیشکەکە هەندێشتی نووسی وتی ئەمانە دوایی دەدەمە دەست تورانخان. هەندێ دەرمانن کە شاوانە ئارامت دەکەنەوە. ئێستا ئەتوانی بڕۆی. زەلال وەرەقەکەی لێوەرگرت، دڕاندی و خستێ ناو تەنەکە خۆڵی بەرپێی دکتۆرەکەوە. زەلال نەیەویست بخەوێت. ئەو کە چاوەکانیە چوونە خەو، گوێی لە نرکەنرکی پیاوێگە بوو لە کاتی تەواوبوونیدا. پیاوێکی دەدی کە بە زمان سمێڵی ئەلێسێتەوە. پزیشکەکە مانگی 2 جاری بۆ زەلال دیاری کردبوو کە بێتە ئێرە و بیبینێ. زەلال گاڵتەی بە قسەکانی پزیشکەکە ئەهات. پرسیارەکانی ئەوی بەلاوە بێمانا بوو. مشتومڕی ماڵی زەلال بەردەوام بوو. ماڵەکەیان یەک پارچە بوو بۆ گریان. شەڕ و دەمبۆڵەی نێوان دایکی و باوکی تانە و تەشەری کەس و کار، پرس و جوابی دراوسەکان لە هەمووشی قورستر ئەو پرسیارانە بوون کە مەریوانی برای بە تەلەفۆن دەربارەی زەلالی کردن. دایکی جارێکیان وتبووی نەخۆشە برین لە گەروی هاتووە، دەنگی دەرنایە. هەر خۆی بە درۆ دەخستەوە. جارێکی تر ئەیوە لەگەڵ کرێکار سەفەریان کردووە تا تاران چوون. مەریوان پرسی بووی بۆ کێ نەخۆشە؟ کوڕم پرسیارکردنەوە باش نییە، عیب نەبێ بۆ نەخۆشی ژنانە و شت چوون. ئەو برینەی کە دایکی زەلال باسیە کرد مانگێک ساڵێک 4 و زیاتر ئەمرێکە بەری قورگی زەلالی گرتووە نەوەک ئێستا. دایکی ڕاستیە کرد، کچەکەی برین لە گەروی هاتووە. دایکی جارێکیان پێی وتبوو کە قسە بکە هەتا کاتی نەچووە. زەلال ئێستا دڵنیایە تەواو پێچەوانەکەی ڕاستە. ئاگری شەڕەکان بێدەنگی تاوی دەدا. ئەو بێدەنگی و دەمن و قاندنە ڕق ئەستورەکە، دەمەزەردی چەقۆکانە کاتەوە. ئەو قسە نەکردنە دەریای خوێن لە نێوان مرۆڤەکانە دروست دەکات و هەتا بێ جۆگەلەی زیاتری تێدەڕژێ. مرۆڤ دەمێکە قسەی نەکردووە. زەلال بە تەنیا دەمی خۆی بە نوقاوی نەدەدی. ئەو پێی وابوو مرۆڤەکان دەمێکە بێدەنگ و تەنیا 1 و 6یان نەوتووە. زەلال ڕاستیە کرد، وەلێ تەنهای خەتای مرۆڤەکان نییە، بەڵکو سەردەمەکەی هی بێدەنگیە. سەردەمی بەخۆداشکانەوە، سەردەمی تۆپەملەکەی ناو گەرو نەک برینێک، دەیان برینی ناو دەم و زمانە. دایکی ڕاستی دەکرد، زەلال دەمێکە دەتلێتەوە بە ئازاری برینەکانی ناوگەرویەوە، بەڵام خۆ هەرگیز دایکی چارەیەکی بۆ نەکرد. ئەو تەنیا کەسێکی ئەویست بە گوێزانێک ئەو برینانەی بۆ بتاشێت و لێگەڕێ خوێنیان لەبەر بڕوا، بەڵام خۆ هیچ کەسێگەمەی نەکرد. دایکی بە هەڵەدا نەچوو بوو کە بە مەریوانی کوڕی وتبوو زەلال نەخۆشی ژنانەیەتی. ئەرێ زەلال دەردەژنیەتی. دەردەژن لەو کۆمەلگایەدا لە هەرچی دەردەگرانتر بوو. گران بۆ سەرشانی دایک، باوک، براو، دەرودراوسێ، بۆ سەرشانی زڕ ئامۆزاکانی باوکی، بۆ سەرشانی هەمووان. زەلال چەند جار هەوڵی دابوو ئەو دەردە چارە بکە، وەلێ یەکەم جارە بوو بە شانی ئەوانی ترەوە دایگرێت. ئەو جا مەڵامی تر ماندوو بوو. ئەو دەستی نەدەگەشتا کۆڵی ئەو هەموو کەسە. ئاخر نەیەک نەدوو نەسەد هەوڵی دابوو مەگەر نەیدابوو. بریا دەردێکی تری بوایە نەک دەردەژن. بۆ دەردی تر دەوای ئەخوار، نەشتەرگەریەک نا دەدانەی ئەکرد، وەلێ بۆ ئەم دەردا بێ لەوانی ترەوە دەست پێ بکە، یەک چارەیان بکە. ئەو جا خۆی چاگەبەوە، بەڵام ئەماکرا دایکی بە مەریوانی وتوو بۆ چارەسەر چۆتە تاران. بریا لە تاران چارەی هەبوایە، با تاران نەبێ ژاپۆن بێ، چین و ماچین بێ. زەلالە چوو، بەڵام هیچ جەیەک هەبوو نەبوو. تەنیا جەیە کە ئێستا هەیە ئەو زیندانەیە کە ناوی شەڵتەرە. ئەو شوێنەی تەنیا شتێک کە بەمی بەخشیوە نازناوێکی تازەیە، ژنی ناو شەڵتەرەکانە. ئەم پینە و پەڕۆیانی دایکی زەلال مانگێ 26 ئیتر نەمەریوان باوەڕێ کردو، نەخۆشیانەیانیز لەوە زیاتر بیشارنەوە.
دوجار نەجیبە خان وتبووی زەلال مردووە کوڕم خۆش ئەو ژنە هەرگیز وەک ئەم ماوەیە ود نەبووە لە قسەکردنا ئەرێ درۆی نەدەکرد زەلال دەمێ بوو مردبوو زەلال زۆر جار کە لە بەردەم پەنجەرەی ئەو ژوورەدا کە قاچیم بۆ دەشێلا دەستی درێژە کردو ئەیوت گەردوون ئامانە کەمێک دەستەکانم بکوشە با هێزیان تێبێتەوە ئەم دەست و قاچە نەفرەتیانەی من نازانم بۆ بێهێزن ئاخر تۆ دیوتە لە بری خوێن گڕ بەناو دەماری کەسێکا بگوزارێت ئاوەهاش بێهێز بێ ئەمە نەکبەتی نییە چییە کە دەستی مەشێلا دوو پارچە گڕ دوو دەستی گەرم لە بری خوێن گڕم دەدی بە دەمارەکانیا ئەڕۆشت گڕێکی پرتەقاڵی کۆتایی بەشی شەشەم بەشی حەوتەم مەریوان بەهۆی تازەی خوشکەکەیەوە لە شوێنی کارەکەی چ ڕۆژ مۆڵەتی وەرگرت و بە شپرزەیی برایەکەوە بۆ لە دەستدانی خوشکە جوانەکەی خۆی گەیاندەوە کوردستان مەریوان هەموو شتێکی بەڕەژە بینی دەرگای دەرەوە دیوارەکان ڕوخساری دایک و باوکیشی مەریوان وهای دەدینیان لە ڕاستیدا ڕەشدا گەڕابوون دایکی وەڵامی هیچ کام لە پرسیارەکانی مەریوانی نەدایەوە سەبارەت بە هۆکاری مردنی زەلال و کاتەکەی تەنیا 3 ڕۆژ تێپەڕی بوو بەسەر گەڕانەوەکەی مەریوانە کە تورانخان و باوکی زەلال و مەریوان 3 قۆڵی قسەیان کرد قسە دەربارەی چارەسەری کێشەکە داهاتووی زەلال و مناڵەکەی سکی باوکی زەلال کێشەکە دەداتە دەست مەریوان تورانخان هەر کە قسەی دەکرد ڕووی دەکردە مەریوان و زووزوش لە نێوان قسەکانیدا دەیوت تۆ کوڕێکی ڕۆشنبیری تو دنیا دیدەیت تۆ غەریبیت بینیوە غەربت بینیوە مەریوان یەکجار ئارام و لەسەر خۆ دەتوە بەڕاستی نمونەی ئەو گەنجانە بوو کە ڕۆشنبیر و تێگەشتوون تورانخان من زۆر سوپاس دەکەم کە هەتا ئێستا ئەم خوشکەی ئێمە پاراستووە بەڕاستی ئەوەی ئێوە کردوتانە لە بەریتانیا شەر ئەوە ئەکەن کوڕە ناشیکەن من سەرەتا ئەم کێشەیەم نەزانی بوو دەنا چۆنم هێش زەلال ئەو هەمووە لەوێ بمێنێتەوە و نیگەران بێ تا کار بگا بەوەی پزیشکی دەرونی بۆ بگرن من ئەمەوێ بزانم چی لازمە بیکەم تا زەلال لەو شەڵتەرە بێنمە دەرەوە خۆم لە گەڕانەوەما لەگەڵ خۆمەی بەمە تورکیا لەوێ لە ئەستەمبوڵ هاوڕێم هەن کە زەلالیان بدەمە دەست هەتا لە ئینگلاند ڤیزەی بۆ وەردەگرم و ئەی بەم ئەگەر فریاکەوم بەر لە مناڵبوونەکەی ئەوە باشتر و ئەگەریش نا ئەوە دوایی ڕاستە تورانخان ئێمە ڕۆژهەڵاتین ئەمەش کە بەسەر خوشکەکەم هاتووە هەتا کوڕا و کوڕمان لە کەوسەر شۆڕیە بەڵام هەرگیز لەسەر هەڵەیەک بڕیاری کۆتایی لەسەر ژیانی کچی خۆمان نادەین هەرچی بێت کچی خۆمانە کچی خۆشمان خۆشتر دەوێت لە کوڕی خەڵکی ئەو گەنجە و هەڵەکانی ئەبنە مامۆستا و ڕێبەری نابێ ئەو قسانە و هەڵوێستانە لەسەر باوکم حساب بکەی خۆتان نەزانن ئەو بە هەمان ڕێچکەی باپیرانی قساکات و هەرەوەی لێزانێ باوکی ئەگەرچی بەم قسانە هیچ خۆشحاڵ نەبوو بەڵام هیچینەوە مەریوان خەرجیە کێشان ئەمە زیاتر قاچ و دەستی ئەوی لەو ماڵە درێژ کردبوو ئەوەی ئەیوە ڕەت ناکرایەوە دایکی زەلال کاتێ قسەکانی مەریوانی لە دەمی مێردەکەیەوە بیست گەلێ خۆشحاڵ بوو وەلێ نەیوێرا بە ئاشکرا دەری ببڕێ تەنیا هێنەیوە بەشکم پێی نەگات و خوای گەورە خۆی دەردێبۆ ئەم کچەتیوە نازڵکە ناڵۆ نرکەی یەکجار بێ ئەی خوایە ژنانی ئەو وڵاتە چەندێک کارانمە بوون لە جنێودانا بە تایبەتی بۆ کچەکانیان جنێوی وەهام لێ بیستن کە هەمویان نوێ سەر هەڵنەپچراو بوون دوانیوەڕێ ڕۆژی دوایی مەریوان و سابونچی پارێزەر چوونە بەردەم دادنووس مەریوان بەڵێننامەی پڕ کردەوە کە ئەو وەک برای زەلال بەرپرسە لە گیان و ژیان و سەلامەتی زەلال و واژووی کرد زەلالی ترە بوو نزیکەی 2 هەفتەیەکی تر مناڵەکەی بهاتایەتە دنیاوە چەند دایکێکی تەنیایە دایکێکی گڕاوی و ماندوو بوو دایکێ دوای ئەو هەموو شەڕە لەگەڵ تۆپەمڵە گڕاویەکەی ناوگەرویە لەگەڵ ئەو گڕ و قچەقچەی کە هەستی دەکرد هەناوی دەکاتە سووتوو دایکێ کە دەیویست بە هەر نرخێ بۆ تەنانەت گیان لە دەستدانی خۆشی مناڵەکەی لەبار بەرێ بەڵام ئێستا مناڵەکەی ناوسکی کە تەنیا 2 هەفتەی تر دێتە دنیاوە کەمەکەمەش خەریکە خۆشیەوێ بەبێ ئەوەی هیچ ئامادەکاریەکی بۆ ئەو ژیانە نوێیە کردبێ تەنانەت بەبێ ئەوەی پارچەیە پەڕۆشی بۆ ئەو مناڵە ئامادە کردبێ تەنیا بڕیاری لە شتێدا بوو ئەویش ناوی مناڵەکەی بنێت زەریا زەریای خوێنی برینەکانی زەلال زەریای گڕ زەریای زام ڕێحانەی خوێناوی ڕاستە هیچ جارێک ناودەمیم پڕ نەکرد لە گڕ و لاشەیم بەنووکی چەقۆ توانە کرد ئەم توانی بیکەم و دەیان جار بواردووە بەڵام نەمکرد ئەو نەکردنەی من ئەو پەڕی توانا بوو بەڵام دایکە ئەوە بیرەهێنمەوە وێڕای ئەوەی نەمکرد بەڵام بەشی هەپرونکردنی هەموو تۆڵاشەکانی دنیا لەو سنگە گەرمەمدا لەو دەمارە ئاگرینانەمدا هێزم هەڵگرتووە
دایکە ئاگرم زۆر پێیە. زەلال ماکسێکی کرێشەی سووری لەبەرا بوو، قەمسەڵە سوورەکەشیدا بوو بەسەر شانیدا کە لە دەرگای شەڵتەر هاتە دەرەوە. ڕەنگی تەواو زەرد ڕوخساری ماندوو لەگەڵ مەریوانی برای بینی بزەیەکی تێگرت گەرم گەرم، بەڵام مەریوان نە بزەی کرد نەمۆڕەشی کردەوە. تا گەشتنە بەردەم دەرگای ماڵەوە تەنیا یەک گوشەچیە نەیانگۆڕیەوە. لەناو تەکسیەکەدا دەستی کرد بە گیرفانی قەمسەڵە سوورەکەیدا و دوو گەڵا ڕێحانەی خستە دەمین. زەلال هەمان تەکسی بیرکەوتەوە کە بەر لە چەند مانگ لەگەڵ تورانخان پێی چوو بوو بۆ شەڵتەر. لە دڵی خۆیان وتی ئیستا من دایکی ناو شەڵتەرەکانم. کاتێ لە بەردەم دەرگاکەی ماڵی باوکیدا دابەزی، سەرجەم دراوسێکانیان چاوەڕوانی بوون. ژنەکان بە جۆرێکی زۆر ترسناگەیان ڕوانی. هەرێکێک لەوان دەیان گوێزانیان لە ناو دەمیانە حەشاردا بوو. چەند مانگە خۆیان بۆ تەدارەکی گواستنەوەی زەلال و زەریا بۆ ناو پشکۆ و گڕی ئاگر ئامادە کردبوو. مناڵە وردەکان لە ناو باوەشی دایکیانەوە دەیانڕوانی. زەلال لە ناو ژنەکانە وەستا بەبێ ئەوەی دەنگی لێوە بێت یەک لێی ئەڕوانین. زەلال هیچ کاتێ لە گوێزان و دەمی چەقۆکان هەڵنەهات بوو. زەلال لێ ڕوانین و دەمی کردەوە. دەنگێکی یەکجار نزم و هێواش بە بڵمەبڵمێکەوە وتی: تف لە مام حاجی دوکانار، ئەوە کوا بۆ ئەوتان نەهێناوە؟ کوا عەزیزاغای باوە گەورە کاکە مەریوان بۆچی ئێسک و پرووسکەکانی نەهێناوە تا ئێرە؟ ئەیکوان هەموو ئەو پیاوانی سەردەمی زوو ئەوانەی باوکم دەیوت قۆمی سەر بوون. مریشک فرۆشەکان بە زازەکانی ناوبازار بۆ لێرەنین. وازانەوە کاڵم کە خەتای ئەم تۆزە ژنە بۆ گەنە و مناڵە چڵمنەکانیان بگرم. نا خەتای هەر هەمووتانە، ڕقم لە هەمووتانە، شۆفێری کۆستەرەکان، خاوەن توێتا فەلاحیەکان، مامۆستا و ژنە مەمکشۆڕەکان، هەر هەمووتان. مەریوانی برای باوەشی پیادا کرد و توندەستی لەسەر دەمیدانا و بە پرتاو کردی بە ژوورە. زەلال بە قادرمەکانی ماڵی باوکیدا سەرکەوت و دەستی لەسەر سکەکەی دادەنا. مناڵەکەی کەوتو بۆ هەڵبەز و دابەست. مناڵ گرژە بوو، خۆیە خستە لایەکی سکی و ئەچوە لایەکی تر. سکی بچووگە بووە و دەئاوسا. سکی پێش خۆی، خۆشی پێش کاکی. 1 2 3 4 5 16 دەستی بەم حاجەرەکانەوە گرتبوو هەردوو پێیەکانی لەسەرێک قادرمەدادەنا. اینجا دەیگواستنەوە بۆ قادرمەیەکی تر. قادرمەیەکی دەبڕی و دواتر دەگەڕایەوە بۆ هەمان قادرمەی پێشوو. ئەچوە سەرەوە دەستی بەسکیەوە بەردەدا و دەیخستنە ژێر ملی. خۆزگەمە خواست قادرمەکان زیا و زیاتر بن و نەبڕێنەوە و زەلالیش لە گەمەی سەرکەوتن و داکەوتن بەردەوام بێ هەتا ئەو کاتەی مناڵەکەشی دێت و دەبێتە بەشێ لە یاری سەرکە و داکەوەی قادرمەکان. ژنێ بەجلی سوورەوە هێواش دەڕۆشت و لە دوای خۆیەوە بۆنی ڕێحانەی بڵاوە کردەوە. دەمی تەواو کرابووە بەبێ ئەوەی وەک جاران فرمێسکی بە ڕوومەتەکانیەوە بێتە خوارەوە. لە پڕوازی لە یاری قادرمەکان هێنا و دووەهەمین قادرمەی بڕی و یەکسەر خۆی لە ناو ژووری میوانەکەی ماڵی باوکیا بینیەوە. ئەو ژوورەی کە هەر جارێ بە میوانی دەهات دایکی دڵیدا دەخورپا نەکاتۆرا بێت و بە گەشتنی بۆ ناو ژوورەکە گەرمایەکی یەکجار بەتین لە ژێر مەمکەکانیەوە بەرەو سەر سکی و سەری زەریا هات. گەرمایەکە ڕژایە سەرسەری مناڵەکەی. زەلال وای هەستە کرد کە سەری زەریا بۆ سەرەوە و قاچەکانی بۆ خوارەوە بن. بە خێرایی ئەو گەرمیە بەسەر هەموو ورگیدا پەرش بووەوە. زەلال دەمی زیاتر و زیاتر کرایەوە، هەستی بەگڕ کرد. ئەو کڵپەیەی کە چەند وەختە باسی لێوە کرد و ئەیویست لەو تۆپە مڵاگرینەی ناو گەروی بەر ببێ، ئەوە تا ئێستا تەنیەوە، وەلێ بۆ هەر دەنگی لێوە نایە. ئەو ئەیویست ئەو گڕەگڕێ بێ کە گەروی بەر بدات و پڕ بە دنیا هاوارکە. خوێنێکی سووری ئاڵ بەسەر سکیا فچقەی کرد، دەستێکی دا لە خوێنەکەیەوە ئەو دەستەی سڕی بە دیوارە سپێکەدا. 4 پەنجەی سوور بە دیوارەکەەوە بەجێمان. سوور وەک ڕەنگ نا، وەک گەرمی، وەک هێمای پێداگری. دوانیگای زەلال بە کلاشینکۆفەکەی باوکیەوە بەجێما. ئەو کلاشینکۆفەی کە ئەمە یەکەم جار بوو لە ناو نوێنەکان هێنابوویانە دەرەوە. کلاشینکۆفەکەی سەردەمی شاخ و پێشمەرگایەتی. لەسەر تاتە شۆرەکە مناڵەکەی هەڵدەبەزیەوە، دەستێک کوتا، قاچێک کوتا، لە لای ڕاستی سکیەوە دەوەستا و گورج خۆی دەگەیاندەوە بەرمی زەڵانی زەلال. هەتا زەلال زیاتر خاو ببوایەتەوە، ئەو تونتر خۆی پێوە هەڵاواسی و زیاتر لە هاتنە ترسا. بەرز دەبوو و لەنگە فرتەیە کرد، وەلێ دەنگی نەدەهات. بە دەنگی بەرز قیژانم، زەلالگیان، بوونگەرچی ئاگریش بێت و کۆرپە با تۆپەڵە گڕیش بێت، باوەکو خۆشت دەنگی دەرنەیە، بەڵام هاتن جوانترە لە نەهاتن. تۆلیۆی وەکەوە بابێ، بە تایبەت ئەم هاتنەی زەریا کە خۆتت بۆ کردە سووت و زەلال
مەکوژێرەوە گڕێکی تر گەرمتر لە خۆت پرتەقاڵی تر و تۆختر لەوەی خۆت پاوێژەرە دەرەوە لەپڕ قسەیەکی زەلالم بیرکەوتەوە هەمیشای وت کەسێکم ئەویست گوێزانێ بداتە دەستم تا ئەم برینانەمی پێدا تاشم بۆ ئەوەی خوێنیان لەبەر بڕوا تا ئەبەت خوێنیان لەبەر بڕوات و هەرگیز دەمی برینەکەم نەپێچم بەڵام خۆ کەسێ نەبوو بەڵێ کەسێک نەبوو کەسێ نەبوو زەریا لەو قوڵاییەوە دەربێنێ کەس نەبوو منیش نەبووم بۆیە دەم نایە سەریەک ئەوە تەنیا زەریایە کە دەتوانێت باسی ئەو برینە تەڕانەی ناو مناڵانی زەلال بکە ئەو کە کوڕی برین و قوڕاییە تاریکەکانە ئەتوانێت پێمان بڵێت چەند لیتر خوێنی خواردۆتەوە و چەند زامی دیون تەنیا ئەوە توانێت پێمان بڵێ دەستی داوە لە هەو کێمی چەند برینەوە ئەوە زەریا بوو کە ئەزمموی هەبوو لەگەڵ تاریکترین قوڵایی ناوڕەحمی دایکی ئەو کوڕی دایکێکی سوور زەرد و پرتەقاڵی بوو زەریای کوڕیدایە ئاگەر جگە لە زەریا هەر کەسێکی تر بە خودی زەلالیشەوە ئەگەر بمانەیە توانی باسی ئەوێ بکە ئەوەیەک بە هەموو گڕ تاریکی و برینەکانیەوە ئەوە زەریایە کە دەیتوانی کتێبێک و دوان لەسەر ئەزمموی ژیانی خۆی لە هەناوی گەرم و زامداری زەلالا بنووسێتەوە ئەوەی توانی پێمان بڵێ ئەو دەنگەی زەلال کە هیچ جارێ دەرنەهات ئەو هاوار و قیژەنە بیستراوانەی زەلال لەناو ڕاچۆن دەبیسترێن ئەوەی توانی بێژێ ژیان لەناو برین و زامات شلۆنە ئەوەی توانی پێمان بڵێ چۆن توانی لەناو ئەو منداڵدانەدا کە کوورەی گڕ و مەنجەڵی پشکوو بوو بژی جگە لەو هەر کەسێکی تر برینەکانی زەلال و جۆگە پڕ لە خوێنەکانی بژماردایە فرەوێژی بوو هەتا ئەو کاتێک کە زەلالیان شۆڕ کردەوە بۆ ناو گۆڕەکەی زەریام دەدی هەڵدەپەڕی و پەلیە کوتا ئەوە گەر بمایە دڵنیام جگە لە گڕی هەناوی دایکی باسی خوێنی چیا و دەمارە لاوازەکانیشی بۆ کردین تەنیا ئەوەی توانی ئەزمونەکانی خۆیمان بۆ بنووسێتەوە لەگەڵ ژنێکی بە زۆر سک پڕکراوە داخۆ زەریای خوێنی برینەکانی دایکی زەریای گڕ چەنە جوانی بنووسی باە زەریا پاش دایکی و لەناو گڵدا گیانی سپارت وەلێ چەندە دوای زەلال نازانم گۆڕێک جیاواز لەوانەی تر گۆڕێکی بێکێل و هەڵنەبەسرا و هەر هەمان ڕۆژکە ناشتیان ئەو دەستکە ڕێحانە خوێناویەی گیرفانی زەلالم خستە سەر گۆڕەکەیان و بە بۆیەیەکی سوور لەسەر گڵی گۆڕەکەیان نووسیم هیچ دەستێگەرچی ئاگرینیش بێ ناچێ بە دێوان دایک و کوڕەکەیدا زەلال و زەریا دایک و کوڕێکی سوور وەک ڕەنگ نا وەک گەرمی وەک هێمای پێداگری کۆتایی بەشی حەوتەم و کۆتایی ڕۆمانی ڕێحانەی خوێناوی